باسی سەختی سزای ئەو کەسەی کە بە پێچەوانەی قسەی باشی خۆی ڕەفتار بکات. خوای گەورە دەفەرمێ: ئەتەأمرون الناس بالبر وتنسون أنفسكم وأنتم تتلون الكتاب أفلا تعقلون. سورة البقرة آية 44. واتە چۆن حاڵێکە ئامۆژگاری خێری مردوم دەکەن و بەوان دەڵێن کە چاکە بکەن و خراپە مەکەن، کەچی خۆتانتان لەبیرە چێ؟ لەگەڵەوەشە دەوری نامەی خوددا دەکەنەوە کە هەڕەشە دەکا لە ڕەفتاری ناهەمواریوە. ئەدی هەتا کەی خۆتان تەفرە ئەدەن و هۆشێ ناکەنەوە و ڕەحمێ بە حاڵی خۆشتان ناکەن. هەروەها دەفەرمێ: يا أيها الذين آمنوا لم تقولون ما لا تفعلون كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون. سورة الصف آية 2-3. واتە ئەی مسلمانەکان، دەشێ مسلمان کردار و گفتاری یەک بێ، کاری ڕێکی قسەی بێ و دەست و دڵی ئاسمان و ڕێسمان نەبێ، کەواتە چۆن شتێ دەڵێن کە باوەڕتان پێی نییە و دەم و دڵتان یەک نییە؟ خوددا زۆر زۆر ڕقی لە شتی وایە. هەروەها خوای گەورە دەفەرمێ: وما أريد أن أخالفكم إلى ما أنهاكم عنه. سورة الهود آية 88. واتەخوای گەورە لەم ئاەتەیە فەرمایشتەکەی پێغەمبەر شوعەیب سەلامی خوای لەسەر بێ دەگێڕێتەوە کە پاکانە بۆ خۆی دەکا و دەفەرمێ: ئەی خزمینە، من باش ئەزانم کە من لەسەر حەقم و ئێوە لەسەر ناحەقن، و من ئەو قسانەی بۆ ئێوەی دەکەم خۆشم دەگرێتەوە، مەبەستم ئەوە نییە کە من خۆم لە ئێوە جیا بکەمەوە، بە ئێوە بڵێم خراپە مەکەن و کەچی خۆم بچم بیکەم. شتی وا بەد لە من ناوەشێتەوە و پێغەمبەران لە شتی وا زۆر دوورن. ئوسامەی کوڕی زەیدی کوڕی حارسە ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ فەرمووی: پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی: لە ڕۆژی قیامەتە بازێ پیاو دێنن و تووڕی دەدەنە ناو ئاگرەوە، ڕیخۆڵەکانی دەڕژێنە بەر پێی، وەک گای گێرە بە دەوری خۆیان دەخولێتەوە و ڕیخۆڵەکانی خۆی گێرە دەکا. دۆزەخیەکان لە دەوری کۆمەڵە دەکەن و پێی دەڵێن: فڵانە کەس، ئەمە خۆتی؟ تۆ چیتە؟ تۆ چیەکەی لێرە؟ خۆ تۆ لەکن خۆی ئامۆژگاری باشی ئەمەتە کرد، ئەمە لە چی و ئەوە لە چی؟ ئەویش هەڵێ: بەڵێ وا بووم، بەڵام داخەکەم بۆ خۆم وا نەبووم بە پێچەوانەوە، بە ئێوە مەگوت چاکە بکەن و خۆم نەمەکرد، بە ئێوە مەوت خراپە مەکەن کەچی بۆ خۆم خراپە مەکرد. ئەمەی ئەیبینن سزای ئەو کەسانەیە کە ئەمە ڕەفتار و کرداریانە. باسی فەرمان بەدانەوەی ئەمانەت واتە سپاردا. خوای گەورە فەرمێت: إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها. سورة النساء آية 58. وتخوا فەرمێ: ئەی مسلمانینە، خوا فەرمانتان پێکا کە هەموو جۆرە سپاردە و ئەمانەتێ بدەنەوە دەستی خاوەنی خۆی، دەست دەسەناسێ، کلیلی کابە بدەنەوە دەستی خاوەنی پێشووی. خۆی گەورە دەفەرمێ: إنا عرضنا الأمانة على السماوات والأرض والجبال فأبين أن يحملنها وأشفقن منها وحملها الإنسان إنه كان ظلوما جهولا. سورة الأحزاب آية 82. واتە ئێمە پێشنیازمان پێشکەشی ئاسمانەکان و زەوی و کێوەکان کرد کە سپاردە گەورەکەی خوددا کە ئەرکەکانی شەریعەتی خوایە، وەک نوێژ و ڕۆژ و کردنی چاکە و نەکردنی خراپە، کە ئەم ئەمانەتە مەزنە بگرنە ئەستۆی خۆیان ئەگەر دەیانەوێ. بەڵام ئەوان لە مەترسان و مەترسی ئەویان هەبوو کە بە جوانی بۆیان ڕانەگیرێ، لەبەرەوە قبوڵیان نەکرد و عەرزی خودایان کرد کە ئەمە بە ئێمە ناکرێ، کەچی مرۆڤ هەر لەگەڵ ئەم پێشنیارەمان نیشاندا بەبێ سێودوو قبوڵی کرد و شانی دایەبەری. لە ڕاستیە لە هەڵگرتنی ئەم بارە مەزنەیە تووشی گەلێ زۆر وستەم بوو، چونکە بە نەزانی چووە ژێری. ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ دەگێڕێتەوە: حەزرە صلی الله علیه وسلم دەفەرمێ: نیشانەی پیاوی ناپاک ئەم سێ ڕەوشتەیە. لە کاتی قسەکردنە درۆ بکە، لە کاتی پەیماندانە بیشکێنێ و نەیباتە سەر و بێپەیمان بێ و وعدە و بەڵێن نەباتە سەر و سەرچەوت بێ. ڕەوشتی سێهەمەوەیە: گزی و دەستپیسی لە سپارداکا و ناخوونەک لە ئەمانەتەدا. لە گێڕانەوەیەکە با بە ڕۆژوویش بێ و نوێژیش بکا و خۆیشی بە مسلمان بزانێ.
حوزەیفەی کوڕی یەمان ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوو فەرمایشتی پێمان فەرموو یەکێکیانم بە چاوی خۆم دی هاتە دی کە بریتی بوو لە هاتنی سپاردا و چاوەڕوانی ئەوی تریشیانم کە بێتە دی کە بریتیە لە نەمانی ئەمانەت و سپاردا. فەرمایشتی یەکەم ئەوە بوو فەرمووی پێمان ئەمانەت واتە سپاردا کە هاتە خوارەوە لە ناخی دڵی پیاوچاکانە ڕەگ و ڕیشەی داکوتا و جێگەی خۆی گرت بەرەبرە قورئانیش دەهاتە خوارەوە. ئیتر ئەوانیش بە فێربوونی قورئان و بەزانینی شەریعەت پەروەردەیان کرد. فەرمایشتی دووهەم ئەوە بوو باسی نەمانی ئەمانەتی بۆ کردین و فەرمووی صلی الله علیه وسلم کاتێ ئەمانەت هەڵدەگیرێ بەرەبەرە نامێنێ پیاو دەبێ خەوی لێ دەکەوێ و سپاردە لە دڵی وەردەگیرێتەوە بەرەبەرە شوێنەکەچی لە ناودڵا شۆر دەبێتەوە. یەکەم جار شوێنەکەی وەک نیکتەیەکی ڕەش دەمێنێتەوە. دووەم جار کە خەوی لێ دەکەوێ ئەوەشی ماوە لە دڵیا ئەویش دەڕوا و هیچی نامێنێ. ئیتر شوێنەکەی وەک تڵۆقی لێدێ نووری ئەمانەت لە دڵ بارەکە وەک ئەو پشکۆیە وایە کە بینیت بە قاچی خۆتا و هەڵتۆقێ سیر دەکەی بڵۆق دەکا و بڵۆقەکە و شوێن بڵۆقەکە تا ماوەیە دەمێنێ بەڵام پشکۆکە نەماوە و سکڵەکە دیار نییە. ئەمانەتیش کە باری کرد ئاوایە ئەوجا بۆ ڕوونکردنەوەی مەبەستەکە چەوێکی هەڵگرت و تلانیەوە بەسەر قاچی خۆیە فەرمووی جاوای لێدێ خەڵک مامەڵە و سەودا لەگەڵ یەکتری دەکەن بەڵام خەریک دەبێ کە کەس ئەمانەت بەجێ نەهێنێ تاوای لێدێ پیاوی ئەمین و دەسپاک واکەمە بێ دەڵێن لە فیسارە خێڵا پیاوێکی دەسپاکی ئەمین ماوە وای لێدێ دەبێ بە پاشا گەردانی و قسە و گوتاریان بایەخی نامێنێ پیاوی وا پەیدا بێ سەنگی دەنگە خەرتەلێ چییە باوەڕ و ئیمان لە دڵیانیە کە چی پێی ئەڵێن ئای لەم شاپیاوە چەند ئازایە یا چەند سالار و ناسک و نازدارە یان چەند ژیر و هوشیارە. حوزەیفە دەفەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەو سەردەمە نەماوە کە من دەربەست نەبووم کە لەگەڵ هەر کامێکتانە مامەڵە و سەودام بکردایە ترسم نەبوایە چونکە مامەڵەکەرەکە ئەگەر خۆی موسڵمان بوایە ئاین و دینەکەی نێهێشت کە گزی و ناپاکیم لێ بکە خۆ ئەگەر گاور و جوولەکەش بوایە سەرکارەکەی سەری نەیدەهێشت کە گزی و ناپاکیم لێ بکە وەلێ ئەمڕۆکە مەگەر لەگەڵ فیسارە کەس و ئەو فیسارە کەسا بتوانم مامەڵە و سەودا بکەم و لێیان دڵنیابم. حوزەیفە و ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لەسەر بێ فەرموویان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی خوای پیرۆز و گەورە لە ڕۆژی قیامەتە لە دەشتی مەحشەرە مەردوم هەموو کۆکاتەوە ئەو جا موسڵمان و بڕوادارەکان دەنوارن بەهەشت ئامادەکراوە بۆیان و ها کاچوونە ناوی جا بەو بۆنەیەوە ئەچن بۆ خزمەتی بابە ئادەم و عەرزیەکەن سەلامی خوال لێبێت ئەی باوە بفەرموو خۆت دەرگای بەهەشتمان بۆ بکەرەوە ئەویش دەفەرمێ ئەوەی کە ئێوەی لە بەهەشت دەرکرد چی بوو جگە لە گوناهی باوکتان کەواتە ئەو بە من ناکرێ بڕۆن بۆ لای ئیبراهیمی کوڕم کە دۆستی خوایە فەرمووی کە دەچنە لای ئیبراهیم دەفەرمێ ئەوە لەکوێ و من لەکوێ ڕاستە کە من دۆستی خودام وەلێ ئەوە بە من ناکرێ بچن بۆ لای موسا کە خوا خۆی گفت و گۆی لەگەڵ کردووە کە ئەچن بۆ لای موسا دەفەرمێ ئەمە لە وزەی منان نییە بڕۆن بۆ لای عیسا کە پێغەمبەری خوایە و بە فەرمودەی خوا لە مەریەم بووە بەبێ باب و ڕەحمەتێکە و خوا ناردوێتی عیساش دەفەرمێ ئەمە بە من ناکرێ ئیتر ئەچن بۆ لای محەممەد صلی الله عليه وسلم ئیتر حەزرەت صلی الله عليه وسلم هەڵەسێ و خدا ڕێگەی ئەوەی پێدا بەڵام سپاردە و خزمایەتی واتە ئەمانەت و ڕەحم لە ڕاست و چەپی پردی سیراتەوە ڕاوەستن ئەوجا کە من دەرگای بەهەشتەکەمەوە بۆ بەهەشتیەکان یەکەمەکەتان بەسەر پشتی پردی سیراتا وەک بروسکە تێپەڕەکا و دەپەڕێتەوە عەرزم کەرەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باوکو دایکم بە قوربانە بن وەک بروسکە چۆنە فەرمووی بروسکەتان نەبینیوە کە چۆن بە چاوتروکانێ دێت و دەڕوا و نەبێتەوە ئاوا فەرمووی اینجا هیوا هەیە وەک با تێپەڕەکە هیواش هەیە وەک مەل تێپەڕە بێ ئەو پیاوە زۆر خێرایە و زۆر باش ڕاکە کە کردەوەی خۆی غاریەدا لەم کاتەیە پێغەمبەریەوە لەسەر پردی سیرات ڕاوەستاوە صلی الله عليه وسلم دەڵێ خودایە بەخۆشی و بەبێوەی
تا بەرەبەرە کردەوە کوڵ دەدا و پیاوانی وا دێن کە کردەوەکانیان نایان پەڕێننەوە. تاوای لێدێ گەلێک کەس بە گاگۆڵکێ و چنکە کڕێ و سکە خشکێ بەسەریا دەڕۆن. لە هەمان کاتا لەم بەر و لەو بەری پردی سیڕاتەوە قولاب هەڵواسراون، ناو بەناو لەسەر فەرمانی خوا هەندێک کەسی تاوانبارە گرن و گلیە دەنەوە. هیوا هەیە بەڕووشاوی قوتاریە بێ لە چنگیان، زۆریش ئەسەپێن بەسەر یەکا و دەیان ترنجێنە ناو دۆزەخەوە. بەو کەسە کە گیانی ئەبوو هورەیرەی بەدەستە لە لێواری دۆزەخەوە هەتا بنی 70 ساڵ ڕێگەیە. عەبدوڵڵای کوڕی زوبەیر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی لە ڕۆژی ڕووداوی جەنگی حەرب الجەمەلە کە لە نێوانی حەزرەتی عائیشە و ئیمامی عالیە ڕوویە کە باوکم لە ڕیزی لەشکری عائیشەیە بوو، بانگی کردم. چوم لەلایە ڕاوەستام، فەرمووی کوڕی شیرینم، هەر کەسێ لەم ڕۆژەیە بکوژرێ یەکێکە لەم دوانە، یاستەم کارە یاستەم بارە، وەلێ من بە زەینی خۆم لەم شەڕەیە بەستەمباری دەکوژرێم. بەڵام ئەوەی کە زۆر بەتەنگیەوە هەم ئەو قەرزانەیە کەوان لەسرم. ئایا ئەبێ بە زەینی تۆ شتێکمان بۆ بمێنێتەوە لە ماڵەکانمان یا هەمووی قەرزەی بات؟ لە پاشا فەرمووی ڕۆڵەی خۆشەویستم، ماڵەکەمان بفرۆشە و قەرزەکەی سەر منی پێ بدەرەوە. ڕای سپارد کە سێیەکی ماڵەکەی بۆ خێر بێ و لەو سێیەکە خێرا سێیەکێکی بۆ کوڕەکانی عەبدوڵڵای کوڕی زوبەیر بێ. هیشامی کوڕی عوڕوە فەرمووی بەشی خوبەی بۆ عەباد کە کوڕی عەبدوڵڵای کوڕی زوبەیر بوون. لەو سێیەکی خێرە بەقەد بەشی بازێ لە کوڕەکانی زوبەیر خۆی بوو. فەرمووی ئەو ڕۆژە زوبەیر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ 9 کوڕ و 9 کچی هەبوو. عەبدوڵڵا فەرمووی ئیتر باوکم هەر ئامۆژگاریە کردم لەبارەی قەرزەکەی سەریەوە. فەرمووی کوڕی خۆم ئەگەر بۆ شتێک دامای داوای یارمەتی لە گەورەی خۆم بکە و هاوار بۆ ئەو بەرە. وتی دەسا بەخوا نەمزانیمە بەستی بە گەورەکەی کێیە. هەتاوتم بابەکیان گەورەکەت کێیە؟ فەرمووی گەورەی من خوایە. دەی بە زاتی خوا لەوە و دووە هەرچەند بەهۆی قەرزەکەیەوە تووشی مەینەتی و سەغڵەتی ئەبووم کە ئەم گوت ئەی گەورەی زوبەیر هاوار قەرزەکەی بۆ بدەرەوە. گوش خوا قەرزەکەی بۆ جێبەجێ کرد. فەرمووی کاتێکیش زوبەیر کوژرا نەزیێڕی هەبوو نەزیی و بەڵام چەند پارچە زەویەکی لە پاش بەجێ مابوو کە یەکێکیان باخە خوڕماکەی بوو کە لە ئەلغابە بوو. 11 خانووشی لە مەدینە هەبوو، خانوویەکی لە بەسڕە هەبوو، خانوویەکی لە کوفە هەبوو، خانوویەکی تری لە میسر هەبوو. عەبدوڵڵا فەرمووی ئەو قەرزەی کە لەسەر زوبەیر بوو هی ئەوە بوو خەڵک ماڵیان ئەهێنایە لای بە ئەمانەت. باوکیشمەی فەرموو ئەمانەت قبوڵ ناکەم، ئەترسم لە ناو بچێ، بەڵام بە قەرز وەریەگرم. زوبەیر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ نە ئاغای خاوەندی هاتی بوو، نە باج و مەکاتی ئەسەند، نە هیچی تری لەم بابەتە هەبوو. ئەوەندە هەبوو لە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم یا لە خزمەتی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ یا لە خزمەتی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ یان لە خزمەتی عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەچوو بۆ غەزا. بۆیە خوا بەرەکەتی خست بۆ ناو ماڵ و مناڵی. عەبدوڵڵا ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی قەرزەکەیم حلێب کرد 2,200,000 درهم بوو. فەرمووی جارێ حەکیمی کوڕی حیزامم پێگەیشت. فەرمووی ئەی برازای خۆم قەرزی سەر براکەم چەنە؟ واتە باوکت چەندە قەرزارە؟ منیش ڕاستیم پێنەوت، وتم 100,000 درەمە. حەکیم فەرمووی بەخودا بەزەینم ماڵەکەتان بەشیەوە ناکا. منیش وتم باشە ئەگەر 2,200,000 بێ ئەڵێ چی؟ فەرمووی وا ئەزانم وزەی دانەوەی ئەوەتان نییە، ئەگەر بۆتان نەدرایەوە من یارمەتیتان نەدەم ئاگدارم بکەنەوە. عروە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی کاتی خۆی زوبەیر زەوی وزارەکەی ئەلغابەی بە 170,000 درهم کڕی بوو، بەڵام عەبدوڵڵا فرۆشتیەوە بە 1,600,000 درهم. لە دواییە عەبدوڵڵا جاڕیا و فەرمووی هەر کەسێ حەقێکی لەسەر زوبەیر هەیەواتە لەسەر باوکی با لە غابە بێتە لای خۆم هەتا بیدەمەوە. عەبدوڵڵای کوڕی جەعفەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ 400,000 درەمی لەسەر زوبەیر بوو. لە غابە چووە لای عەبدوڵڵا فەرمووی ئەگەر حەز ئەکەن دەست لە قەرزەکەم هەڵەگرم بۆ خۆتان بێ. عەبدوڵڵا وەڵامی دایەوە نەخێر ئەیدەینەوە. فەرمووی ئەگەر قەرزەکە هەمووی نادەنەوە هەندێکی دوا ئەخەن ئەوە من پەلەم نییە، کەی دەمدەنەوە کەیفی خۆتانە. عەبدوڵڵا فەرمووی نا هیچی دوا ناخەین. فەرمووی کەوا بوو پارچەیەکم لە غابە بۆ بڕ بدەن. عەبدوڵڵا فەرمووی باشە
لەوێوە تا ئەوێ بۆ تۆ بێ. عروە ئەڵێ ئەو پارچەی لە غابە پێفرۆشت و دایە دەستی و قەرزەکەی بە تەواوی دایەوە. لە غابە هێشتا 4 پشکونی و مایەوە. عەبدوڵڵا چوو بۆ لای معاویە. عەمری کوڕی عوسمان و منزری کوڕی زوبەیر و عەبدوڵڵای کوڕی زەمعە لە لای معاویە بوون ڕەزا و ڕەحمەتی خۆیان لەسەر بێ. معاویە پێی وت غابەتان بە چەند نرخ بڕی؟ فەرمووی هەر پشکێکی بە 100,000 درهم. وتی چەند پشکی ماوە؟ فەرمووی 4 پشکونی ماوە. منزری کوڕی زوبەیر فەرمووی وا پشکێکم بە 100,000 وەرگرت. عەمری کوڕی عوسمان وتی منیش پشکێکم بە 100,000 درهم وەرگرت. عەبدوڵڵای کوڕی زەمعە وتی منیش پشکێکم بە 100,000 درهم وەرگرت. معاویە وتی منیش ئەوەم بە 150,000 درهم وەرگرت. عروە فەرمووی جا عەبدوڵڵای کوڕی جەعفەر بەشەکەی خۆی بە معاویە فرۆشت بە 600,000 درهم. کەی بن زوبەیر ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ لە قەرزدانەوە بووەوە کوڕانی زوبەیر عەرزیان کرد ئیتر کەلەپورەکەمان بەسەردا دابەش بکە، واتە میراتمان بەسەردا دابەش بکە. فەرمووی نەبەخوا ئێشتا بەشی ناکەم تا 4 ساڵ لە کاتی حەجکردنە جار نێم کە کێ قەرزی بەسەر زوبەیرەوە هەیە بابێت هەتا بیدەمەوە پێی. ئەم کەلەپورەواتە میراتە دابەش ناکەم لە ناو خۆمانە. 4 ساڵ لە کاتی حەجە بەو شێوەیە جاڕیە. جا کە بە تەواوی قەرزەکەی هەموو دایەوە ئەوسا سێیەکە خێرەکەشی لە ماڵ جیا کردەوە. ئیتر باقی مندەی ماڵەکەی دابەش کرد بەسەر ژنەکانی زوبەیر و مناڵەکانیە. زوبەیر 4 ژنی لە پاش بەجێ مابوو. هەر ژنەی 1 ملیۆنی بەرکەوت و بەم پێ سەرجەمی ماڵی زوبەیر 50 ملیۆن و 200,000 درهم بوو. بوخاری ڕیوایەتی ئەم فەرمودەی کردووە. لە پراوێزە مامۆستا نوری فارس حەمەخانی وەرگێڕ دەفەرمێ وازانم جەنابی مامۆستا مەلاڕەشی بەگی بابان ڕەحمەتی خوای لێبێ ئەویش وەک بەندە لەبەر دۆخی تایبەتی کە دابڕاوە لە کۆڕ و مەجلیسی عیلمی مامۆستا و مەلا و حوجرەی فەقییان کتێبەکانی فەوتاوە و لە حەلکردنی هەندێ مەسئلەی خۆمانەیە ئیعتیمادی گەورەی لەسەر زەین و حافظە و یادی خۆی بووە. بەڵام ئەو بە پێچەوانەی منەوە لەبەرەوەی کە زۆر زیرەک و بلیمەت بووە و زەینیشی زۆر ڕۆشن بووە زۆربەی قەواعید و یاسا و مەسئلەکانی لە یاد ماوە. هەرچەندە لە حاڵی وایە کەم وا دەبێ کە مرۆڤ کەم یان زۆر تووشی هەڵە نەبێ لە هەمان کاتە ئەو زاتە بە زیرەکی خۆی پێشبینی ئەوەی کردووە کە کاتی ئەوە هاتووە کە مامۆستا ئاینیەکانیش ئاوڕێ لە بارودۆخی خۆیان بدەنەوە و ئیعادە نەظەرێ بکەنەوە و لە گەلێ شوێنە لە ضیمنیە ئەمەی نیشان داوە چونکە خۆسازدان لەگەڵ زەمان و ئەهل و وەزعی زەمانە و سوود و بەهرەوەرگرتن لە ڕەوڕەوەی پێشکەوتن و گەشەکردن بۆ سوودی دین و دنیا شتێکی گەلێ جوانە. جا بۆیە مامۆسای بابان خوالی ڕازی بێ لێرەیە ئەم مەسەلەی لەسەر ڕێبازێکی نیوە نوێ لەسەر ئەم شێوەیە حەل کردووە کە لە مەجمەع البەحرینەکەیدا دەفەرمێ تەصحیحی مەسئلەی میراتی 7776 ثلث بەشی 2592 ثلث الثلث 864 4 نسوة لكل منها 243 البنات لكل منها 124 والبنون لكل منهم 248 مسألة 7776 تەماشای مەجمەع البەحرین بکە بەرگی چوارەم لاپەڕا 276. ئەمەش لە خوارەوە تەفسیلی ئەم حەلەی مامۆستای بابانە. واتە ئەم مەسەلەیە لە پاش دانەوەی قەرزەکە 48 ملیۆن درەمی ئەمێنێتەوە. سێیەک و سێیەکی سێیەک و هەشتیەک و چوارەکی هەشتیەکی تێدایە. عەسەبە واتە باوانەکانیش ژمارەی سەریان نۆکڕ و نۆکچن بە پێی زانستی کەلەپور مەخرەجی 3 و 3 نۆیە مەخرەجی 8 و 4 هەشتیەک 32 نۆکڕەکەش دەکەنە 8 سەر کەواتە نۆکچ 18 داش 27 ژمارەی سەری عەسەبەکان کەواتە 9 ضربی 32 ضربی 27 یەکسانە بە 7776 داش 3 یەکسانە بە 2592 سێیەک خێر 7776 داش 9 یەکسانە بە 864 سێیەکی سێیەک بۆ کوڕانێ عەبدوڵڵا 7776
داش 32 داش 243 چواریەکی هەشتیەک بۆ هەر ژنێ لە چوار ژنەکەی زوبەیر 2243 زەڕبی 4 یەکسانە بە 972 هەشتیەک. دیارە بە پێی زانستی کە لە پورواتە میرات بەشکردن لە پێشا بەشی خاوەن پشکەکانی لێجیاکرێتەوە و چەند پشک لەوان مایەوە دابەشەکرێ بەسەر عەسەبەکاندا. بەر لەم عەمەلیات و کردارەیش قەرز و وەسیەت و خێر لە ئەسڵی ماڵەکە دەرەکرێ، کەواتە ئەم میراتی زوبەیرە ئاوا بەشەکرێ. پاش ئەوەی 2,200,000 درهم لەسەر جەمی ماڵەکەی دەرەکرێ، باقیمەندەی 50,200,000ەکە ئاوادا بەشەکرێ. یەکەم 48 ملیۆن داش 7,776 زەڕبی 2,592 یەکسانە بە 16 ملیۆن درهم بەشی وەسیەت جیاکرێتەوە و دەمێنێتەوە 32 ملیۆن. دووەم 48 ملیۆن داش 776 زەڕبی 864 یەکسانە بە 53 ملیۆن و 333,033 درهم. سەیەکی سەیەک بۆ کوڕانی عەبدوڵڵا. ئەمە لە سەیەکە خێرەکە دەردەکرێ، چونکە مامۆستای بابان لە دەقی ئەثەرە عەرەبیەکەیە نەک لە تەرجەمە کوردیەکەیە. تەئییدی ئەوە ئەکا کە سەیەکە خێرەکە بکرێ بە 3 بەشەوە، بەشێکی بۆ کوڕانی عەبدوڵڵا و 2 بەشەکەی تری بۆ خێری ڕوت. بەڵام لێرەدا مامۆستا ئەم نۆیەکەشی هەر لە ئەسڵی مناڵەکە دەرکردووە نەک لە سەیەکەکە. لە لاپەڕە 370 ئەم نۆیەکە هەل لە ڕەئسولمالەکە دەردەکا. دەگونجێ مەبەستی مامۆسای مەزن ئەوە بێ کە بەم شێوەیەش وەسیەتەکەدا دەمەزرێ، وەلێ ئێمە بۆ ئەوەی مەسەلەکە لە خوێنەری ئازیز نەئاڵۆسکێ وەک حەلەکەی خۆی حەلیەکەین. سێهەم 32 ملیۆن داش 776 زەڕبی 972 داش 4 یەکسانە بە 10 ملیۆن درهم. چواریەکی هەشتیەک پشکی هەر یەکێ لە چوار ژنەکەی زوبەیر. لە ئەسڵی ماڵەکە 28 ملیۆن درهم دەمێنێتەوە بۆ 9 کوڕ و 9 کچ. ئەمە لە حاڵێکاوایە کە سەیەکی سەیەک لە ئەسڵی ماڵەکە دەرنەکەین، دەنا ئەوە پشکی ژن و مناڵەکان کەمترەکە. جا ئەم 28 ملیۆنە دابەشەکەین بەسەر کوڕ و کچەکانە. کوڕەکان یەکی 2 ملیۆن و کچەکان یەکی ملیۆنێکیان پێ بڕێ، ملیۆنێکە مێنێتەوە، ئەویش بە هەمان یاسا لێیان دابەشەکرێتەوە. چوارەم بەڵام مامۆستام مەسەلەکەی ئاوا حەل کردووە، لە پێشە ئەم پشکانە جیاکاتەوە و چەند پشک لەمان مایەوە دابەشێکە بەسەر عەسەبەکاندا، کەواتە 2592 زائیدەن 864 زائیدەن 972 یەکسانە بە 4428 کەواتە 7776 ناقصن 4428 یەکسانە بە 3348 داش 27 ناقصن 124 پشکی هەر کچێ. 124 زەڕبی 2 یەکسانە بە 248 بەشی هەر کوڕێ، کەواتە 16 ملیۆن زائیدەن 5 ملیۆن و 333,333 زائیدەن 4 ملیۆن ئەکاتە 25 ملیۆن و 333,333 درهم، کەواتە 48 ملیۆن ناقصن 25 ملیۆن و 233,233 ناقصن 2 ملیۆن و 266,666 کەواتە 2 ملیۆن و 266,666 داش 3,248 زەڕبی 248 یەکسانە بە 1,679 درهم پشکی یەک کوڕ. تێبینی کەسری دیرهەمم لە پشکەکانە ئیهمال کردووە. وەکی دیکەش 28 ملیۆن کە ئەکاتە 3,348 زەڕبی 124 یەکسانە بە 10 ملیۆن و 270,037 پشکی کچێک. 28 ملیۆن داش 3,348 زەڕبی 248 یەکسانە بە 74 یەکسانە بە 2,740 درهم پشکی کوڕێ. زۆر وستەم و ناڕەوایە دانەوەی ناڕەواییەکان. خۆی گەورە فەرمێت: وما للظالمين من حميم ولا شفيع يطاع. سورة غافر آية 18. واتە لە ڕۆژی قیامەتە کە دڵ لەبەر ترس و بەرزەوە ئەبێ خەریکە بگاتە بین و بە خەم و خەفەت خنراوە.
ستەمکارەکان لەو ڕۆژەی تەنگانە و لێقەومانەیە نەدۆستێ، نەخۆشەویستێ، نەتکاکارێ کە سوودی هەبێ نیانە. وما للظالمين من نصير. سورة الحج آية 71. بڕوانە فرموودەی ژمارە 7 لاپەڕا 111. واتە لە پیاوی زاڵم بێکەستر نییە، نەدۆستی هەیە، نەیاری دەدەر. جابر ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ فەرمووی حەزرەت صلی الله عليه وسلم فەرمووی خۆتان لە زۆر و ستەم بپارێزن. بەڕاستی زۆر و ستەم تەموتارێکی زۆرن و لە ڕۆژی قیامەتا و زۆردارەکە ئەکەوێتە ناویان و وە کوێری مزمعیل بە هیچ لایەکە سەری دەرناکە. هەروەها خۆشتان لە پیسکەیی و چروکی بپارێزن، چونکە چروکی و پیسکەیی بوون بەهۆی لە ناوچوونی میلەتەکانی پێشێوە، بەرەبەرە وای لێکردن حرام نەزانن و ناڕەوا بەڕەوا دابنێن. ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ فەرمووی حەزرەت صلی الله عليه وسلم فەرمووی لە ڕۆژی قیامەتە هەموو خاوەن مافی خۆی وەرەگرێ و مافی کەس لەسەر کەس نامێنێ، تەنانەت تۆڵەی بزنی کۆڵ لە بزنی شاغدار دەسەنرێ بۆی. عەبدوڵای کوڕی عومەر ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ فەرمووی بەسەرینی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەناو خۆمانە باسی حەجی ماڵاواییمان دەکرد. هێشتا بەباشی نەمانەزانی کە حەجی ماڵاوایی چییە، هەتا پێغەمبەر صلی الله عليه وسلم ستایش و سوپاسی جوانی خوای کرد. لە پاشا بە دوور و درێژی هات بە شانی باسی ججاڵە کوێرە. فەرمووی هەتا ئێستا خوا هەرچی پێغەمبەرێکی لە پێش منە ڕەوانە کردووە هەمویان گەلەکانی خۆیان ئاگدار کردوتەوە و مەترسی ئەم فەرتەنە گەورەیەیان خستونەتە بەر. لە نوحەوە بیگرە هەتا گشت ئەو پێغەمبەرانەی کە لە دوا ئەوە هاتوون یەک بە یەکیان لە فەرتەنەی ئەم بەڵایە هوشیار کردوتەوە. دەی هەر کاتێ جەجاڵ هەڵبستێ لە ناوتانە دەیناسن، چونکە ئەوەی لەبارەی ئەوە لێتان ڕوون نەبوو ئێستا ڕوون و ئاشکرایە. وەک ئەوە ئەو لەعنەتیە کوێرە، بەڵام دیار و ئاشکرایە کە خودای ئێوە بینایە و چاوی ساغە و کوت و کوێر نییە، وەلێ ئەو لەعنەتیە چاوی ساغی کوێرە، چاوی دەڵێی دەنکەترەی قۆقزی زەقی لە بۆڵ دەرپەڕیوە. ئاگدار بن کە خوای گەورە سەر و سامان و ناموستانی لە یەکتری قەدەغە کردووە. خوێن و سەر و ماڵ و ناموسی کەس بۆ کەس حەڵاڵ نییە، وەک چۆن شکاندنی ڕێزی ئەم ڕۆژە پیرۆزەتان کە ڕۆژی نۆمینەی حاجیانە، لەم مانگە پیرۆزەتانە کە مانگی قوربانە زۆر زۆر ناڕەوا و حرامە، ئاوەها سەر و ماڵ و ناموستان لە یەکتری حرامە. ئەوجا حەزرەت صلی الله عليه وسلم فەرمووی ئەدی پێم بڵێن ئایا من ئەرکی سەرشانی خۆم لەلایەنی ئیسلامەوە بە ئێوە ڕاگەیان یان نا؟ ئێمەیش گوتمان بەڵێ تۆ بۆ ئەمە کۆتایی نەکردووە. ئەویش 3 جار لەسەر یەک فەرمووی دەی خوایە تۆ بەشایەت بە. ئەوجا فەرمووی خانە خراپینە، یا فەرمووی هاوار بە ماڵم بۆ ئێوە، ورد ببنەوە و کۆرانە ملمەنێن، لە پاش خۆم با مەدەنەوە سەربای بەڕەبۆر و وەک سەردەمی کافری دەست بکەنەوە بە کوشتاری یەکتری و بە شیر و تیر سەر و ملی یەکتری بپەڕێنن. عایشە ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ لە حەزرەتەوە صلی الله عليه وسلم دەگەڕێتەوە دەفەرمێ هەر کەسێ بە زۆر و ستەم بستێ زەوی داگیر بکە لە ڕۆژی قیامەتە بە هەر حەوچینەی زەمینەوە وەک کەڵەمە لە منی گادا ئاوا دەکرێ بە تەوق و ئەکرێتە ئەستۆی. ئەبوو موسا ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ لە حەزرەتەوە صلی الله عليه وسلم دەفەرمێ لە ڕاستیە خوا مۆڵەتی پیاوی زۆردار و ستەمکار دەدات و تا ئەماوەیە جڵەوی بۆشلەکە هەتا بزانێ پەشیمانە بێتەوە یان نا، بەڵام کاتێ کە قورتمی دەگرێ ئیتر قوتاری نابێ لە چنگی. اینجا بۆ پشتیوانی ئەم فەرمودەیە حەزرەت صلی الله عليه وسلم ئەم ئایەتەی خوێندەوە وكذلك أخذ ربك إذا أخذ القرى وهي ظالمة إن أخذه أليم شديد. سورة هود آية صود. أوها وەکچۆن خوا لە پاش مۆڵەت ئەو گەلەستەمکارانەی کە لە پێشەوە باسکران قورتمی گرتن و تەفر و تونایکردن هەروەها لە پاش مۆڵەت و ماوەیە خودای تۆ سزا دەنێرێ و قار دەگرێ لە خەڵکی ئەو وڵات و دێهاتانە کە زۆر و ستەمپەرە دەسێنێ لە ناویانە دەبن بە زۆردار و ستەمکار. بەڕاستی کاتێ خودای تۆ قورتمی زاڵم دەگرێ ئێشی پێگەێنێ و
بڕستیە بڕێ. معاذ ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی کاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم منی نار بۆ یەمەن و کردمی بەسەرکار و مامۆستایان پێی فەرمووم ئەوە تۆ چیت بۆ ناو گەلێک کە ئەهلی کیتاب و خاوەن نامن کاتی ئەچیتە ناویان لە پێشا داوایان لێ بکە شایەتی بدەن کە هەر خوددا خوددایە و خودای تر نییە و محەممەدی کوڕی عەبدوڵڵا پێغەمبەری خوددایە صلی الله عليه وسلم. ئەوجا ئەگەر بۆ ئەمە بەگوێیان کردی ئەوجا پیان بڵێ کە خوا لە هەموو ڕۆژێکە 5 نوێژی لەسەرتان داناوە. جا ئەگەر بۆ ئەمەیش بەگوێیان کردی ئەوجا پێیان بڵێ کە خوا زەکاتی لەسەر داناوە کە لە دەوڵەمەندەکانیان وەردەگیرێ و دەدرێتەوە بە هەژارەکانیان. جا ئەگەر بۆ ئەمەش بەگوێیان کردی ئەوان نەکەی بچی نایابی سامان و ماڵەکانیان هەڵبژێری و لە باتی زەکات بیبەی و خۆشت لە ناڵە و نیزای ستەمبار بپارێزە چونکە ئاهو نزوولە و ناڵەی ستەم دیدا تیرێکی کوشندەیە و لەگەڵ لە کەوان دەرچوو بڕستی ستەمکار دەبڕێ و هیچ تێبەری ناگرێ تا خۆی دەگەێنێتە بارەگای پەروەردگار. ئەبوو حەمید ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم پیاوێکی ئەزدی کرد بە سەرکاری زەکات ناوی ئیبن الطبیە بوو. کابرا کە هاتەوە وتی ئەم زەکاتە هی ئێوەیە و ئەمەیش هی منە بە دیاری بۆم هاتووە. جا پێغەمبەر صلی الله عليه وسلم سەرکەوتە سەر دوانگە و ڕاوەستا و ستایش و سوپاسی خوای کرد و فەرمووی پاش سوپاسی خوددا ئەمە چی پێڵێن هەندێ سەرکار کە دەینێرم بۆ سەرکاری شوێنێ لەو شوێنانەی کە خوددا منی کردووە بە سەرۆکاری کە دێتەوە ئەڵێ ئەمە هی ئێوەیە و ئەمەیش هی منە بە دیاری بۆم هاتووە. جا ئەگەر وایە و ڕاستەکە دەی بۆچی لە ماڵی بابی یا لە ماڵی دایکی دانانیشێ هەتا بزانێ کە دیاری بۆ دێیان نا بەو کەسە کە گیانی منی بەدەستە ئەوەی لە ئێوە ناخوونەک لەم ماڵە بدا و چەپ و گوپی لێ بکاو بەناڕەوا شتێ ببا ئەوە لە ڕۆژی دواییە ئەو ناخوونکە یا ئەو شتە دەنێ بە نەڕەی شانیەوە و دەیهێنێ بۆ دیوانی خوددا. نامەوێ لە دیوانی خوابتان بینمەوە وشتری دزێنی بە قەڵا دۆشکانتانەوە بێ و بەسەر شانتانەوە دەست بکە بە بۆڕەبۆڕ یا ڕەشەوڵاخی دزێتی بە قۆڕەقۆڕ بە کۆڵتانەوە بێ یا مەڕ و بزنی دزێتی بە باڕەباڕ و باعەباع بە کۆڵتانەوە بێ و لەسەر ئەم شێوە ناشرینە خۆتان بکەن بە پەن. اینجا حەزرەت صلی الله عليه وسلم هەردوو دەستی بەرز کردەوە بەڕادەیەکی وەها بۆرایی واتە خاڵی هەردوو بنباڵی و دەرکەوت و 3 جار لەسەر یەک فەرمووی ئەی خوایە ئەوە تۆ خۆداگەداری تۆ بەشایەت بە ئەوە من پێم ڕاگەیاندن و ئەرکی سەرشانی خۆم بەجێهێنا. ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەگەڕێتەوە لە حەزرەتەوە صلی الله عليه وسلم دەفەرمێ هەر کەسێ ناڕەواییەکی بە کەسێک کردبێ یا حەقێکی کەسێکی تری لەسەر بێ خواهی ناموس بێ خواهی شتێکی تر بێ با ئەمڕۆ لەم جیهانەیە گردنی خۆی پێ ئازاد بکە لەو حەقە یا لەو ناڕەواییە یا بە هەر شێوەیە ئەتوانێ بە پێی شەرع ڕازی بکە لە خۆی بەر لەوەی کە بمرێ و بچێ بۆ ئەو دنیا و حەقەکە بکەوێتە ڕۆژێکەوە کە لەو ڕۆژەیە دینار و درهەم و پارە و پول نامێنێ و بە دەرد ناخوا. ئەوە ئەگەروانەکە ئەوە حاڵ لەم دوو خاڵە بەدەر نییە. ئەگەر کردەوەی باشی هەبێ بەقەد ئەو حەقە لە کردەوە باشەکەی دەدرێ بە خاوەن حەقەکە. خۆ ئەگەر گریمان کردەوەی باشی نەبوو ئەوە خراپتر چونکە لە خراپەی برادەرەکەی کە حەقەکەی لەسەرەتی هەڵدەگیرێ و فرێ دەدرێتە سەر ئەو. لە عەبدوڵڵای کوڕی عەمرەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم گێڕاوەتەوە دەفەرمێ موسڵمانی ساغە و موسڵمانەیە کە موسڵمانانی تر سەلامەت و ڕزگار بن لە زیانی دەست و زمانی و مهاجر و کۆچەریش ئەو کەسەیە کە ڕەو بکات لەو شتەی کە خوا قەدەغەی کردووە و نەهی لێ کردووە. دیسان ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی پیاوێ هەبوو ناوی کەرکەرە بوو بارگەچی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم. عەمری خوای کرد حەزرەت صلی الله عليه وسلم فەرمووی وارە ناو ئاگرا. یاران چوون بۆ سۆراغی فەرمایشتەکەی حەزرەتەوە تا بزان بۆ چی وا لە ناو ئاگرا کە سەیریان کرد وا باڵا پوشێکی شاردۆتەوە بۆ خۆی و قولی داوە. جا بۆیان دەرکەوت ئەوە بووە بەهۆی چوونە ناو ئاگر. ئەبوو بەکرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەجی ماڵ ئاواییە و تاریکیە و فەرمووی چرخ چووەتەوە دۆخی جارانی خۆی و
زەمان هەڵسوڕاوەتەوە سەر ئەو شێوەیەی خۆی کە خۆی گەورە ئاسمانەکان و زەوی دروست کرد و شەو ڕۆژ و مانگ و ساڵی دانا. ئیمساڵ ساڵ بۆتەوە بە 12 مانگ و هەموو مانگێ لە 12 مانگەی خوا کەوتوتەوە شوێنی ڕاستەقینەی خۆی و نەسیء نەما. و وەک سەردەمی پێغەمبەرەکان سەلامی خۆیان لەسەر بێ، ئەوەی ڕەوایە بۆتەوە بە ڕەوا و ئەوەی ناڕەوایە بۆتەوە بە ناڕەوا، و ئەو گۆڕان و دەستکاری شەریعەتە کە لە سەردەمی نەزانیە کرابوون ڕاست کرانەوە. ئەم مانگە چواریان مانگی حرامن و خاوەن ڕێز و قەدر و نرخن و لەبەر ئەوە شەڕ و شۆڕ و هەرا و جەنگیان زۆرتیا حرامە، و ئەم چوار مانگە سیانیان بەرودوان و بە شوێن یەکادێن کە ناو جەژنان و نۆمینە و محەڕەمن. ئەوی تریشیان تەنیایە کە مانگی ڕەجەبە کە مەشهور و ناودارە بە ڕەجەبی هۆزی مۆڤەڕ، لەبەرەوە کە هۆزی مۆڤەڕ زۆر قەدری ئەم مانگە دەگرن کە دەکەوێتە ناوەندی جومادی دووهەم و کوڵەمانگەوە. ئەی موسڵمانەکان، ئەم مانگە چۆن مانگێکە؟ عەرزمان کرد خوا و پێغەمبەری خوا باشتر ێزانن صلی الله عليه وسلم. حەزرەت صلی الله عليه وسلم ماوەیە بێدەنگ بوو. گومانمان بۆ ئەوە چوو کە ناوێکی تری لێنێ، بەڵام فەرمووی دیارە ئەمە مانگی نۆمینەیە کە حەجی تیاکرێ. وتمان چۆنە؟ فەرمووی وایە. فەرمووی ئەم شارە چۆن شارێکە؟ وتمان خوا و پێغەمبەری خوا باشتر ێزانن صلی الله عليه وسلم. جا خامۆش بوو. لە دڵی خۆمان وتمان ڕەنگ بێ ناوێکی تری نوێی لێ بنێ، بەڵام فەرمووی دیارە ئەمە شارە نازدارەکەی خۆمانە، مەککەی پیرۆز. وتمان بۆ هەموو شتێ خوا و پێغەمبەری خوا خۆیان زۆر باش لێی دەزانن صلی الله عليه وسلم. فەرمووی ئەی ئەمڕۆ چ ڕۆژێکە؟ وتمان خوا و پێغەمبەری خوا باشتری لێزانن صلی الله عليه وسلم. حەزرەت صلی الله عليه وسلم تا ماوەیە مات بوو. لە دڵی خۆمانە دەمانگوت لەوانەیە ناوێکی تازە لەم ڕۆژە بنێ، هەتا فەرمووی دیارە ئەمە ڕۆژی جەژنی قوربانە کە قوربانی تیاکرێ. وتمان وەک دەفەرمووی وایە. ئەوجا فەرمووی دەبزانن کە سەر و ماڵ و خوێن و ناموستان لە یەکتری حرامە و بە یەکتری ناڕەوایە، وەک چۆن تاوان گەلێ حرامە و زۆر ناڕەوایە، بە تایبەتی ئەگەر ئەو تاوانە لەم ڕۆژە زۆر بەڕێزتانە بکرێ، کەواتە لەم مانگە زۆر بەڕێزتانە نەخوازەڵا لەم شارە پیرۆزەشتانە بکرێ، بزانن بە زووی ئەشنەوە بەردەستی خوددا. خوا بۆ خۆی لێتانە پرسێ کار و پیشەتان چی بوو چ نەبوو و مەحکەمەتان دەکا لەسەری. هوشیار بن، نەکەن لە پاش خۆم پاشگەز ببنەوە و وەکی کۆمەڵی کافران و میلەتی خۆخۆر بەر ببنەوە سەر و گۆلاکی یەکتری و لەسەر پڕ و پاتاڵی جیهان لە گەردنی یەکتری بدەن. اینجا فەرمووشی ئاگدار بن کێ لێرەیە و گوێی لەم قسانەیە باڕایان بگەێنێ بەو کەسانەی کە ئێستا لێرە حازر نین، لەناو خۆتانە هەرچی دەژنەون لەم فەرمودانە و بەیانی شەریعەتە بە پێی تەوانە ڕایان بگەێنن بە یەکتری. سابەشک و حازرەکە یا پێگوتراوەکە ئەم زانین و فەرمایشتە ڕابگەێنێ بە کەسێکی تر کە دوور نییە ئەو لەم باشتر لێی تێبگا و چاکتر لە بەریان بکات. ئەبوو ئومامە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی حەزرەت صلی الله عليه وسلم فەرمووی هەر کەسێ بە زەبری سوێند و سوێندکاری مافی موسڵمانێ بەناڕەوا بپترێ بۆ خۆی و بەناحەق بیکە بەهی خۆی، ئەوە خوا ئاگری بۆ مسۆگەرەکە و بە هەشتی لێ قەدەغا ئەکا. پیاوێکیش وتی بە ئەو شتێکی کەمیش بێ هەروایە؟ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی با پەلکەدار سیواکێکیش بێت. عەدی کوڕی عومەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی گوێم لێ بۆ حەزرەت صلی الله عليه وسلم فەرمووی هەر کەسێ لە ئێوە کاتێ دەیکەن بە سەرکاری سەرکارێ، ئەگەر بەقەت سەری دەرزیەک یان پتر یا کەمتر لەو کارە حەشار بدالێتان، ئەوە دەبێ بە گزی و دزی ناخونەک لە ڕۆژی قیامەتە، وەک خودا لەم ئاەتەیە دەفەرمێ دەینێ بە نەڕەی شانیەوە و دەیهێنێ بۆ پای حەق و حیساب. ومن يغلل يأتي بما غل يوم القيامة سورة آل عمران آية 161. واتا وهر کەسێ شتێ قول بدا و حەشاری بدا و بیبا بۆ خۆی لە ڕۆژی قیامەتە دەینێ بە نەڕەی شانیەوە و بە بەرچاوی دۆست و دوژمنەوە دەیهێنێ بۆ مەیدانی لێپرسینەوە و لە بەرچاوی ئەو هەموو عەشاماتە لە پێش هەموو شتێکە شەرمەزار و ڕووزەر دەبێ کە حەزرەت صلی الله عليه وسلم وای فەرموو
زەلامی هەڵسا چوو بۆ خزمەتی. دەڵێ ئێستاکەش شێوەی وا لە بەرچاوم. پیاوێکی ئەنساری ڕەش بوو. چووتیەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەرکاریەکەتم لێ وەربگرەرەوە. ئیتر من سەرکاری ناکەم. فەرمووی بۆچی بووە؟ وتی ئەی ئەوە نیە تۆ فەرمووی چۆن چی بووە؟ ئەگەر وابێ ئەوە بە من ناکرێ. فەرمووی من لە قسەی خۆم پەشیمان نابمەوە. ئێستاش هەروە ئەڵێم ئەوەی کارێکی مسلمانانی پێ ئەسپێرین و ئەیکەین بە سەرپەرشتی کارێکی خۆمان نابێت چەپ و گوپی لێ بکا و گزی و فزی لێ بکا. دەبێ بە دڵسۆزی کەم و زۆری ئەو کارەمان بۆ بێنێ. تەنیا ئەوەی خۆمان ئەیدەینێ و ئەو موچە و بەراتی خۆمان بۆیە بڕینەوە. تەنیا ئەوە وەربگرێ و بەس. دەنا مافی هیچی تری نییە. عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی لە ڕۆژی غەزای خەیبەرە دەستەیە لە یارانی حەزرەت صلی الله علیه وسلم هاتن وتیان فیسارەکەس شەهید بوو. هەروەها ئەو فیسار تا ناوی پیاوێکیان برد و وتیان ئەویش شەهید بوو. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی نەخێرە ئەو شەهید نییە، هەرچەند لەم غەزایە کوژراوە، وەڵێ من ئەوم بینی لە ناو ئاگری دۆزەخە لەسەر ئەوە ناپاکی لە تاڵانیەکە کرد و عەبایەکی لێ دزی بوو. ئەبوو قەتادە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی حەزرەت صلی الله علیه وسلم هەڵسایەوە لە ناومانە خوتبەیەکیە باسی ئەوەی فەرموو کە گەورەترین کردەوەی بەندەی خوددا تێکۆشان و غەزایە لە ڕێی خوایە لەگەڵ باوەڕی تەواو بە خوددا. پیاوێ هەڵساوتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێم بفەرموو ئەگەر لە پێناوی خوایە بکوژرێم لە گوناه پاکە بمەوە؟ حەزرەت صلی الله علیه وسلم فەرمووی پێی بەڵێ ئەگەر لە پێناوی ئاینی خوایە بکوژری لە گوناه پاکە بیتەوە بە مەرجێ ددان بە خۆتا بگری و مەبەستت ڕەزای خوا بێ و پاداشتی خۆت هەر لەو داوا بکەی و بەرەو دوژمن ڕاوەستیت و پشت هەڵەکەیت. لە پاشە حەزرەت صلی الله علیه وسلم فەرمووی چۆنیت وت؟ وتی پێم بفەرموو ئەگەر لە پێناوی خوایە بکوژرێم لە گوناه پاکە بمەوە؟ فەرمووی بە مەرجێ بە ئارام بی و مەبەست ڕەزای خوا بێ و پاداشتی خۆت هەر لەو داوا بکەیت و بەرەو دوژمن ڕاوەستیت و پشتت هەڵ نەکەیت و سرەڕای ئەوەیشە قەرزاریش نەبی چونکە جوبرەئیل ئاوای پێفەرمووم. ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی پێغەمبەر صلی الله علیه وسلم سەر و ماڵ و مناڵ و ڕۆح و گیان و هەست و نەست هەمووی بە قوربانی گەردی سەرگۆڕی پیرۆزی بێ و سەڵات و سەلام و درود و ڕەحمەتی خودای لەسەر بێ فەرمووی ئەرێ ئێوە ئەزانن کە نابوت کێیە؟ وتیان لەناو ئێمەیان نابوتە و کەسەیە کە پارە و ماڵی نەبێ. فەرمووی صلی الله علیه وسلم بەڵام نابوتی ئومەتی منە و کەسەیە کە لە ڕۆژی قیامەتایە بۆ دیوانی خوا بۆ لێپرسینەوە لەلایەکەوە نوێژی کردووە و ڕۆژووی گرتووە و زەکاتی داوە و بەشی خۆی چاکەی هەیە، لەلایەکی تریشەوە جنێوی بەم و بەو داوە یا بوختانی بۆ کەسێک کردووە یا ماڵی ئەم و ئەوی بەناڕەوا خواردووە یا خوێنی خەڵکی بە ناحەق ڕشتووە یا لە خەڵکی یاوە یا خراپەی تری کردووە. جا لەبەرەوە ئەم چاکەی دەدرێ بەم و ئەو چاکەیەکی دەدرێ بەویتر، ئەو چاکەکەی تری ئەدرێ بەویتر لە جیاتی حەقی خۆیان. جا ئەگەر چاکەکانی هەموو تەواو بوون و بەشی دانەوەی ئەو حەقیان نەکرد کەوان لەسەری ئەوە ئەوجا لە گوناه و تاوانەکانی ئەو خاوەن حەقانە دێن و فڕێیان دەدەنە سەر ئەم ئەوسا کلکی ئەگرن و بە بێنرخی تووڕێ دەنە ناو دۆزەخ. ئومو سەلەمە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی منی شەر ئادەمی زادم وەک ئێوە و غەیبزان نیم. جا ئێوە کە دێن بۆ لای من بۆ دادخوایی بۆ مەحکەمە ڕەنگ بێ هەندێکتان لە هەندێکی ترتان باشتر لە بەڵگەسازی بزانێ و لە هاوداواکەی بەدەم و پلتر بێ و منیش بڕوای پێەکەم و بە پێی ئەوەی کە لەوی دەبیستم بڕیار بدەم بۆی و لە ڕاستیە هی ئەو نەبێ بەڵکو هی برایەکی ئاینی خۆی بێ ئەوە بە ئەو شتە وەرنەگرێ چونکە بەوە نابێ بە حەڵاڵی بەڵکو ئەگەر بەو ساختە وەریگرت ئەوە لێی ڕوون بێ کەشتی وا پارچەیە ئاگری ڕوتە و من بۆی بڕدەدەم. ئیبن عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ مسلمان هەتا خوێن ڕشتنی ناڕەوا نەبێ بە تووشیەوە هێشتا ئاینی بەبەریەوە دەمێنێ. خەولەی کچی عامری ئەنساریە کە هاوسەری حەمزە بووە ڕەزا و ڕەحمەتی خوایان لەسەر بێ فەرمووی بەگوێی خۆم ژنەوتم لە زاری پیرۆزی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەیفەرموو پیاوانێ هەن
چەپ و گوپ لە ماڵی خودا دەکەن و بەناڕەوا لرفی لێدەن. ئەوانە لە ڕۆژی قیامەتە ئاگریان بۆ هەیە. سودەی کوڕی عەجلان کە ناوی دەرکردووە بە ئەبوو ئومامە فەرمووی حەزرەت صلی الله عليه وسلم فەرمووی هیچ شتێ لە لای خودا وەک ئەم دوو دڵۆپەیە و ئەم دوو شوێنەوار و نیشانەیە پەسەند و خۆشەویست نییە. دڵۆپێ فرمێسک کە لە بەرترسی خودا بێ و دڵۆپێ خوێن کە لە بەر ڕەزای خوا بڕژرێ. مەبەست لەم دوو شوێنەوارەش یەکەم واریس و ئەسەر و شوێن پایێ کە ساغ لە بەر ڕەزای خودا بێ و لە ڕێگەی ئەودا بێ. دووهەم ئەسەری ئەو شوێن پایانە کە لە پێی بەندە بەجێ دەمێنن کاتێک کە خەریکی کردنی فەرزێ لە فەرزەکانی خودای گەورە دەبێ. باسی گەورەیی ڕێزی موسڵمانان و بەیانکردنی مافیان و بەزەی هاتنەوە پیاندا و دڵسۆزی بۆیان. خۆی گەورە دەفەرمێت ومن يعظم حرمات الله فهو خير له عند ربه. سورة الحج آية 20. هەروەها دەفەرمێ ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. سورة الحج آية 32. هەروەها دەفەرمێ واخفض جناحك لمن اتبعك من المؤمنين. سورة الشعراء آية 215. هەروەها دەفەرمێ من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا ومن أحياها فكأنما أحيا الناس جميعا. سورة المائدة آية 32. مەبەست لە ئاەتە پیرۆزەکان بە تێکڕایی خودای گەورە و مەزن لەم ئاەتانەیە دەفەرمێ کەسێ بەڕێز و قەدرێکی زۆرەوە ڕەفتار بکا لەگەڵ یاسا و شەریعەتی خودادا و بە چاوی ڕێز تەماشای فەرمایشت و یاسا و دروشمەکانی خۆی گەورە بکا و لە فەرمانیان دەرنەچێ و بە پێی ئەوان هەڵسوکەوت بکا ئەوە خێر و چاکەیەکی زۆر نایابە و بۆ خۆی دەکا و لە جیهانا دەبێ بەهۆی شانازی و سەربەرزی بۆی و لە دواڕۆژیشا دەبێ بە مایی ڕەزای خودا. ڕێزگرتنی یاسا و شەرع و نیشانەکان و دروشمەکانی ئایینی خودا خۆراکی دڵە، ڕووناکی چاوە بۆ دڵ و دەرونی زیند و هێز و هەناوە. موسڵمانە نازدارەکان بزانن کە خوای گەورە فەرمان دەکا بە خۆشەویستی خۆی کە محەممەدە صلی الله عليه وسلم دەفەرمێ لەگەڵ موسڵمانانە کە پەیڕەوانی تۆ نەرم و نیان بە و باڵی میهرەبانیان بۆ ڕاخە و لەژێر سێبەری باڵی خۆتا وەک دایک و بەچکە پەروەردەیان بکە. هەروەها خوددا دەفەرمێ ئادەمیزاد لە لای خوددا زۆر بەڕێزە لەبەرەوە هەر کەسێ بەناڕەوا کەسێ بکوژێ کە نە کەسێکی کوشت بێ و نە ئاژاوە و خراپەیەکی بەرپا کردبێ ئەوە وەک ئەو وایە کە بەدەستی خۆی ئەو خەڵکی هەموو کوشت بێ. هەروەها کەسێ لە کوشتن ڕزگار بکە وەک ئەوە وایە هەموو کەسێکی لە کوشتن ڕزگار کردبێ. کەوابێ موسڵمانی باش بن و لە فەرمانی خودا و بەگوێکردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەرمەچن. وەرگێڕ لە پراوێزە دەڵێت ڕۆح چەند عەزیزە، لەش چەند نازدارە، ژینی شاکاری خودای فەردارە، گیان پەری خوایە جەستە بەهەشتی، خواوەن بەدەستی خۆی لەوێ ناشتی، دەیکەی ویژدانە خودا چۆن هەڵدەگرێ، پەری بێتاوان لەلان دەربکرێ. ئەبوو موسا ڕەزا و ڕەحمەتی خۆی لەبێ لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم دەفەرمێ موسڵمان قەڵایە بۆ موسڵمان و وەک چینی دیوار چنگ دەدەنە یەک. ئەوجا پێغەمبەر صلی الله عليه وسلم پەنجەکانی هەردوو دەستی خۆی تێکپەڕاند و ئاماژەی کرد کە ئاوا پشتی یەک دەگرن. دیسان فەرمووی حەزرەت صلی الله عليه وسلم فەرمووی ئەگەر ڕێکەوت کەسێک ڕێکەوتە ناو مزگەوت بەچەکەوە و ڕم و نێزەی پێبوو با ئاگای لە خۆی بێ و چەکەکەی بەڕێک و پێکی بگرێ، با دەست بگرێ بە نوکی ڕم و شیرەوە نەبادا خوا نەخواستە بکەوێ لە شوێنێکی موسڵمانێک و بۆی بێ بە ئازار. نوعمانی کوڕی بەشیر ڕەزا و ڕەحمەتی خۆی لەبێ دەگەڕێتەوە حەزرەت صلی الله عليه وسلم دەفەرمێ دەبێ موسڵمانان لەناو خۆیانە وەک برا دۆست و دڵسۆزی یەکتر بن و لەگەڵ یەکتری بەڕەحم و میهرەبان بن، نمونەی باڵا و سەرمەشقێکی جوان بن بۆ بەتەنگەوە بوونی یەکتری، وەک چۆن جەستەیەک ئەگەر ئەندامێکی بێتە ژان بە وێنە چاو ژان بکە، ئیتر هەموو گیانی وەک یەک دێنە ژان و
هەموو ئەندامەکانی تری شەو نوخونی لەگەڵ دەکێشن و لە تاوی ئازاری ئەوانیش تایان لێدێ. دەبێ موسڵمانیش لەگەڵ یەکتریدا ئاوا بن. ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ فەرمووی: ئەقڕاعی کوڕی حابیس لە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم دانیشت بوو. پێغەمبەر صلی الله علیه وسلم حەسەنی کوڕی عەلی ماچ کرد کە کچەزای خۆیەتی. ئەقڕاعیش گوتی: دە کوڕم هەیە هێشتا کەسیانم ماچ نەکردووە. پێغەمبەری صلی الله علیه وسلم سەیری کرد و فەرمووی: ڕەحم بەبێ ڕەحم ناکرێ. عایشە ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ دەفەرمێ: چەند کەسێ لە عەرەبی دەشتێکی هاتن بۆ خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم وتیان: ئایا ئێوە مناڵی خۆتان ماچەکەن؟ حەزرەت صلی الله علیه وسلم فەرمووی: ماچیانەکەین. گوتیان: بەڵام بخوا ئێمە مناڵ ماچ ناکەین. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی: ئێوە خوا ڕەحم و بەزەیی لە دڵتان داڕنیوە، ئیتر من ئەتوانم چیتان لێ بکەم. جەریری کوڕی عەبدوڵڵاه ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ فەرمووی: پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی: کەسی ڕەحم بە کەسێ نەکا خودایش ڕەحم بەو ناکا. ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ فەرمووی: پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی: ئەگەر بوون بە پێشنوێژ و پێشنوێژیتان بۆ مردوم دەکرد، ئەوە نوێژێکی ڕێک و پێکی کورتی سوکەڵەی پوختیان بۆ بکەن، چونکە نوێژکەرەکان هەیانە بێهێز و لازەبوون، هەیانە دەردەدار و نەخۆشە، هەیانە پیرە، هەیانە ئیش و کاری تری هەیە و پەلەیەتی. بەڵام ئەگەر یەکێکتان بەتەنیا بۆ خۆی نوێژیە کرد، ئەوە چەنی حەز ئەکا با ئەوەندەی درێژی بکاتەوە. عایشە ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ فەرمووی: وا دەبوو پێغەمبەر صلی الله علیه وسلم حەزی لە هەندێشتی سنت هەبوو، حەزیە کرد کە بەردەوام بیانکا و وازیان لێ نەهێنێ، بەڵام وازی لێدەهێنا، چونکە مەترسی ئەوەی هەبوو کە بەرەبەرە موسڵمانانیش چاو لە خۆی بکەن و ئەو سنەتە تەرک نەکەن و لە ئەنجامە فەرز ببێ لەسەریان. دیسان فەرمووی ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ: پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕێگەی نەئەدا کە یەکێ دوو ڕۆژ یان پتر شەو ڕۆژ بە ڕۆژوو بێ و لەو ماوەیە بە هیچ جۆرێ ڕۆژۆکەی نەشکێنێ، کە بەمە ئەڵێن ڕۆژوو دانەدەم یەک. ئەمەش بۆیە ڕێگەی نەدەدان چونکە بەزەیی پیانە هاتەوە. یارانیش وتیان: قوربان، خۆت وا ئەکەیت، ئیتر بۆ لە ئێمەی قەدەغە دەکەی؟ فەرمووی: جا ئێوە وەک منوان؟ من جیام لە ئێوە، من خوددا فرسەت مەدا و بە شەو نان و ئاوم ئەداتێ. ئەبوو قەتادە ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ فەرمووی: پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی: ڕێدەکەوێ کە دەست دەکەم بە نوێژ، دەمەوێت درێژی بکەمەوە، بەڵام لە ناو نوێژەکەیە کە دەنگی گریانی مناڵێ دەبیستم کە دایکەکەی لە پشت منەوە بە جەماعەت نوێژەکە، ئیتر نوێژێکی ڕێکوپێکی سوکەڵەی پوخت دەکەم و درێژی ناکەمەوە، مەبادا دایکیە و مناڵە سەغڵەت بکەم. جونەیدی کوڕی عەبدوڵڵاه ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ لە پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم دەفەرمێ: هەر کەس نوێژی بەیانی بکا، ئەوە لە پەناو ئامانی خودادایە، کەواتە نەکەن ئازاری ئەو کەسە بکەن کەوا لە پەنای خوادا، دەنا خوا داوای مافی ئەوتان لێ دەکا. ئەو کەسەشی خوددا داوای مافی ئاوای لێ بکا لە چنگی قوتاری نابێ و دەیگرێ، سەرنجام لە ناو ئاگری دۆزەخا لەسەر ڕوو دەیگەوزێنێ. ابن عمر ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ لە حەزرەتەوە صلی الله علیه وسلم دەفەرمێ: موسڵمان برای موسڵمانە، نابێ زۆر و ستەمی لێ بکە، یا بیداد بەدەست دوژمن و ناحەزی خۆیەوە. هەر کەسێ مشوری کاری برایەکی ئاینی خۆی بخوا و بچێ بەدەنگیەوە، خودایش مشوری کاری ئەو دەخوات و دەچێ بەدەنگیەوە. هەر کەسێ موسڵمانێ لە تنگانەیە ڕزگار بکە، خوداش ئەو لە تنگانەیەک لە تنگانەکانی ڕۆژی ژینەوە واتە ڕۆژی قیامەت ڕزگار دەکا. و هەر کەسێ موسڵمانێ پشتە بکاتەوە و بەجل و بەرگ لەشی بپۆشێ، خودایش ڕۆژی قیامەت ئەو پۆشتە و پەرداخ دەکاتەوە. یا بۆ ڕازیبوونی خوددا نەنگ و نهێنی ئەو بپۆشێ، خودایش لە تۆڵەی باشی ئەوەدا لە قیامەتدا نەنگ و نهێنی ئەو دەپۆشێ. ئەبوو هورەیرە لە حەزرەتەوە صلی الله علیه وسلم دەفەرمێ: موسڵمان برای موسڵمانە، نابێ گزی و ناپاکی لەگەڵ بکە، نابێ پشتی لە زەوی بدا و لە کاتی لێ قەومانە پشتی تێبکە، نابێ درۆزن بێ لەگەڵیا. هەموو شتێکی موسڵمان بە موسڵمانێکی تر حرامە و ناڕەوایە، ناموس و سەر و ماڵی. بزانن تەقوا و ترسی خوددا ئالێرەدایە وا لە ناو دڵە، بەسە بۆ خراپی موسڵمان کە بە چاوی سووکی تەماشای برای موسڵمانی خۆی بکە. دیسان ئەو دەفەرمێ حەزرەت صلی الله علیه وسلم فەرمووی:
حەسوودی و بەخیلی بە یەکتری مەبەن و کۆستە کۆستە لە یەکتری مەکەن و کینە و دەغەز لە یەکتری مەکێشن و پشت لە یەکتری مەکەن و لە یەکتری لوتەلا مەبن و کڕیار یان فرۆشیار لە یەکتری هەڵمەگێڕنەوە وەک برا بەندەی خوددا بن. مسلمان برای مسلمانە، نابێ زۆر و ناحەقی لێ بکە، نابێ بە چاوی سووک تەماشای بکە، نابێ پشتی لە زەوی بدا و دەستەشکێنی بکە. حەزرەت صلی الله علیه وسلم 3 جار دەستی نایە سەر دڵی و فەرمووی تەقوا و ترسی خوا وا لێرەدا لە ناو دڵدا، بەسە بۆ خراپی مسلمان کە بە چاوی سووک تەماشای برای مسلمانی خۆی بکە. هەموو شتێکی مسلمان بە مسلمانێکی تر حرامە، خوێنی، سامان و ماڵی، شەرەف و ئابڕوو ناموسی. کە دڵ بە تیشکی تەقوا ئاودرا، بەندە ڕووی دەبێ بە شەوقی چرا، ئەندامی یەک یەک پلوسکی نورن، لە تەڵخی و لێڵی دەرونی دوورن. ئەنەس ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ فەرمووی، حەزرەت صلی الله علیه وسلم فەرمووی یاریدەی برای خۆت بدە، لەسەر حەق بێ یا لەسەر ناحەق بێ. پیاوێکیش وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەگەر لەسەر حەق بێ ئەوا جێگەی خۆیەتی یارمەتی ئەدەم، وەلێ پێم بفەرموو ئەگەر لەسەر ناحەق بوو چۆنی یارمەتی بدەم؟ فەرمووی مەهێڵە ئەو ناحەقیە بکە، ئەوە باشترین یارمەتیە بۆی. ئەم جۆرە فەرمایشتە بە شێوە فەرمانە بە یارمەتی ناحەقی کەر، بەڵام وەکی تر و لە ڕاستیە فەرمانە بە یارمەتی ناحەقی لێکراو، لە ضمنی ئەوەشدا لازمی معنای یارمەتی دانیش بۆ ناحەقی کەر دەگەێنێت. ئەم وتەی کۆتایی وتەی وەرگێڕا. ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ لە حەزرەتەوە صلی الله علیه وسلم دەفەرمێ مافی مسلمان لەسەر مسلمان پێنجن: وەڵام دانەوەی سڵاو، سەرلێدانی نەخۆش، شوێن کەوتنی تەرم واتە جەنازە، چوون بۆ سەر داوەت و بانگێشتن، نیزاکردن بۆ پژمی و. لە گێڕانەوەیکی موسلیمە دەفەرمێ بە یاسای شەرع مسلمان 6 مافی تایبەتی لەسەر مسلمان هەیە. یەکەم کاتێ تووشی دەبێ سڵاو و ڕۆژباشی لێ بکە. دووهەم ئەگەر خوڵکی کرد بۆ سەر شایی و شتیوە با بچێ بۆ سەر بانگێشتەکەی. سێهەم کاتێ داوای ئامۆژگاری لێ کردید ئامۆژگاری باشی بکە و بە شێوەیەکی گشتی هەرچیت پێخۆشە بۆ خۆت بۆ ئەویش ئەوەت پێخۆش بێ. چوارەم کاتێ دەپژمێ ئەگەر سوپاسی خوای کرد لە دوای پژمەکە و گوتی الحەمدولله واتە سوپاس بۆ خوا، تۆش نیزای بۆ بکە و پێ بڵێ یەرحەموک الله، خوا ڕەحمت پێ بکە. پێنجەم ئەگەر نەخۆش کەوت سەری لێ بدە و لە کاتی ناساغیە هەواڵپرسی لێ بکە. شەشەم کاتێ دەمرێ شوێن تەرمەکەی بکەوە و ئەگەر لەگەڵیا تا سەر گۆڕستانەکە بچیت باشتر و چاکترە. ئەبوو عیمارە بەڕائی کوڕی عازب ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ فەرمووی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمانی پێکردین بە 7 شت، وەجڵەوگیری لێ کردین لە 7 شت. فەرمانی پێکردین بە سەردانی نەخۆش و دواکەوتنی تەرم و نیزا بۆ پژمی و بەجیهێنانی سوێند و یاریدەی ستەمبار و چوون بۆ سەر داوەت و پەخشکردنەوەی سڵاو. جڵەوگیریشی لێ کردین لەم 7 ئەنگوستیلەی زێڕ و لە شت خواردنەوە بە حاجەتی زی و لە نەرمەزینی سووری بەرگ ئاوریشمن، لە کاڵا و مشکی و هەوری پۆشینی تێکەڵ لە ئاوریش مشتی تر، لە ئیستەبرەق و دیباج. لە گێڕانەوەیەکە فەرمانی پێکردین بە بانگەواز هەڵدان بۆشتی ون بوو، لەم لاولا جار هەڵدا کێشتی ون بووە با لە من بپرسێ. باسی پۆشینی نەنگ و شەرمگە و عەورەتی مسلمان و نەهیکردن لە هەڵماڵینی نەنگ و نهێنی مسلمان مەگەر لە بەرناچاری. خۆی گەورە فەرمێت إن الذين يحبون أن تشيع الفاحشة في الذين آمنوا لهم عذاب أليم في الدنيا والآخرة. سورة النور آية 19. وتأواني حەزەکەن نەنگی مسلمانان دەرکەوێ و باسی ناموسی خەڵک بە خراپە دەکەن و بەناحەق ئابڕوویانە بن. ئەم جۆرە نامردانە لە هەردوو جیهانە خۆی گەورە سزای سەختی پڕ ئێش و ئازاری بۆ بڕیونەتەوە. ئەبوو هورەیرە خۆی لە ڕازی بێ لە حەزرەتەوە صلی الله علیه وسلم دەفەرمێ هەر کەسێ عیب و نەنگی یەکێ لە بەندەکانی خوددا بپۆشێ یا جەستە و لەشی بە پۆشاکێ بپۆشێ، ئەوە خوددا ئەو کەسە لە هەردوو جیهانە بە بەرگی ڕەحمەتی خۆی دادەپۆشێ. دیسان ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ فەرمووی ژنەوتم لە زاری پیرۆزی حەزرەت صلی الله علیه وسلم خۆی دەیفەرموو ئومەتم هەمویان بەرعەف و لێبوردنی خوددا دەکەون مەگەر ئەوانەیان کە سڕی خۆیان هەڵدەماڵن
وەک ئەوە کابرایە لە شەوە کارێکی ناشرینەکە وەخوا بۆیە پۆشێ کەچی بۆ بەیانیەکێ تاوانی خۆی ئاشکراکە و ئەیگەڕێتەوە دەڵێ هەیفی سار من دوێنێ شەو ئیشێکی واو وام کرد. تەماشاکەن ئەو کابرایە خوددا بە شەو پەردەی بۆ دەکا و بە پەردەی میهری خۆی نەنکی دەپۆشێ کەچی ئەو ئەوەندە بێ باک و بێ ئاگایە بە ڕۆژ ئەچێ پەردەی خوددا لەسەر نەنگ و عیبی خۆی هەڵداتەوە. دیسان فەرمووی حەزرە صلی الله علیه وسلم فەرمووی ئەگەر کەنیزەک زینای کرد و ئیسپات بوو بە خاوەنەکەی داری حەدی لێ بدا و ئیتر سەرکۆنەی نەکاو هەموو کاتێ نەیاتەوە بە چاویە جا ئەگەر دیسان زینای کردەوە با دووبارە داری حەدی لێ بداتەوە و ئیتر سەرکۆنەی نەکا بەڵام ئەگەر بۆ جاری سێهەم زینای کردەوە ئیتر ئەگەر فرۆشتوێتی بە پەتێکی مو بابی فرۆشێ کەنیزەک واتە ئەمەتە. ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی کابرایەکیان هێنا بۆ لای پێغەمبەر صلی الله علیه وسلم کابرا مەست بوو خوارد بوویەوە فەرمووی ئادەی لێیدەن ئیتر ئێمەش دەستمان کرد بە لێدانی هەمان بوو بە دەستی لێدا هەمان بوو بە سۆڵەکەی هەمان بوو بە جلەکەی کە کابرا ڕۆیی هەندێک کەس وتیان خوا ڕووزەرد و شەرمەسارە بکە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی وا مەڵێن مەبن بە کۆمەکی شەیطان لەسەری. بوخاری ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەم فەرمودەی گێڕاوەتەوە بیکە بە پیشە دوعای خێرکردن لە بۆ موسڵمان مەخسووس پاش مردن. باسی گەورەی جێبەجێکردنی کار و ئیشی موسڵمانان خۆی گەورە ئەفەرمێ وفعلوا الخير لعلكم تفلحون سورەتی ئەلحەج ئایەتی 77 واتە چاکە و خێر بکەن ئومێدە سەرفراز و سەرکەوتوو بن. ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لە پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم دەفەرمێ هەر کەسێ موسڵمانێ لە مەینەتێ لە مەینەتەکانی جیهان ڕزگار بکە خوددا لە پاداشتیەوەیە مەینەتێ لە مەینەتیەکانی ڕۆژی قیامەتی بۆ چارەکا و ڕزگاریەکا لێی و هەر کەسێ موسڵمانێ لە تەنگانێ قوتار بکە یا دەستگیرۆیی هەژار و نەدارێ بکە خوا لە دنیا و لە قیامەتا دەستگیرۆیی دەکا لە تەنگانە قوتاریەکە و هەر کەسێ عیب و نەنگی موسڵمانێ بپۆشێ یا جەستە و لەشی بە پۆشاکێدا پۆشێ ئەو خوددا ئەو کەسە لە هەردوو جیهانە بە بەرگی ڕەحمەتی خۆیدا دەپۆشێ و خوددا لە پشتی ئەو بەندەیە کە پشتی برای ئاینی خۆی دەگرێ. هەر کەسێ ڕێگەی زانست بگرێ و وێڵی دوای ڕێگەی زانست و زانین بێ خوددا ڕێگەی بەهەشتی بۆ خۆشەکە و هەر کۆمەڵێ لە ماڵەکانی خوددادا کۆ ببنەوە و نامەی خوددا بخوێن و لەناو خۆیانە دەوری قورئانی پیرۆز بکەنەوە و واتە و مانای لێک بدەنەوە ئەو بێگومان کەوا پەری مێهر و دڵنیایی بەسەریانەدا دەبارێ و ڕەحمەت و میهرەبانی دائم دەپۆشێ و فریشتە دەوریان لێ دەدەن و خودایش لە بارگای خۆی لەلای مەلەئی ئەعلا لەناو ئەنجومەنی هەرە باڵادا باسی چاکی و چاکەکەیان دەکا و هەر کەسێ کار و کردەوەی خۆی دوای بخا بنچینە و ڕەسەنی پێشی ناخا. باسی تکاکردن من يشفع شفاعة حسنة يكن له نصيب منها سورة النساء آية 85. هەر کەسێ بە پێی شەرع تکا لە کەسێ بکا و کارێکی ڕەوایی موسڵمانێکی پێڕایی بکە ئەو خوددا پێی خۆشە و لە باتیەوە تۆڵەی چاکی بۆ دەکاتەوە. ئەبوو موسای ئەشعەری ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی جاران کە پێغەمبەر صلی الله علیه وسلم نیازمەندێ دەهاتە خزمەتی بۆ کارێکی خۆی ڕووی دەکردە دانیشتوانی خزمەتی و دەیفەرموو تکای باش بکەن بۆ داماوان و نیازمەندان تا کرێ و پاداشتی باشی لەسەر وەربگرن. هەرچیش نیازی خودای گەورەی لەسەر بێ ئەوە خوددا لەسەر زمانی پێغەمبەری بەیانی دەکا صلی الله علیه وسلم. ئیبن عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لە شانی چیرۆکی جیابوونەوەی بەریرە لە مێردەکەیە فەرمووی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە بەریرەی فەرموو بۆ ناگەڕێیتەوە بۆ لای مێردەکەت. بەریرەش گوتی ئەمە فەرمانە و پێمەکەی یان تکایە و لێمەکەی. فەرمووی ئەوە تکایە و دەیکەم. گوتی دەکارم پێی نەماوە و نامەوێت. باسی ناوبژیکردن و نێوان ڕێخستن خوای گەورە دەفەرمێت أعوذ بالله من الشيطان الرجيم لا خير في كثير من نجواهم إلا من أمر بصدقة أو معروف أو إصلاح بين الناس سورة النساء آية 104. هروها دفرميت والصلح خير سورة النساء آية 139. هروها دفرمي فاتقوا الله وأصلحوا ذات بينكم
سورەتی ئەلئەنفال ئایەتی 1. هەروەها دەفەرمێ إنما المؤمنون إخوة فأصلحوا بين أخويكم. سورەتی ئەلحوجرات ئایەتی 10. مەبەست لە ئایەتە پیرۆزەکان ئەو سرتە سرت و چپەچپەی ئەو خەڵکە دەیکەن زۆربەی بێسوود و بێهودەیە و قسەی ڕووتی بۆشی بەتاڵە. قسەی باش و گوتاری ڕەوا ئەوەیە باسی خێر و چاکەکردن بکا و ڕێگەی چاکە نیشانی مەردوم بدا و نێوانی خەڵک ڕێک بخا و مایەی خۆشی خەڵک و ڕەزای خودا بێ. موسڵمان ئەو موسڵمانەیە لە خوا بترسێ و لەبەر ڕەزای ئەو بتوانێ دوو کەس ڕێک بخا، دوو موسڵمان ئاش بکاتەوە، چونکە موسڵمان برای موسڵمانە، براش ئەگەر برا بێ خراپەی بۆ برای خۆی ناوێ. لە باسی زۆری ڕێگەی خێر و چاکەدا ڕابرد. فرمودەی دووهەم و شەشەم. بڕوانە بەرکی 6 لاپەڕە 122. ئوم کەلثومی کچی عەقەبە ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ فەرمووی ژنەوتم لە حەزرەت خۆی صلی الله عليه وسلم دەی فەرموو بەو کەسە ناگوترێ درۆزن کە میانەی خەڵک ڕێک دەخا و قسەی باش لە نێوانیانە دێنێ و دەبا، با ئەو قسەیەش کە دەیکا لەو بەینەیە خۆی دروستی بکا. لە گێڕانەوەیەکی موسلیمدا ئوم کەلثوم فەرمووی گوێم لە پێغەمبەر صلی الله عليه وسلم نەبووە کە ڕێگەی دەمەتەقێ و باس و خواسی ئەو خەڵکە بدا مەگەر بۆ یەکێ لەم سێشتە، بۆ جەنگ و بۆ ناوبژی و ئاشتکردنەوەی مردوم لە ناو خۆیانە و بۆ قسەی خۆشی ژن و مێرد کە بۆ ڕابواردن و دەمەتەقێ دەیکەن لە نێوانی هەردووکیانە. عایشە ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێت فەرمووی حەزرەت صلی الله عليه وسلم گوێی لە قیڕەقیڕێ بوو لە پشت دەرگاکەوە هاو داواکان کردبوویان بە هەرا و زەنا. قەرزارەکە داوای لە خاوەن قەرزەکە دەکرد کە دڵی بە حاڵی بسووتێ و هەنێ لە قەرزەکەی سەری بۆ دابشکێنێ، ئەویش دەیگوت بە خودا نایکەم. حەزرەتیش صلی الله عليه وسلم دەرچوو بۆ لایەن و فەرمووی ئەوە کێ بە خودا سوێنە خوا دەیکا بە بیان و بۆ ئەوەی کە چاکە نەکا. خاوەن قەرزەکەش گوتی ئەوە منم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. کەواتە هاوڕێکەم چۆن حەزەکە باوا بێ و چەندەم لە قەرزەکەم دەداتەوە کەیفی خۆیەتی. سەهلی کوڕی سەعد ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ فەرمووی ڕۆژێ پێغەمبەر صلی الله عليه وسلم چوو بۆ هۆزی بەنی عەمری کوڕی عەوف بۆ ناوبژی هەتا ئاشتیان بکاتەوە، چونکی ژنەوتە بووی کە شەڕیان بووە. چەند کەسێکی تریش لە خزمەتیا چوون، جا لەوێ گلی خواردەوە تا نوێژ بوو. جا بیلال ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ کە بانگدەری حەزرەت بوو صلی الله عليه وسلم هات بۆ لای ئەبوو بەکر و پێی فەرموو ئەوە تا پێغەمبەر صلی الله عليه وسلم گل دراوەتەوە و نوێژیش بووە، ئەگەر قامەت بکەم بەرنیۆژیەکە دەکەی بۆ خەڵکەکە؟ فەرمووی بەڵێ دەیکەم ئەگەر ئارەزوت هەبێ. جا بیلال قامەتی کرد و ئەبوو بەکر پێشکەوت و الله ئەکبەری نوێژ دابەستنی کرد و خەڵکەکەی تریش لە پشتیەوە بە گوتنی الله ئەکبەر نوێژیان دابەست. جا پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتەوە، بەڵام هێشتا نوێژەکەیان نەکرد بوو. جا پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکەیەکە دڕی بە ڕیزەکاندا تا خۆی گەیاندە ڕیزی یەکەم و لەوێ وەستا. ئیتر خەڵکەکە دەستیان کرد بە چەپڵە لێدان، ئەبوو بەکریش عادەتی نەبوو لە ناو نوێژدا لا بکاتەوە، بەڵام کەدی خەڵکەکە چەپڵەیەکی زۆر لێدەدەن ئەویش ئاوڕیدایەوە و پێغەمبەری دی صلی الله عليه وسلم. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیشارەتی بۆ کرد کە لە شوێنی خۆت بمێنەرەوە و نوێژەکەمان بۆ تەواو بکە، بەڵام ئەبوو بەکر هەرتوو دەستی خۆی بەرز کردەوە و سوپاسی خوای کرد لەسەر ئەم دەستی خێرەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەو فەرمانە لەوینا. اینجا پاش و پاش گەڕایەوە دواوە هەتا ڕێک چووە ناو ڕیزەکە و لەوێ وەستا. پێغەمبەریش صلی الله عليه وسلم پێشکەوت و بەرنوێژیەکەی کرد بۆ خەڵکەکە. کە لە نوێژەکە بووەوە ڕووی کردە خەڵکەکە و فەرمووی ئەوە بۆ ئەو هەموو چەپڵەیەتان لێدا، هەر کەسێ لە ناو نوێژە شتێکی لێ ڕوودا با بڵێ سوبحان الله، چونکە کە سوبحان اللهی کرد ئیتر تێدەگەن لە مەسەلەکە، وەلێ چەپڵە لێدان لە ناو نوێژە بۆ ژنانە. فەرمووشی ئەی ئەبوو بەکر ئەوە بۆ فەرمانم پێکردیت نەمایتەوە لە شوێنی خۆت و نوێژەکەت تەواو نەکرد بۆ مەردوومەکە. ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی بۆ من نەهاتووە کە پێش تۆ بکەوم و هەتا تۆ حازر بی من ڕاددەی ئەوەم نییە بەرنوێژی بۆ مەردووم بکەم. باسی بەهرەی لازەبوونان و هەژاران و بێنەوا و بێنمودانی موسڵمانان.
خوای گەورە دەفەرمێ واصبر نفسك مع الذين يدعون ربهم بالغداة والعشي يريدون وجهه ولا تعد عيناك عنهم سورة الكهف آية 28 وتأي پیغمبری خوا صلى الله عليه وسلم خو بگرە بە هاوڕایی هەژارە خواناسەکانەوە و خۆت بەند بکە بەوانەوە ئەوانە بەیانی و ئێوارە عیبادەت و بەندەی ساغ بۆ خودای خۆیانەکەن تەنیا بۆ ڕزای خوددا نەک بۆ سوودی دنیای خۆیان نەکەی لێوان بێزار ببی و چاو ببڕیتە هاوڕێتی کەسانی تر حارسەی کوڕی وەهەب ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی بیستم لە حەزرەت خۆی صلی الله عليه وسلم دەیفەرموو ئەدی با پێتان بێژم کە کێ بەهەشتیە ئەو مرۆڤ لازەبوون و بێهێز و بێپەنایانەی کە لەبەر بێنەوایی و بێدەرەتانی خەڵک بە چاوی سووک و بە بێقەدر تەماشایانەکەن ئەوانە هەمویان بەهەشتین ئەوانە ئەگەرچی وەک گوتراوان و حاڵیان هەژارە بەڵام لای خوا ئەوەندە بە قەدر و بەڕێز و خاوەن ناز و نازدارن داوای هەرچی لە خوا بکەن خوددا دڵیان ناشکێنێ تەنانەت ئەگەر پێشەکی سوێن لەسەر شتێ بخۆن و وڕکی شتێ لە خوا بگرن سوێندەکەیان ناخا و کارەکەیان بۆ دەکا دەیبا پێشتان بڵێم کە کێ دۆزەخیە و نیشانەی پیاوی دۆزەخی چییە بزانن هەموو چارە قورسێکی موقنی مۆنی چروکی پولەکی خێرنەکەریفی زاوی دەعیەدار دۆزەخیە سەهل ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی پیاوێکی دەوڵەمەند لە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕەت بوو فەرمووی ئەم پیاوە چۆنە بەلاتانەوە وتیان ئەمە پیاوێکی خانەدانە بەخوا ئەمە شایستەی ئەوەیە ئەگەر داوای ژن بکا ژنی پێ بدرێ ئەگەر تکایەک بکا تکای بگیرێ ئەگەر قسەیە بکا گوێ بۆ قسەکەی شل بکرێ پێغەمبەریش صلی الله عليه وسلم بێدەنگ بوو تا پیاوێکی هەژار لە موسڵمانان لەوێ وەڕەت بوو فەرمووی ئەدی ئەم پیاوە چۆنە وتیانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمە پیاوێکە لە هەژارانی موسڵمانانە ئەمە حەقی وایە کە ژنی پێ نەدرێ تکای نەگیرێ گوێ لە قسەی نەگیرێ پێغەمبەریش صلی الله عليه وسلم فەرمووی دەسا ئەمەیان باشترە لە پڕ زەوی لە وێنەی ئەوی تریان قەدر و ڕێز و چاکی لە لای خودای گەورە بە دڵی پاکە بە ماڵی زۆر نییە ئەبوو سەعید ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی حەزرەت صلی الله عليه وسلم فەرمووی بەهەشت و دۆزەخ بوو بە دەمەقاڵەیان دۆزەخ وتی من جێگەی ملهوڕ و زەبرداران و داعیەدارانم بەهەشتیش وتی من جێگەی لاوازەبوون و بێنەوایانی مردومم خودایش ناوبژی کردن و فەرمووی ئەی بەهەشت تۆ ڕەحمەتی منی هەر کەسێ ئارەزوو بکەم تۆ ئەکەم بە مایەی ڕەحمەتی خۆم بۆی ئەی ئاگر تۆیش سزای منی هەر کەسێ ئارەزوو بکەم بە تۆ سزایەدەم ئەوەی کە لەسەر منە هەر دوولاتان هەر کەسەتان لە ئەهلی خۆی پڕ بکەم ئەبوو هورەیرە لە حەزرەتەوە صلی الله عليه وسلم دەفەرمێ لە ڕۆژی قیامەتە پیاوی قەڵەوی زلزل دێنن بەڵام لە لای خوددا سەنگی گرانی باڵی مێشولەیەکیان نییە واتە قەدر و ڕێز لە لای خوا بە تاعەت و بێوەیی و خێر و خێراتە نەک بە گەدە و گیپاڵ هەروەها ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی ژنێکی ڕەش یان لاوێ مزگەوتی ئەماڵی کە دەمرێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاگای لێ نابێت تا ڕۆژی هەواڵیە پرسێ دەڵێن مردووە دەفەرمێ ئەی بۆ هەواڵتان بە من نەدا گوتی وەک بڵێ کاری ئەو مردوویان بە سووک گرتبێ وابوو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی گۆڕەکەیم پێنیشان بدەن جا کە گۆڕەکەیان پێنیشاندا چوو نوێژی لەسەر کرد اینجا فەرمووی صلی الله عليه وسلم ئەم گۆڕانە سیخ نەئەخن لە تاریکی لەبەر تاریکی زۆر خاوەنەکانیان وەک لە تاریکستان دابن وایە خودای بەتەوانا و شکۆمەند بە مەرحەمەتی خۆی بەهۆی ئەم نوێژەوە کە من کردم لە سەریان بۆیان ڕۆشن و ڕووناک دەکاتەوە دیسان فەرمووی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی زۆر کەسی شڕۆڵەی پڕپوتی قژ ئاڵۆسکاوی لەش و بەرگ خۆڵاوی و تۆزاوی کە لەبەر بێنمودی لەم دەرگا و دەرگا دەستی پێوە دەنێن زۆر کەس هەیە لەم حاڵە و لەم ڕەنگە لەناو خەڵکا وا بێنمود و بێبایەخە
بەڵام لەلای خوا ئەوەندە ناسک و نازدار و بەقەدر و بەڕێزە داوای هەرچی بکات دەست نانێ بەڕوویەوە و داوای جێبەجێ دەکا. ئوسامە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی لەبەر دەرگای بەهەشتا ڕاوەستام ڕوانیم زۆربەی ئەوانەی لە پێشا دەچنە ناو بەهەشتەوە هەژار و بێنەواکانن. دەوڵەمەند و داراکان هێشتا هەرگلەوە درابوون و چاوە چاویان بوو کە ڕێگە بدرێن بچنە ژوورەوە. وەلێ دۆزەخیەکان فەرمان درابوو کە بیان بن بۆ دۆزەخ و لەبەر دەرگای دۆزەخا ڕاوەستام سەرنجمدا زۆربەی ئەوانەی کە دەچوونە ناو دۆزەخەوە ژنان بوون. ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ فەرمووی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەم سێ کەسە نەبێ کەسی تر لە بێشکەیە قسەی نەکردووە. یەکەم عیسای کوڕی مەریەم، دووهەم هاوڕێکەی جورەیج، پیاوێ ئەبێ لە نەوەی بەنی ئیسرائیل ناوی جورەیجە بێ، سۆفیلکە ئەبێت، خەڵوەخانەیە بۆ خۆی دروسەکە و لە ناویە خواناسیەکە، جارێ نوێژەکە لەو کاتەیە دایکی دێ بۆ لای و بانگیەکە ئەی جورەیج، ئەویش لە دڵی خۆیان فەرمێت خودایە نازانم وەڵامی دایکم بدەمەوە یا نوێژەکەم تەواو بکەم. لە پاشا وا بە باشەزانێ کە نوێژەکەی تەواو بکە و وەڵامی دایکی نەداتەوە. دایکیش یەگەڕێتەوە بۆ سبەینێک کە دێتەوە بۆ لای دیسان جورەیج خەریکی نوێژکردنە بێ. بانگیەکە و ئەڵێ ئەی جورەیج. جورەیجیش دەفەرمێ خودایە نازانم وەڵامی دایکم بەمەوە یان نوێژەکەم تەواو بکەم. لە پاشا وا بە باشەزانێ نوێژەکەی تەواو بکە. دایکیش یەڵێ خودایە نەیمرێنی تا ڕووی داوێن پیسانی پێنیشانە دەی. لەو لای شەوەنەوەی ئیسرائیل لە ناو خۆیانە باسی خواناسی جورەیجەکەن کە چۆن بۆ خوا لێبڕاوە. ژنێکی سۆزانی ئەبێت بۆ جوانی بێوێنە ئەبێ. ئەڵێ ئەگەر حەزەکەن منەچم لە خشتەیە بەم و تووشی فەرتەنەیەکەم. جا ژنەکە ئەچێ بۆ لای گەلێ خەریکیە بێ و دێ بەلایەوە کە ئەو ئیشەی لەگەڵدا بکە. بەڵام جورەیج مل نادا و ئاوڕی لێ ناداتەوە. جا ژنەکە ئەچێ بۆ لای شوانێ کە لە شەوە لە خەڵوەخانەکەی جورەیجا دەحەوایەوە. ئەو شوانە دەنێ لە خۆی و سکی پڕە بێ و کوڕیشیە بێ. ئەڵێ ئەم مناڵە لە جورەیجا. ئەوانی شەچن بۆ گیانی تێر و پڕفەلاقەیەکەن و ئەیدەنە بەرگوێن. ئەویشە فەرمێ ئەوە چیتانە بۆ لە منەکەن؟ گوناهم چییە؟ ئەڵێن چونکە ئیشی بێشەرعیت لەگەڵ ئەم ئافرەتە خراپەیە کردووە و ئەوەتانێ لە تۆ ئەم زۆڵەی بووە. دەفەرمێ کوا مناڵەکە لەکوێیە؟ ئەوانی شەیهێنن بۆی. دەفەرمێ تۆزێ پشوم بدەن با نوێژێ بکەم. جا دەستنوێژەگرێ و نوێژەکە. کە نوێژەکە تەواوەکە دەڕوا بۆ لای کوڕەکە و دەژنێ بە سکیا و دەفەرمێ ئەی کۆرپەی ساوە کێ باوکتە؟ کوڕەکەش واتە مناڵە بچووکەکە دێتە زمان و دەڵێ باوکی من فیسارە شوانە. جا ئەو کاتە خەڵکەکە لە ڕاستی ڕووداوەکە تێدەگەن و داوای لێبوردن لە جورەیجەکەن و پەلاماریەدەن و دەست دەکەن بە ماچکردنی و خۆیانی تێهەڵەسوون بۆ مفەڕەک و دەڵێن خەڵوەخانەکەت لە زێر بۆ دروست دەکەینەوە. دەفەرمێ نەخێر بەڵام لە قوڕ وەک جارانی خۆی بۆم دروست بکەنەوە. سێهەم جارێ ژنێ مەمکیەدا بە کۆرپەکەی کە لەنەوەی ئیسرائیل بوو. لەو کاتەیە سوارێکی قۆزی بەناوبانگ بەلایە ڕادەبوێرێ بە سواری وڵاخێکی کەشخە. پایە و نیشانێکی زۆری پێوە دەبێ. ژنەکاڵێ خودایە ئەم کوڕەی منیش بکەی بە سوارچاکێکی ئاوا قۆز و بەناوبانگ. جا کوڕەکەی مەمکەکەی بەردا و ڕوویە کاتە سوارەکە و تەماشایەکیەکە وەڵێ خودایە وەک ئەوم لێ نەکەی. ئینجا دیسان مەمکەکەی ئەگرێتەوە و دەست ئەکاتەوە بە مژینی. ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ دەفەرمێ وا لە بەرچاوم کە چۆنی پێغەمبەر صلی الله علیه وسلم پەنجەی دۆشاو مژەی خۆی دەمژی و لاسایی حاڵی مەمەک خواردنی مناڵەکەی دەکردەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی لە پاشا کەنیزەکێکیان هێنا بوویانە گیر و گاز و لێیانەدا و دەیان گوت بێڕەوشتی و دزیت کردووە. ئەویش دەیگوت حەسبی الله ونعم الوەکیل. من هەر خودام هەیە کە کەسم بێ و بەسم بێ. بەڕاستی خوا پشتیوانی چاکە. جا دایکی مناڵەکە ئەڵێ خودایە ئەم کوڕەی من وەک ئەم کچە بەم دەردەی نەبەی. دیسان کوڕەکەی مەمکەکەی دایکی بەردا و تەماشای کچەکەی کرد و وتی خودایە وەک ئەم کچەم لێ بکە. جا لێرانەدا
مناڵەکە و دایکی کەوتنە گفتوگۆ و ڕاز و گلەیی. دایکی وتی ئەم پیاوە شێوە جوانە ڕەت بوو. من گوتم خودایە کوڕەکەم پیاوێکی وەک ئەمەی لێ دەرچێ، کەچی تەوتت خودایە نەمکەی بە پیاوێکی ئاوا. لە پاشان ئەم کەنیزەکەیان بەلێدان و تێ هەڵدان هێنا و پێی ئەڵێن بێڕەوشتی و دزیت کردووە. منیش وتم خوایە کوڕەکەم وەک ئەمەی لێنەیە، کەچی تۆوتت خوایە وەک ئەمەم لێ بکەی. ئەمە لەبەر چی؟ مناڵەکە وتی چونکە سوارەکە زۆردارێکە لە زەبرداران، لەبەرەوتم خوایە نەمکەی بە پیاوێکی ئاواستم کار. بەڵام کەنیزەکەکەی کە پێڵێن دزی و خراپەی کردووە، بێتاوانە، پاک و بێگردە و ستەمبارە، نەدزی کردووە نەخراپە، لەبەرەوە گوتم خودایە وەک ئەم ستەمبارەم لێ بکەی. باسی بەناسکی ڕەفتارکردن لەگەڵ هەموو لازەبوونێکە وەک هەتیوان و کچ و بێنەوایان و دڵشکا و پیر و بێوەژن و ئەمانە. خۆی گەورە دەفەرمێت وەخفض جەناحەکە للمؤمنین، سوورەتی ئەلحیجر ئایەتی 88. هەروەها دەفەرمێ وەصبر نەفسەکە، ئەتا کۆتایی ئایەتەکە. هەروەها دەفەرمێ فأما اليتيم فلا تقهر وأما السائل فلا تنهر، سوورەتی ئەضحا ئایەتی دا. واتە زەبر و زۆر و ناحەقی لە هەتی و مەکە و گەدا و دەر و زەکەر ڕوشکێن مەکە. هەروەها دەفەرمێ أرأيت الذي يكذب بالدين فذلك الذي يدع اليتيم ولا يحض على طعام المسكين، سوورەتی ئەلماعون ئایەتی 1-3. واتە دەزانی شێ باوەڕی بە خوددا نیە و دین و ئاین بە درۆ دەزانێ، ئەو جۆرە کەسانەی کە مافی هەتی و زەوتەکەن و بە توندوتیژی و بێڕەحمی ڕەفتاریان لەگەڵ دەکەن و لە هەموو کاتا نەخۆیان نان بدەن و نەخەڵکی تریش هان ئەدەن لەسەر نان بدەی و یاریدەی هەژاران. سعدی کوڕی ئەبوی وەقاس ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ فەرمووی 6 کەس بووین لە خزمەت پێغەمبەرە بووین صلی الله عليه وسلم. من و ئیبن مەسعود و پیاوێکی هوزەیلی و بیلال و 2 پیاوی تر بووین کە نامەوێن ناویان بێنم. هاوبەش پەیداکەرەکان بە پێغەمبەریان وت صلی الله عليه وسلم ئێمە پێشنیارێکمان هەیە ئەم هەژارانە دەربکە تا ئێمەیش هامەشۆت بکەین، با سامیان لێمان نەشکێ و زات نەکەن بەسەرمانە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لەم لایەنەوە ئەوەی خوا لە چارەی نووسیب و هات بە دڵیا و دڵی چاکەرەی کرد. جا خوای گەورە ئەم ئایەتی ناردە خوارەوە ولا تطرد الذين يدعون ربهم بالغداة والعشي يريدون وجهه، سوورەتی ئەلئەنعام ئایەتی 52. ئەی خۆشەویست تۆ پێغەمبەری خودای، نەک پیاوی دنیایی و سیاسی، کەواتە نەکەی دڵی ئەو هەژارانە بشکێنی و لە مەجلیسی خۆت بە قسەی ئەو بتپەرستانە دەریان بکەی. ئەوانە بە ڕۆژ و بە شەو و هەمیشە سەرگرمی عیبادەت و بەندەیی ساغ و دروستن بۆ ڕزای خوددا. عائیذی کوڕی عەمری ئەلموزەنی ڕزا و ڕەحمەتی خوای لەسەر بێت کە یەکێک بووە لە دەستەی پەیمانی بەیعەت و ڕیضوان، فەرمووی ئەبوو سوفیان لە پێش موسڵمان بوونیە ڕەت ئەبێ بەلای سلمان و سوهەیبی ڕۆمی و بیلال و چەند موسڵمانێکی ترا. ئەڵێن بە خوددا ئەم دوشمنی خوایە هەر مایەوە و بەرشیری قاری خوددا نەکەوت. ئەبوو بەکریش ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ چۆن قسەی وا بەسەرکردە و ئاغای قوڕیش دەڵێن، اینجا ئەچێ بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئەم باس و خواسەی بۆ دەگێڕێتەوە. دەفەرمێ ئەی ئەبوو بەکر ڕەنگە تووڕەت کردبن، ئەگەر ئەوانت تووڕە کردبێ ئەوە بزانە کە خودایشت لە خۆت تووڕە کردووە. ئەبوو بەکری شەشێتەوە بۆ لایەن و دەڵێ ئەی گەلی برایینە، خۆ تووڕە نەبوون لە من، دەڵێن تووڕە نەبووین، خوددا لێت خۆش بێ ئەی برالە. سەهلی کوڕی سەعد ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی من و سەرپەرشت واتە کافیلی هەتی و لە بەهەشتا وەک ئەم 2 پەنجەیە ئاوا لە یەکەوە نزیکین، ئیتر گریمان ئەو هەتیوە هی خۆی بێ و خزم و کەسوکاری بێ یا هی بێگانە بێ جیاواز نییە. ئەوجا بە پەنجەی دۆشاو مژە و هەڵمەقوتە ئیشارەتی کرد کە لە بەهەشتا ئاوا جێگەمان لە یەکەوە نزیکە. ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی
من و سەرپەرشت واتە کافیلی هەتی و لە بەهەشتا وەک ئەم دوو پەنجێ ئاوا بە یەکەوە نزیکین ئیتر گریمان ئەو هەتی وەهی خۆی بێ و خزمی بێ یا بێگانە بێ و هی یەکێکی تر بێ جیاوازی نییە. قسەبەر کە مالیکی کوڕی ئەنەس بوو بە پەنجەی دۆشاومژە و ناوەڕاست ئاماژەی کرد. فەرمووی واتە ئاوا لە بەهەشتا لەگەڵ پێغەمبەرا دەبێ صلی الله عليه وسلم. دیسان فەرمووی حەزرە صلی الله عليه وسلم فەرمووی هەژاری بەڕاستی ئەوە نییە کە دەرگا و دەرگا دەکا و ماڵ و ماڵ دەسوڕێتەوە و خەڵک خەیری پێکەن. لێرە و لەوێ بە پارویە دوو پارو واتە خێری پێکەن یا بە دەنکێ دوو دەنک خورما دەستی پێوانێن. بەڵام هەژاری تەواو کە شایستەی زەکاتە ئەو کەسەیە کە خۆی ئەوەندەی دارایی نییە کە بەشی بکا و کەسیش پێی نازانێت کە حاڵی وایە تا زەکاتی بداتێ و دەستگیرۆی بکە و خۆشی لەبەر قەدرگرتنی خۆی ناچێ سوال لەم و لەو بکە. دیسان فەرمووی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی کەسێ تێبکۆشێ لە پێناوی ژنی بێمێرد و مرۆڤی هەژاردا و ساغ بۆ ڕزای خودای گەورە بەخێویان بکە و خزمەتیان بکە ئەوە بەقەد ئەو کەسە کە لە ڕێگەی خودادا خەبات دەگێڕێ و غەزا دەکا و ناو دەردەکا بە غەزاکەر ئەوەندەی ئەوە خێر و پاداشتی بۆ هەیە. وا دەزانم فەرمووشی و بەقەد ئەو کەسەیشە پاداشتی باشی هەیە کە بە شەو هەر نوێژ بکا و لێی سارد نەبێتەوە و بە ڕۆژیش هەمیشە بە ڕۆژوو بێ و یەک ڕۆژی لێ نەشکێنێ. دیسان ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بەترین نانی شایی و شیرینیە ئەوەی کە خۆی ئەیەوێ بچێ بۆی ڕێگەی نادەن ئەوەی داعیەی نایە خوڵکی ئەکەن بۆ سەری ئەو کەسەشی خوڵک بکرێ و نەچێ ئەوە لە خودا و پێغەمبەری خوا یاخیە بێ. لە گێڕانەوەیەکی شەیخەیندا ئاوایە ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ بۆ خۆی دەیفەرموو خراپترین نانی شایی و شیرینی و شتی وایە دەوڵەمەندان بانگەکرێن بۆی و هەژاران بانگ ناکرێن. ئەنەس ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم دەفەرمێ هەر کەسێ دوو کچ بەخێو بکە تا لە خەم دەڕەخسن من و ئەو وەک ئەم دوو پەنجێ ئاوا جوود پێکەوە دەچینە بەهەشت. عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی ژنێ دوو کچی پێبوو هاتە لام سواڵیە کرد منیش تاقەدەنکێ خورمام هەبوو دام پێی ئەویش لەتی کرد بۆ هەردوو کچەکەی و خۆی لێی نەخوارد. اینجا هەڵسا ڕۆشت جا کە پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتەوە ئەمەم بۆ گێڕایەوە فەرمووی کەسێ دووچاری دەستی کچ ببێ و بۆی باش بێ خوا ئەو کچە یەک بێ یان زیاتر لە ڕۆژی قیامەتە ئەو کچانە بۆی ئەبن بە پەردە و پەرژین و نائڵن بچێتە دۆزەخەوە. دیسان عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی ئافرەتێکی بێنەوە دوو کچی خۆی هەڵگرت بوو هاتە لام بۆ هەژاری منیش 3 دەنک خورمام دا پێی بۆ خواردن ئەویش هەر کچەی دەنکێکی دا پێی ئەو دەنکەکەی تریشی برد بۆ دەمی کە خۆی بیخوات بەڵام کچەکانی داوای ئەویشیان لێکرد کە بیخۆن ئەویش دەنکەکەی خۆشی کە خەریک بوو بیخوات کرد بە دوو کەرتەوە و دای پیان و خۆی هیچی نەخوارد. منیش ئەم کارەیم پەسەند کرد و زۆر بەدڵم بوو لەبەرەوە گێڕامەوە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەویش فەرمووی خدا لەبەر خاتری ئەو دوو کچە بەهەشتی بۆ مسۆگەر کردووە یا فەرمووی بەهۆی ئەو دوو کچەوە لە ئاگری دۆزەخ ئازادیەکات. ئەبوو شورەیح ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی حەزرە صلی الله عليه وسلم فەرمووی ئەی خودایە بەشایەتی تۆ ئەوە من ئەو خەڵکە ئاگادارە کەمەوە کە بە هیچ جۆرێ ناحەقی و بێویژدانی لە دوو لازەبوونەکە نەکەن کە بریتین لە هەتی و لە ژن و مافیان نەخۆن. مۆسعابی کوڕی سعدی کوڕی ئەبی وەقاس ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی سعد وای دەزانی کە خۆی گەورەترە لە خواردەستەکانی خۆی. پێغەمبەری صلی الله عليه وسلم فەرمووی ئێوە لەبەر خاتری زەبوون و بێنەواکانتان خوددا سەرتان دەخاو هەر لەبەر خاتری ئەوانیش ڕزق و ڕۆزیتان دەدا کەوایە بە چاوی کەم تەماشایان مەکەن. بوخاری ئاوا بە مرسەلی گێڕابێتیەوە. ئەبوو دەردا ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی ژنەوتم لە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیفەرموو لەناو دەستەی لازەبوون و هەژارەکانە منەی من بکەن چونکە ئێوە لەبەر خاترەی لازەبوون و هەژارەکانتان خوددا سەرتان دەخا و ڕزق و ڕۆزیتان پێدەدا. باسی ئامۆژگاری خێر دەربارەی ئافرەتان. خوای گەورە فەرمێت وعاشروهن بالمعروف سورەتی ئەنیسا ئایەتی 19 هەروەها ئەفەرمێ
ولن تستطيعوا أن تعدلوا بين النساء ولو حرصتم، فلا تميلوا كل الميل فتذروها كالمعلقة، وإن تصلحوا وتتقوا فإن الله كان غفورا رحيما. سورة النساء آية 129. واتا خوای گەورە دەفەرمێ تا ئەتوانن زۆر بەجوانی ڕەفتار و گۆزەران بکەن لەگەڵ ئافرەتان. لە ڕاستیە ئێوە ناتوانن کە بە یەک چاو و بە یەکسان تەماشای ژنەکانتان بکەن. ئەوە شتێکە لە خودداوە، بەدڵ یەکێکیانتان خۆشترەوێت، بەڵام نابێ ئەم مەیل و حەزی دڵە بکەن بە بیان و بۆ ئەوەی بەلای یەکێکیانە بە تەواوی با بدەنەوە و ئەوی تریشیان وەک بەستراوە ببەستنەوە، نەدا بنرێ بە بێوەژن تا بۆ خۆی شوو بکاتەوە، نە بە مێرداریش حلێب بێ تا لە پەنای مێردا بحەوێتەوە. ئەگەر مەبەستان نێوان چاکردن بێ و لە ناحەقی خۆتان بپارێزن، بێگومان کە خوددا لەو حەزی دڵی کە بەدەستی خۆتان نییە لێتان خۆشە بێ و ڕەحمتان پێدەکات. ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لە حەزرەتەوە صلی الله علیه وسلم دەفەرمێ هەر کەسێ بەڕاستی باوەڕی بە خوددا و بە ڕۆژی دوایی هەیە نابێ ئازاری دراوسەی خۆی بدا. ئامۆژگاری بێ لێتان زۆر باش بن بۆ ئافرەتان، چونکە ئافرەتان لە پەراسووی ئادەم دروستکراون و لە بنەڕەتەوە چەوتن، وەلارترین شوێنی پەراسوویش نوکەکەیەتی، جا ئەگەر بتەوێ ڕاستی بکەیتەوە ڕاست نابێتەوە، بەڵام دەشکێ ئەگەر دەستیشی لێ نەدەی ئەوە بەلاری دەمێنێتەوە. هەر چۆنێ بێ بوونی لە نەبوونی باشترە، کەوابوو وەسیەت بێ لێتان زۆر باش بن بۆ ئافرەتان. لە گێڕانەوەیەکە ژن لە پەراسوو دروست کراوە و چەوتیەکەی بەشێکە لە سروشتی و تێکەڵاوی خوێن و بیر و هۆشی بووە، جا لەبەرەوە تا سەر لەسەر یەک بار نامێنێ و زووزووە گۆڕێ. جا ئەگەر ئەتەوێ ڕابوێری لەگەڵیا ئەوە ئەبێ بەلاری و خواری ڕابێری لەگەڵیا، چونکە ئەگەر بتەوێ ڕاستی بکەیتەوە بۆ تۆ ڕاست نابێتەوە، بەڵکو لە دەست تا دەشکێ شکاندنەکەشی بریتیە لە تەلاقدانی. عەبدوڵای کوڕی زەمعە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی گوێم لە پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم دوانی دەدا و باسی وشترەکەی هۆزی سەمودی کرد لەگەڵ ئەو نەکبەتەی کە کوشتی. فەرمووی کابرایەکی بەدەسەڵاتی شەڕانی نەکبەت لە ناو هۆزەکەیە بەدەسەڵات بوو، پەلاماری وشترەکەیدا و کوشتی. لە پاشا باسی ئافرەتانی کرد و ئامۆژگاری باشی لەبارەیانەوە کرد و فەرمووی هەتانە ئەچێ وەک بەندە دارکاری بکە ئەوە ژنەکەی دارکاریەکە، دەگونجێ هەر لە کۆتایی ئەو ڕۆژەیە ئاشت ببێتەوە و دروست ببێ لەگەڵی. لە پاشا لەسەر بالێبوونەوەش تەمەی کردن کە بەشتی وا پێدەکەنن. فەرمووی صلی الله علیه وسلم شتێک کە خۆشتان ئەیکەن ئیتر بۆ پێکەنن. ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ پیاوی مسلمان نابێ بێزار ببێ لە ژنی مسلمان، چونکە ئەگەر خویەکیشی بەدڵ نەبێ خویەکی تری بەدڵیەتی. عەمری کوڕی ئەحوەس ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی لە حەجی ماڵ ئاواییە گوێم لە حەزرەت بوو صلی الله علیه وسلم سوپاس و ستایشێکی جوانی خودای کرد و تەمێ و ئامۆژگاری باشی مسلمانانی کرد و لە دواییە فەرمووی صلی الله علیه وسلم ئاگادار بن ئامۆژگاری بێلێتان کە زۆر باش بن بۆ ژنان، چونکە ژنان وەک دیلوان لەکن ئێوەی پیاوان، هەمیشە وەک غولام و نۆکەر سەرگەرمی خزمەتی ئێوەن و لەژێر ڕکێفی ئێوەدان. تەنیا ئەم مافەتان بۆ هەیە لە سەریان، ئیتر نابێ بە هیچ کلۆجێ ناحەقیان لێ بکەن مەگەر لە حاڵەتێکە کەتنێکی ئاشکرا بکەن، لە حاڵی وادا جێگەیان لێجیا بکەنەوە. ئەگەر بە ئامۆژگاری و جێلێجیاکردنەوە چاریان نەکرا ئەوە شەریعەت ڕێگەتانەدا کە بە ئەسپایی لێیان بدەن. وەلێ هەر کاتێ ژنەکانتان لە فەرمانتان دەرنەچوون و بەگوێیان کردن ئیتر ئێوەش بڕووبیانویان لێ مەدۆزنەوە و بە خۆڕایی ناحەقیان لێ مەکەن و ئازاریان مەدەن. بزانن چ ئێوە چ ئەوان مافتان هەیە لەسەر یەکتری. مافی ئێوە لەسەر ژنەکانتان ئەوەیە کە نەهێڵن ئەو کەسانەی کە ئێوە حەزیان لێ ناکەن بێنە سەر بەڕەتان و هامۆشۆی ماڵتان بکەن. بزانن کە ماف و حەقی ئەوانیش لەسەر ئێوە ئەوەیە کە بە جوانی ڕەفتاریان لەگەڵ بکەن و بە جوانی جلو بەرگیان بۆ بکەن و بە جوانی بەخێویان بکەن و بە کورتی و پوختی دەبێ بە پێی با و دەستوری وڵاتی خۆتان ڕۆزی و ژیوار و خۆراک و بەرگ و پۆشاکیان پێ بدەن وەک هاوسەری هاوشانی خۆتان تا هەست بە هاوسەر پێکەمی نەکەن. معاویەی کوڕی حەیدە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی عەرزی پێغەمبەرم کرد صلی الله علیه وسلم قوربان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم
مافی ژن چییە؟ فەرمووی وەک خۆت نان و بەرگی بۆ بکە و لێی مەدە و وەک ئاژەڵ دارکاری مەکە. ئەگەر دنیا بوو لێشتدا لە دەم و چاوی مەدە و قسەی ناشرینی پێم مەڵێ و پێی مەڵێ خوا خراپت بۆ بکە. ئەگەر جێگەشت لە جیا کردەوە لەبەر هۆیەکی ڕەوا ئەوە لە هۆدەیەکە بەتەنیا دایمەنێ. ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لە پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم دەگەڕێتەوە دەفەرمێ ئەو مسلمانانەی کە بە تەواوی باوەڕیان بە خودا تەواوە ئەوانن کە خویان جوانە و ڕەفتاریان شیرین و پەسەندە، چاکترین و پیاوە سەردەستەکانی ئێوە ئەو کەسانەتانن کە بۆ ژنی خۆیان زۆر چاک و باشن. یاسی کوڕی عەبدوڵڵا ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ژنان کە نیزانی خودان لیان مەدەن و وەک ئاژەڵ دارکاریان مەکەن. عومەریش ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ هاتە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی قوربان بەهۆی ئەم فەرمایشتەی تۆ ژنان زاتیان شکاوە لە مێردەکانیان. جا پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕێگەیدا بۆ لێدانیان ئیتر ژنگەلێکی زۆر هاتە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم سکاڵایانە کرد لە دەستی مێردەکانیان. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ژنگەلێکی زۆر هاتوونەتە سەر ماڵی محەممەد صلی الله علیه وسلم. هەموو داد و بێدادیانە لە دەستی مێردەکانیان. ئەم جۆرە مێردانە کە ئازاری ژنی خۆیانەدەن و لەسەر شتی هیچ و پوچ لە ژنی خۆیانەدەن ئەوانە پیاوی باش نین. عەبدوڵڵای کوڕی عەمر ڕەزا و ڕەحمەتی خوا لەسەر خۆی و بابی فەرمووی حەزرەت صلی الله علیه وسلم فەرمووی ئەم جیهانە هەمووی هەر ڕابواردنە و خۆشیەکەی نیوە چڵە و پێنج و دوو ڕۆژێکە. باشترین هۆی ڕابواردن و خۆشگوزەرانیش لەم جیهانەیە ئافرەتی باشە. باسی مافی مێرد لە سەر ژنی خۆی. خوای گەورە دەفەرمێت أعوذ بالله من الشيطان الرجيم الرجال قوامون على النساء بما فضل الله بعضهم على بعض وبما أنفقوا من أموالهم فالصالحات قانتات حافظات للغيب بما حفظ الله. سورة النساء آية 34. واتا خوای گەورە دەفەرمێت پیاوان لە خوداییەوە سەردار و سەرگەورەی ژنان و خدا کردوونی بە گەورە و چاودێری سەریان بەهۆی ئەوەوە کە بە فەزڵ و بەخششی خۆی بەهرەی باش و لەشی تەوانا و هۆشی بەهێز و دینی تەواوی داونەتێ. سەرڕای ئەمەیش پیاوان مەسرەفی ماڵەکەن و ماڵ و دارایی خۆیان خەرجەکەن و بەرپرسیانن لە ماڵ و میوان و لە ژێواری خێزان. ژنی باش و چاکیش ئەو ژنانن کە مێرد پەروەرن و بێدڵی مێردی خۆیان ناکەن و ئاگایان لە ناموسی خۆیان دەبێ و لە دیار و نادیار. لە فەرمودەکەی پێشووە هاتووە واتە یەکێ لەو فەرمودانەی کە بۆ ئەم باسەی ژێردەستمان دەست دەدا فەرمودەکەی عەمری کوڕی ئەحوەسە کە لە باسەکەی پێش ئەم باسەیە ڕابورد بڕوانە فەرمودەی ژمارە 4276. ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەگەر پیا و داوای سەرجەیی لە ژنەکەی بکاو ژنەکەی ملی نەدایە و پیاوەکەی بەدڵ ئێشاوی لێی شەوی کردەوە ئەو شەوە تا بەیانی فریشتەکان نەفرەت و لعنەتی لێ دەکەن. لە گێڕانەوەیەکی تری شەیخەیندا واتە ئیمامی موسلم و ئیمامی بوخاریدا هاتووە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەگەر ژن بە شەو لە جێگەی مێردەکەی بتۆرێ و لە باخەڵیان نەخەوێ هەتا بەیانی فریشتەکان هەر نەفرینی لێەکەن. لە گێڕانەوەیەکی تردا حەزرەت صلی الله علیه وسلم فەرمووی بەو کەسەی گیانی منی بەدەستە بەو خوایی کە خودای هەمووانە هەر پیاوێ داوای ژن و مێردی و دروستبوون لە حەڵاڵی خۆی بکاو ئەویش بەبێ مەهانەی ڕەوا داخوازی بەجێ نەهێنێ و بەگوێی نەکا بۆ ئەو ئیشە ئەوە خودای بانی سەر لەو ژنە تووڕە و ناڕازیە تا دڵی مێردەکەی لە خۆی ڕازی دەکاتەوە. ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دیسان فەرمووی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی دروست نییە کە ژن ڕۆژووی سنەت بگرێ ئەگەر مێردەکەی لەگەڵ یابێ مەگەر بە ڕەزای مێردەکەی. هەروەها نابێت کە ژن ڕێگەی کەس بدا کە بچێ بۆ ماڵی و هامەشۆی بکە مەگەر بە ڕەزای مێردەکەی. ابن عمر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لە حەزرەتەوە صلی الله علیه وسلم گێڕاوێتیەوە دەفەرمێ ئێوە هەمووتان وەکو شوان چاودێر و شوانی ئەو خەڵکن کەوان لە ژێردەستانە
و هەمووتان بەرپرسیارن لە ژێردەست واتە ڕەعیەتەکانی خۆتان. پێشەوە کە سەرۆکی هەموو خەڵکەکەیە چاودێرە و شوانە، ژن لەناو ماڵی مێردەکەیە شوانە و چاودێرە و بەرپرسیارە لە خێزان و مناڵی مێردەکەی. ئیتر هەمووتان بەپێی حاڵ و مەقام شوان و هەمووتان بەپێی حاڵ بەرپرسیارن لە خوار دەستەی خۆتان کەوان لە ژێر چاودێریتانە. طەلیقی کوڕی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی پێغەمبەر صلی الله عەلەیه وسلم فەرمووی ئەگەر پیا و کارێکی بە ژنەکەی هەبوو و بانگی کرد بۆ ئەو کارە با ژنەکەی بچێ بۆ کنی، ئەگەر چی لەو کاتەیە لەسەر تەنووریش بێ دەبێت تەنوورەکە بەجێ بهێڵێ و بچێ بەلای مێردەکەیەوە. ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی پێغەمبەر صلی الله عەلەیه وسلم فەرمووی من ئەگەر گریمان فەرمانم بکردایە بە کەسێک کە کڕنوش ببە بۆ کەسێکی تر لە دروستکراوەکانی خوا، فەرمانم مەکرد بە ژنان کە کڕنوش ببەن بۆ مێردەکانیان، چونکە خوا ئەوەنە حەق و ماف و قەدر و ڕێزی بۆ پیاوان داناوە لەسەر ژنان. ئومو سەلەمە خوای لە ڕازی بە فەرمووی پێغەمبەر صلی الله عەلەیه وسلم فەرمووی هەر ژنێ بمرێ و مێردەکەی لێ ڕازی بێ دەچێتە بەهەشتەوە. معاذی کوڕی جەبەل ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی پێغەمبەر صلی الله عەلەیه وسلم فەرمووی هەر ژنێ لە جیهانە کە ئازاری مێردەکەی دەدا، ژنەکەی تری ئەوەی کە لە پەریە نازدارەکانی بەهەشتا لەوێوە دەڵێ ئازاری مەدە خوا بچێ بەگشتا، ئەوە لای تۆ ڕێبوارە، زۆری نەماوە کە تۆ بەجێ بێڵێ و بێ بۆ لای خۆمان. ئوسامەی کوڕی زەید ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی پێغەمبەر صلی الله عەلەیه وسلم فەرمووی گەورەترین فەرتەنەیە کە زیان بدا لە پیاوان لە پاش نەمانی من ئاژاوەی ژنانە. باسی ژێوار و بەخێوکردنی خێزان. خوای گەورە دەفەرمێت وعلى المولود له رزقهن وكسوتهن بالمعروف. سورەتی ئەلبەقەرە ئایەتی 233. واتە خوددا دایناوە لەسەر باوک کە مناڵەکە هی ئەوە کە نەفەقە و ژێوار و جلوبەرگ بە پێی توانای خۆی بدا بەدایکی مناڵەکە. هەروەها خوای گەورە دەفەرمێ لينفق ذو سعة من سعته ومن قدر عليه رزقه فلينفق مما آتاه الله لا يكلف الله نفسا إلا ما آتاها. سورەتی الطلاق ئایەتی 7. واتە با ئەوەی دارایە و دەوڵەمەندە بە پێیشانی خۆی ژێوار و نەفەقە بدا بە خێزانەکەی، ئەو پیاوەشی کە دەستی کورتە با بە پێی ئەوەی کە خوا پێی داوە ژێوار بدا بە خێزانی. خوا بارێکی وا نانێ لە کەسێ کە پێی هەڵنەسێ. هەروەها دەفەرمێ وما أنفقتم من شيء فهو يخلفه. سورەتی سەبە ئایەتی 39. واتە هەرچی بەنیازێکی پاک خەرج بکەن لە ڕێگەی چاکە و خێرا لای خواون نابێ و خوا لە لای خۆی بۆتانی پاشەکەوت دەکا. ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی پێغەمبەر صلی الله عەلەیه وسلم فەرمووی دینارێ بدەی بۆ غەزا و دینارێ بدەی بۆ ئازادکردنی بەندە و دینارێ بەخێر بدەی بە هەژارێ و دینارێ خەرج بکەی بۆ کەسوکاری خۆت، ئەو دینارەیان خێری زۆرترە کە خەرجی بکەی بۆ کەسوکاری خۆت. سەوبانی کوڕی بوجدود ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کە نۆکەری ئازادکراوی حەزرەت بوو صلی الله عەلەیه وسلم فەرمووی پێغەمبەر صلی الله عەلەیه وسلم فەرمووی باشترین دینارێک کە پیاو خەرجی بکە ئەو دینارەیە کە پیاو خەرجی بکە بۆ خێزانەکەی خۆی، ئەو دینارەشە کە خەرجی بکە بۆ ئەو وڵاخەی کە ڕای گرتووە بۆ خەبات گێڕان لە ڕێگەی خوددادا و ئەو دینارەشە کە خەرجی بکە بۆ ئەو هاوڕێیانەی کە هاوڕێی ڕێگەی خودایینی. ئومو سەلەمە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی عەرزی حەزرەتم کرد صلی الله عەلەیه وسلم گوتم قوربان ئەگەر شتێ بدەم بە مناڵەکانم کە لە ئەبوو سەلەمەی مێردی پێشوو من ئایا هیچ خێرم دەگا؟ خۆ ناشتوانم بەڕەڵایان بکەم بەم لاولادا چونکە مناڵی خۆ من. فەرمووی بەڵێ هەرچی مەسرەفێکیان بۆ بکەی بە خێر حلێ ببۆت و پاداشتی لەسەر وەرەگریت. ئەبوو مەسعودی ئەلبەدری ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ حەزرەت صلی الله عەلەیه وسلم دەفەرمێ پیاو کاتێ مەسرەفێ دەکا بۆ خێزان و کەسوکاری خۆی ئەوە دادەنرێ بە خێر و سەدەقە بۆی بە مەرجێ مەبەستی لێ ڕەزای خوا بێ و بەنیازی پاداشتی باشی لای خوددا بیکات. نیازی پاک لە بۆ کاری باشی چاک وەک هەویر ترشە و هەوێنی زۆر پاک، داخم کاری باش بەبێ نیازی پاک وەک جەستەی بێڕۆح دەبێتۆ بە خاک. عەبدوڵای کوڕی عەمر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی پێغەمبەر صلی الله عەلەیه وسلم فەرمووی
بەسە بۆ گوناهباری پیاو کە ئەو کەسانەی بەخێویان دەکا پشتگویان بخات. مسلم ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ لە صحیحی مسلمدا بە معنە ئەم حادیسەی لەسەر ئەم شێوەیە گێڕاوەتەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی بەسە بۆ گوناهباری کەسێ کە نان و ئاو بگێڕێتەوە لە خواردەستەی خۆی. ئەبوو هورەیرە لە حەزرەتەوە صلی الله علیه وسلم دەفەرمێ هەموو ڕۆژێک کە بەندەکان ڕۆژیان لێبێتەوە دوو فریشتە دێنە خوارەوە. یەکێکیان دەفەرمێ خودایە ئەوەی بەخشندەیە تۆش پێی ببەخشە و تۆڵەی بۆ بکەرەوە. ئەوی تریشیان دەفەرمێ خودایە ئەوەی ڕژد و گیرە لێی بگرەرەوە. دیسان فەرمووی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی دیارە کە دەستی سەرو کە دەستی خێرکەرە لە دەستی ژێرو کە دەستی دەرۆزەکەرە. گەلێ باشترە لە خێزانی خۆشتەوە دەست بکە بە خێرکردن. باشترین خێریش ئەو خێرەیە کە لەسەر تێری بێ. هەر کەسێکیش خۆی بە دوور بگرێت لە ڕووزەردی سوال و سوالکردن خوا لە هەردوو جیهانە ڕووسور و سەربەرزی دەکا. مەحوی غەریقی ڕەحمەت بێ دەفەرمێت لە ڕووسوری عیبادەت لام و ڕووزەرد و خەجاڵەت مام بەناوی سێوی ناوم باغەبان و من بەهێ دەگرم. باسی بەخشین و خێرکردن لە ماڵی باش و نایاب. خۆی گەورە دەفەرمێت لن تنالوا البر حتى تنفقوا مما تحبون. سورة آل عمران آية 92. هروها دەفەرمێ يا أيها الذين آمنوا أنفقوا من طيبات ما كسبتم ومما أخرجنا لكم من الأرض ولا تيمموا الخبيث منه تنفقون. سورة البقرة آية 267. وتناگەن بەخێر و چاکەی تەواو ڕەسا هەتا خەرجی نەکەن لەو شتە باشانەی کە خۆشتان دەوێن لە کەسپی پاکی خۆتان لە ماڵی حەڵاڵی ساغی خۆتان لە بەرووبوومی زەوی و زار کە خوا لەو عەرزەڕەقە پەیدای ئەکا بۆتان بەپێی تەوانای خۆتان بەپێی حاڵ خێر و خێرات و پیاوەتی لێ بکەن و چروکی و ڕەزیلی مەکەن وەک ئەوە بچن لە بایەخ و خراپی ماڵ و دارایی خۆتان خێر و پیاوەتی بکەن. ئەنەس ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ فەرمووی لە مەدینە ئەبوو تەلحە لە ناو یاریدەدەرانە لە هەمویان دەوڵەمەندتر بوو. باخی خورمای هەبوو ناوی بەیڕەحا بوو بەرامبەر قیبلەی مزگەوتەکەی پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم. ئەم باخە خۆشەویستترین ماڵی بوو کانی ئاوێکی سازگاری تیا بوو. گەلێ جار پێغەمبەر صلی الله علیه وسلم تەشریفیە چوو لە ئاوەکەی دەخواردەوە. جا کاتی ئەم ئاەتە هاتە خوارەوە لن تنالوا البر حتى تنفقوا مما تحبون. سورة آل عمران آية 92. وتناگەن بە پاداشتی چاک و خێری تەواو هەتا سەرفەکەن لە ڕێگەی خوادا لە ماڵی نایاب و خۆشەویستەکانتان و لەو ناز و نیعمەت و پایە و بەهرە باشانەی کە خوددا پێیداون. ئەبوو تەلحە هەڵساچوو بەلای پێغەمبەر صلی الله علیه وسلم وتی قوربان خۆی گەورە لە قورئانی پیرۆزە کە نامەی خۆیەتی دەفەرمێ لن تنالوا البر حتى تنفقوا مما تحبون. ومنیش باشترین ماڵم بەلامەوە باخی بەیڕەحایە. جا ئەوە کردم بەخێر ساغ لەبەر ڕەزای خوا ئومێ دەکەم کە خوا بە چاکە بین و سێبووم و پاشەکەوتی بکە بۆ ڕۆژی دواییم. جا تۆشەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆت سەرپشک بە چۆنی بەباش ئەزانی ئاوای لێ بکە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی بە لەم خێرە جوانە بەڕاستی ماڵی پڕفەر و خێردار ئاوا بێت. تێگەیشتم دەڵی چی من وا بەباشی ئەزانم کە بیدەی بە خزم و خوێشانی خۆت. جا ئەبوو تەلحەدا بەشی کرد بەسەر خزم و ئامۆزاکانی خۆیدا. باسی پەروەردەکردن و ئامۆژگاری خاوخێزان و ماڵ و مناڵ و ئەوانەی بەرپرسیارە لێیان و فەرمانکردن پێیان بە فەرمانبەری خودای گەورە و قەدەغەکردنیان لە نافەرمانی خوددا. خۆی گەورە فەرمێ وأمر أهلك بالصلاة واصطبر عليها. سورة طه آية 132. وتفرمان بك بكسو كاري خود كنيوش بريكو بيكي بكنو خورشت صبر بقرة لسري. هروها دفرمي يا أيها الذين آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا. سورة التحريم آية 6. وتأي كسانك باورتان هناوا طاعتي خدا و پیغمبری خدا بکن بسرمایه خوتانو کە سوکاری خۆتان بەهۆی ئەو دەسمایە جوانەوە بپارێزن لە ئاگری دۆزەخ. ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی حەسەنی کوڕی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوا لە خۆی و لە بابی بێ مناڵ بوو. دەنکی خورمای زەکاتی هەڵگرت و نایە دەمیەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم تێی خوڕی فەرمووی قخ قخ
فڕێیدا چ عەجەب نازانی کە ئێمە زەکات ناخۆین؟ لە گێڕانەوەیەکە ئەوە چۆنە کە نازانی زەکات بە ئێمە ناشێ. عومەری کوڕی ئەبوو سەلەمە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی مناڵ بووم پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی بە خێوی دەکردم چونکە زر کوڕی بووم کوڕی ئوم سەلەمە بووم کە هاوسەری حەزرەت بوو صلی الله علیه وسلم. کەنانمە خوارد دەستمە گێڕا بەناو لەگەنەکەیە بە ئارەزوی خۆم. جا پێغەمبەر صلی الله علیه وسلم تەمەی کردم و فەرمووی ڕۆڵە کەنانە خۆی لە سەرەتاوە ناوی خوا بێنە و بسم الله بکە و بەدەستی ڕاستی شت بخۆ و لە بەردەمی خۆتەوە بخۆ. فەرمووی ئیتر لەو ساوە تا ئێستا هەر بەم شێوەیە نانەخۆم کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فێری کردوم. عەمری کوڕی شوعەیب لە باوکیەوە لە باپیرێوە ڕزای خوا لە خۆی و بابی بێ فەرمووی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی لە تەمەنی 7 ساڵیە دەستور بدەن بە مناڵی خۆتان کە نوێژ بکەن. لە تەمەنی 10 ساڵیە مناڵتان ئەگەر نوێژیان نەکرد لەسەر ئەوە لیان بدەن و جێگەی نووستنیان لە یەکتری جیا بکەنەوە. سەبرا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمووی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی مناڵ کاتێ تەمەنی بوو بە 7 ساڵ فێری نوێژی بکەن لەسەر نوێژ نەکردنیش لە تەمەنی 10 ساڵیە لیان بدەن. بێژە لەفزی ترمزی ئاوایە مناڵ کە تەمەنی بوو بە 7 ساڵ پێیان بڵێن کە نوێژ بکەن. باسی مافی دراوسێ و ڕاستپێری باش دەربارەی خوای گەورە دەفەرمێ واعبدوا الله ولا تشركوا به شيئا وبالوالدين إحسانا وبذي القربى واليتامى والمساكين والجار ذي القربى والجار الجنب والصاحب بالجنب وابن السبيل وما ملكت أيمانكم. واتا بس خدا بپەرستن هاو بشو هاوڵی بۆ بڕیار مەدەن و زۆر باش بن بۆ باوک و دایک و نەنک و بابی خۆتان دوور و نزیکتان هەروەها زۆر بەوێڵ و ماریفەت بن لەگەڵ خزم و خوێش و هەتیوان و دراوسەی نزیک و دوورتانە. ئیتر چ خزم بن چ بێگانە بن هەروەها لەگەڵ هاوڕێ و هاوسەر و هاوبەش و هاوپیشەی خۆتان با بیانیش بن هەروەها لەگەڵ ڕێبواری پەککەوتە لەگەڵ ئەو بەندە و کەنیزەکانەیە کە ماڵی خۆتانن. ابن عمر و عائشە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لەسەر بێ فەرموویان پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی جوبرائیل سەلامی خوای لێبێ ئەوەندە بە زۆری ئامۆژگاری کردم لەبارەی مافی دراوسێ و لەسەر دراوسێ تاوام زانی کە دراوسێ لە یەکتری کە لە پور واتە میرات دەبن. ئەبوو ذەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەی ئەبوو ذەر کاتێک کە مەرگە لێ دەنێی هەندێ ئاوەکەی زۆرتر کە و ئاگاد لە دراوسەکانە بێ و بەشیان بدەلێی. لە گێڕانەوەیەکی تری موسلیمە فەرمووی دۆستی خۆشەویستم پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم ئامۆژگاری کردوم کاتێ مەرگە و شتی وام لێنا هەندێ ئاوەکەی زۆرتر بکەم. فەرمووی ئەوجا سەرنجی دراوسەکانە بدە بە پێی تەوانە بەشیان لەو مەرگەیە بدە. ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی حەزرەت صلی الله علیه وسلم 3 جار لەسەر یەک فەرمووی بە خوددا باوەڕ و ئیمانی نییە عەرزیان کرد کێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی کەسێک کە هاوسێ لە زیان و وەزنی بترسێ. لە گێڕانەوەیەکی ئیمامی موسلیمدا ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ هاتووە دراوسەی زیانەخڕۆ ناچێتە بەهەشت. ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لە حەزرەتەوە صلی الله علیه وسلم دەفەرمێ ڕێگەی دراوسێ بدەن کە سەری دەستەک و گوێسەوانە لەسەر دیوار تا دابنێن. ئەوجا ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی ئەوە بۆچی ئەتان بینم لوتەلان لەم فەرمایشتە دەسا بەیەزدانی پاک خۆشیتان بێ و ترشیتان بێ من ئەرکی سەرشانی خۆم بەجێ دێنم و قسەی حەق وەک گوڵمێخ دەکوتم بە ناو شانتانە. لە پراوێزە هاتووە و ساختکردنەوەی ئەم فەرمودەیە بەهرەم لە تاج الئوسوڵ وەرگرتووە چونکە ئەم ڕستەیە لە ئەسڵەکەی بەردەستمدا ئاوایە کە دەفەرمێ ثم يقول أبا هريرة ما لي أراكم هتا كوتاي وأم براويزي لسر نسراوة في الأصل أبو هريرة وهو خطأ لأن أبا هريرة منادا بحرف نداء محذوف ولمن أما بهلد زانم چونك ببي أم قصيبه دبي أم رستيش فرمايشتي حزرت بيو صلى الله عليه وسلم سرزنشتي أبو هريري بيبكا كبباشي يوبو فرمايشتكي شلناكا بلام أم رستي قصي أبو هريرة نوكو قصي حزرت صلى الله عليه وسلم.
دیسان فەرمووی حەزرەت صلی الله عليه وسلم فەرمووی ئەوەی کە بەڕاستی باوەڕی ڕاستی بە خودا و ڕۆژی دوایی هەیە با نەبێ بە باری ئێش و ئازار بۆ دراوسەی خۆی. ئەوەی باوەڕی تەواوی بە خودا و پێغەمبەر و ڕۆژی دوایی هەیە با قەدر و ڕێزی میوانی خۆی بگرێ، و ئەوەی باوەڕی تەواوی بە خودا و پێغەمبەر و ڕۆژی دوایی هەیە با یا قسەی باش بکە یا بێدەنگ بێ و دەمی خۆی بگرێ. ئەبوو شوڕەیح ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ فەرمووی حەزرەت صلی الله عليه وسلم فەرمووی کەسێ باوەڕی ساغی بە خودا و ڕۆژی دوایی هەیە با لەگەڵ دراوسەی زۆر باش بێ. کەسێ باوەڕی بە خودا و ڕۆژی دوایی هەیە ڕێزی میوانی خۆی بگرێ. کەسێ باوەڕی بە خودا و ڕۆژی دوایی هەیە با قسەی چاک بکە یا بۆ خۆی بێدەنگ بێ. عائیشە ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ فەرمووی ئەی ڕەوانە کراوی خودا، من 2 دراوسێم هەیە، لە پێشا دیاری بە کامیان بدەم؟ فەرمووی بەوەیان کە دەرگاکەی لێتەوە نزیکترە. عەبدوڵڵای کوڕی عومەر ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ فەرمووی حەزرەت صلی الله عليه وسلم فەرمووی باشترین هاوڕێ لە لای خوا ئەو هاوڕێیە کە زۆر باش بێ بۆ هاوڕێی خۆی. باشترین دراوسێ لای خوای گەورە ئەو دراوسەیە کە زۆر باش بێ بۆ دراوسەی خۆی. باسی چاکی و دڵسۆزی بۆ باوک و دایک و خزم و دۆست و کەس و کار. خۆی گەورە ئەفەرمێت وَاعْبُدُوا اللَّهَ وَلَا تُشْرِكُوا بِهِ شَيْئًا وَبِالْوَالِدَيْنِ هەتا کۆتایی ئاەتەکەم. هەروەها خۆی گەورە دەفەرمێت واتقوا الله الذي تساءلون به والأرحام سورة النساء آية 1. واتە وتەقوای خدا بکەن و لەخوا بترسن، لەو خدا نازدارە کە بە خاتری ئەو داوای شت لە یەکتری دەکەن و خۆتان بپارێزن لە بڕینی ڕشتەی خزمایەتی و میهرەبانی. هەروەها دەفەرمێ والذين يصلون ما أمر الله به أن يوصل سورة الرعد آية 21. واتە خاوەن هۆشی ساغ و باش ئەو کەسانن ئەوەی کە خوا فەرمانی کردو بەکردنی و بە سەرپەرشتیکردنی دەیکەن و بە باشی سەرپەرشتیەکەن. هەروەها خوای گەورە دەفەرمێ ووصينا الإنسان بوالديه حسنا سورة العنكبوت آية 8. واتە ئێمە لەلایەنی خۆمانەوە بە فەرمانی تایبەتی ئامۆژگاری ئادەمیزادمان کردووە کە بۆ دایک و باوک و نەنک و باپیری خۆی باش بێ. هەروەها دەفەرمێ وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا إما يبلغن عندك الكبر أحدهما أو كلاهما فلا تقل لهما أف ولا تنهرهما وقل لهما قولا كريما واخفض لهما جناح الذل من الرحمة وقل رب ارحمهما كما ربياني صغيرا سورة الإسراء آية 23 و 24. واتە فەرمان و بڕیاری خوداوایە کە ئێوەی بەندەکانی ئەو بەس خۆی بپەرستن و عیبادەتی ساغ بۆ ئەو بکەن و بۆ باوک و دایک زۆر باش بن. ئەگەر باوکتان یا دایکتان یا هەردووکیان کەوتنە کاتی پیری و تۆش مابووی ئەوە زۆر بەوێڵ و ئەدەب و ڕێز بە لەگەڵیان، نەکەی دڵیان بشکێنی یا ئازاریان بدەی یا لە ڕوویانە هەڵبگەڕیتەوە. ئۆفی ئۆف ئاسایی چییە پێیان مەڵێن، هەمیشە زمانت شیرین بێ لەگەڵیان، بەڕێزەوە قسەیان لەگەڵ بکەن، زۆر بە دڵسۆزی و میهرەبانی باڵی ملکەچی و میهرەبانیان بۆ ڕابخە و دوعا و نیزای باشیان لە ژیان و مردنا بۆ بکە و داوای میهر و ڕەحمەتی گەورەیان لە خوددا بۆ بکە و بڵێ پەروەردگارە ڕەحم بە باوک و دایکم بکە چونکە ئەوان منیان پەروەردە کردووە. هەروەها خۆی گەورە فەرمێ ووصينا الإنسان بوالديه حملته أمه وهنا على وهن وفصاله في عامين أن اشكر لي ولوالديك سورة لقمان آية 14. واتە ئێمە کە خودای ئێوەین لە ڕووی مەرحەمەتەوە ئامۆژگاری مرۆڤمان کردووە کە لەگەڵ باوک و دایکی خۆی باش بێ و خراپ نەبێ بۆیان، ئەو ئەرک و زەحمەتەی ئەوانەی کێشن لەگەڵ مناڵیان و بیرمان خستوونەتەوە. ئەوە تانێوا بە بەرچاوە کە دایک چەندەمان دووە بێت تا مناڵێ دەهێنێ و گەورەی دەکا. لە پێش هەموو شتێکە 9 مانگ بە چەرمی سک هەڵی ئەگرێ، سرڕای ئەوەش بە ئێش و ئازارێکی زۆر کە ئەبێ بە مایی لاوازبوونی جار لەگەڵ جارە لە داوێنیەکەوێتە خوارەوە و تووشی زەیستانی و ژانگرتن ئەبێ، ئەو جا گەلێک شەو نخوونی و ئەرک و ماندووی بە دیاریەوە دەکێشێ، بە شیری مەمەی خۆی 2 ساڵی ڕەبەق مەم کێداتێ هەتا لە شیر ئەی بڕێتەوە. و بە فەرمانی تایبەتی پێمان گوتووە لەسەر زمانی پێغەمبەران
ئەی ئادەمیزاد سپڵە مەبە، چاکەی خودا و چاکەی باوک و دایکتت لەبەرچاو بێ، هەم سوپاسی من بکە کە تۆم لە تنۆکی ئاو کردووە بە ئەم ئادەمیزادە ڕێک و پێک و جوان و نازدارە و نەم کردووی بە ئاژەڵ و کەروگا، هەم سوپاسی دایک و باوکی خۆت بکە کە مایەی بوونی تۆن، هۆی مانی تۆن. عەبدوڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی لە پێغەمبەرم پرسی صلی الله علیه وسلم کام کردەوەی لای خوای گەورە زۆر خۆشەویستە؟ فەرمووی نوێژ لە سەرەتای کاتی خۆیە. گوتم لە پاش ئەمە چیتر زۆر خۆشەویستە لە لای خوا؟ فەرمووی باشبوون بۆ باوک و دایک. وتم ئەی لە پاش ئەو چیتر؟ فەرمووی خەبات و تێکۆشان لە ڕێگەی خوا، واتە جیهادکردن لە ڕێی خوایە. ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی حەزرەت صلی الله علیه وسلم فەرمووی کەس لە چاکەی باوک و دایک و باپیرە و نەنکی دەرناچێ مەگەر ئەمانە بەندە بن و ئەو بیان کڕێ و ئازادیان بکە. دیسان ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی حەزرەت صلی الله علیه وسلم فەرمووی کاتی خوای گەورە ئەم خەڵک و بوونەوەرەی دروست کرد کە لە دروستکردنەکەی لێبووەوە خزمایەتی واتە ڕەحم هەستایەوە وتی هاتووم پەناگرم بە تۆ لە دەستیە و کەسەی دەنگ لە خزمی خۆیدا دەبڕێ. فەرمووی بەڵێ باشە، ئایا بەم بەڵێنە ڕازی ئەبی کە ئەوەی مافی تۆ بەجێ بهێنێ منیش مافی ئەو بەجێ دەهێنم و ئەوەی پێ لە تۆ ببڕێ منیش پێ لەو ببڕم؟ ڕەحم گوتی بەڵێ بەم ڕازیە بم. خدا فەرمووی دە باشە، ئەمە بەڵێن بێ لە بەینی من و تۆیە. ئەوجا حەزرەت صلی الله علیه وسلم فەرمووی ئەگەر حەزیش دەکەن ڕەچاوی ئەم فەرمایشتە لە قورئاندا بزانن ئەم ئاەتە لە قورئاندا بخوێننەوە. أعوذ بالله من الشيطان الرجيم فهل عسيتم إن توليتم أن تفسدوا في الأرض وتقطعوا أرحامكم أولئك الذين لعنهم الله فأصمهم وأعمى أبصارهم. سورة محمد آية 22 و 23. واتە دوور نییە ئەگەر ئێوە لە خودا هەڵبگەڕێنەوە لە زەویە ئاژاوە بەرپا بکەن و پەیوەندی خزمەتی ببڕن و بشنەوە سەرنەریت و کاروباری نەزانی. ئەو بەدکارانە خودا نەفرین و لعنەتی لێ کردوون و کەڕ و کوێری کردوون. لە گەڕانەوەیەکی بوخاریە فەرمووی جاخوای گەورە فەرمووی ئەی خزمایەتی هەر کەسێ بەینی خۆش بێ لەگەڵ تۆدا و تۆ بەسەر بکاتەوە منیش بەینم خۆشە بێ لەگەڵ ئەودا و ئەو بەسەرەکەمەوە هەر کەسێ دەنگ لە تۆدا ببڕێ منیش دەنگ لەودا دەبڕم. دیسان ئەو فەرمووی پیاوێ هاتە خزمەتی حەزرەت صلی الله علیه وسلم عەرزی کرد ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کێ ڕەواترین کەسە کە بە جوانی هاوڕێیەتی بکەم؟ فەرمووی دایکت. وتی ئەنجا کەیتر؟ فەرمووی دیسان دایکت. فەرمووی ئینجا کەیتر؟ فەرمووی دیسانەوە دایکت. وتی ئەنجا کەیتر؟ فەرمووی ئەوجا باوکت. لە گێڕانەوەیەکا گوتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کێ شایستەترین کەسە کە بە جوانی ڕەفتاری لەگەڵا بکرێ؟ فەرمووی دایکت. ئەمجا باوکت. ئەوجا خزم و کەس و کارت بە پێی نزیکی و دووریان لێتەوە. دیسان لەوە لە حەزرەتەوە صلی الله علیه وسلم فەرمووی لوتی بە قوڕاچێ و دووبارە و سێبارە لوتی بە قوڕاچێ و لوتی بتەوسێتەوە. گوترا کێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم؟ فەرمووی ئەو کەسەی کە لە کاتی پیری باوک و دایکیە دەمێنێ و بەبێ بەهانەیەکی ڕەوا ئەوەندە خزمەتیان ناکا کە پێی بچێتە بەهەشت، ئیتر بە کاتی پیری یەکێکیانە بگا یان بەهی هەردووشیاندا. ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی پیاوێ وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەندێک خزمم هەن من دڵی ئەوان ڕاگیرەکەم کەچی ئەوان دڵی من دەڕەنجێنن و من چاکیان لەگەڵەکەم کەچی ئەوان خراپە من لەگەڵەکەن و من چاوپۆشیان لەگەڵ دەکەم کەچی ئەوان ناپیاویم لەگەڵ دەکەن. من چەند باش بم بۆ ئەوان ئەوەندە خراپن بۆ من. فەرمووی ئەگەر وەک خۆت ئەیڵی وابێ ئەوە تۆ بە پاداشتی باشی خۆتەگەی، بەڵام بۆ ئەوان وەک ژیڵەمۆیان دەرخوارد بدەیت وایە، چونکە لەبەرەوەی کە تۆڵەی چاکەی تۆ بە خراپە ئەدەنەوە خوا هەر پشتیوانی تۆیە و سەرتەخا بەسەریانە. ئەنەس ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی حەزرەت صلی الله علیه وسلم فەرمووی هەر کەسێ حەزەکە کە ڕزق و ڕۆزی زۆر بێ و تەمەنی درێژ بێ بە خزم دۆست بێ و سیلەی ڕەحمی خۆی بەجێ بێنێ. عەبدوڵای کوڕی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوا لەسەر خۆی و باوکی فەرمووی پیاوێ هاتە خزمەتی حەزرەت صلی الله علیه وسلم وتی قوربان هاتوومەتە خزمەتە هەتا پەیمان لەگەڵ تا ببەستم لەسەر کۆچکردن بۆ خزمەتی تۆ و
بۆ خەباتگێڕان و غەزاکردن و پاداشتی خۆشم هەر لە خواوێ. حەزرەت صلی الله عليه وسلم فەرمووی حەزیشەکەی خوای گەورە پاداشتێ بۆ بنووسێ؟ وتی بەڵێ. فەرمووی دە بچۆرەوە بۆ لای باوک و دایکت و بە جوانی ڕەفتاریان لەگەڵ بکە. لە گێڕانەوەیەکی شەیخیندا دەفەرمێ دە لە خزمەتکردنی باوک و دایکتا تێبکۆشە. دیسان فەرمووی حەزرەت صلی الله عليه وسلم فەرمووی ئەو کەسە خزم و دۆست نییە کە بەدەستیا و خزم بەسەر دەکاتەوە، بەڵام خزم دۆست ئەو کەسەیە کە خزمەکەی پەیوەندی لەگەڵیا دەبڕێ، بەڵام ئەو خزمایەتیەکە تازە کاتەوە. بوخاری ڕەحمەت لە گۆڕی نازداری ئەم فەرمودەیە گێڕاوەتەوە. حەزرەتی عائیشە ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم دەگێڕێتەوە دەفەرمێ خزمایەتی دامێنی بارەگای خودای گرتووە و دەڵێ ئەوەی منی دەوێ و بەسرم دەکاتەوە خودایش ئەوی بیوە و بەسەری بکاتەوە و ئەوەی منی ناوێ و پێم لێدا دەبڕێ خودایش ئەوی نەوێ و ڕووی نەداتێ. المؤمنین مەیمونەی کچی حارس ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ کەنیزەکێکی خۆی ئازادەکا و پرسوڕا بە پێغەمبەر صلی الله عليه وسلم ناکا کە سەرەی ئەو ڕۆژە دێ کە نۆرەی ڕۆژی خۆیە بێ لە پێغەمبەر صلی الله عليه وسلم عەرزیەکە ئەرێ ئەزانی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە کەنیزەکە کەمم ئازاد کرد فەرمووی کردوتە یا ئەتەوێ بیکەی وتی بەڵێ کردومە فەرمووی دە بزانە ئەگەر بتبەخشیایە بە خاڵەکانت خێری زیاتر بوو. ئەسما ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ فەرمووی لەو سەردەمەیە کە کافرەکانی قوڕەیش پەیمانی شەڕوەستاننیان لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم بەست بوو. دایکم کە ئەو کاتە هێشتا کافر بوو لەگەڵ باوکیە هاتبوو هات بۆ لام. لە پێغەمبەرم پرسی صلی الله عليه وسلم قوربان دایکم هاتووە بۆ لام بە تەمایشە کە من دەستگیرۆیی بکەم جا ئایا سیلەی ڕەحمی ئەو بەجێ بێنم یان نا؟ فەرمووی بەڵێ سیلەی ڕەحمی دایکت بەجێ بێنە. زەینەبی ژنی عەبدوڵڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێت فەرمووی حەزرەت صلی الله عليه وسلم فەرمووی ئەی ژنگەل خێر و خێرات بکەن ئەگەر خشلی بەری خۆتان کردووە بە خێر بیکەن. فەرمووی منیش چوومەوە بۆ ماڵەوە بە عەبدوڵڵای کوڕی مەسعودم وت تۆ پیاوێکی دەستکورتی پێغەمبەری صلی الله عليه وسلم بە ئێمەی ژنانی فەرموو کە خێر بکەن جا بچۆ بۆ لای و لێی بپرسە ئەگەر خێرەکەم بدەم بە ئێوە برێتی خێر دەکەوێ ئەگینا ئەیبەم بۆ یەکێکی تر. عەبدوڵڵایش ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ فەرمووی بەڵکو خۆت بچۆ بۆ خزمەتی. گوتی منیش کە چووم ڕوانیم کە ئافرەتێکی ئەنساریش لە دەرگاکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕاوەستا بوو ئەویش وەک من بۆ هەمان پرسیار هاتبوو. ئەو سەردەمەیش پێغەمبەر صلی الله عليه وسلم گەلێ بەسام بوو لە خوداوە شەرم و شکۆی لێ دەکرا. جا بیلال هاتە دەرەوە بۆ لامان و پێمان گوت بچۆ عەرزی پێغەمبەر بکە صلی الله عليه وسلم بڵێ کە دوو ژن وا لە دەرگادا پرسیارت لێ دەکەن ئایا دروستە کە خێرەکانیان بکەن بە مێردەکانیان و بە چەند هەتیوێک کەوان لە لای خۆیان و خۆیان حەقداریانن و عەرزی مەکە کە ئێمە کێین. جا بیلال ڕۆشتەوە بۆ ژوورەوە بۆ لای حەزرەت صلی الله عليه وسلم فەرمووی کێو کێن؟ بیلال فەرمووی ژنێکی ئەنساری و زەینەبن. دەفەرمێ صلی الله عليه وسلم کام زەینەب؟ دەفەرمێ ژنەکەی ئیبن مەسعود. جا حەزرەت صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەوە لە باتی پاداشتێ دوو پاداشتیان بۆ هەیە پاداشتی خزمایەتی و پاداشتی خێرکردن. ئەبوو زەر ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ فەرمووی حەزرەت صلی الله عليه وسلم فەرمووی ئێوە لە مەولا فەتحی میسڕەکەن لەو وڵاتە بە زۆری ناوی قیرات دەبرێ و بە زۆری سەودا و مامەڵە بە قیرات دەکرێ. جا هەر کاتێ ئەوێتان ئازاد واتە فەتح کرد زۆر باش بن بۆ خەڵکەکەی چونکە ئەوان سەرەڕای ئەوەی کە ئاهلی زیممەن و خاوەنی پەیمان و ڕێز و قەدرن سەرەڕای ئەمە خزمیشمانن چونکە خاڵوانی حەزرەتی ئیسماعیلن کە بابە گەورەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم و دایکە هاجرەی دایکی حەزرەتی ئیسماعیل کە ئەبێ بنن کە گەورەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەوانە یان فەرمووی چونکە ئەوان سەرڕای ئەوەی کە خاوەنی پەیمان و ئەمانن خەزورانیشمانن چونکە ماریەی قبطیە کە دایکی ئیبراهیمی کوڕی پێغەمبەرە صلی الله عليه وسلم لەوانە واتە لە میسرەکانە واتە هەم خاڵوانی حەزرەتن و هەم خاڵوانی کوڕەکەینی. ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ فەرمووی کاتێ ئەم ئایەتە دابەزی وأنذر عشيرتك الأقربين سورة الشعراء آية 214 واتە ئەی محەممەد صلی الله عليه وسلم خزمە هەرە نزیکەکانە هوشیار بکەرەوە و بیان ترسێنە لە قار و غەزەبی خوا. حەزرەت صلی الله عليه وسلم قوڕیشی بان کرد کە کۆبوونەوە حەزرەت هەم بە شێوەی گشتی و هەم بە شێوەی تایبەتی مەترسینانە بەر و هوشیاری کردنەوە
یەکەیەکە و کۆمەڵ ناوی هێنان و فەرمووی: ئەی نەوەی عەبدوشەمس، ئەی نەوەی کەعبی کوڕی لوئەی، خۆتان لە ئاگری دۆزەخ ڕزگار بکەن، ئەی نەوەی مڕڕەی کوڕی کەعب، خۆتان لە دۆزەخ ڕزگارکەن، ئەی نەوەی عەبدولمەناف، خۆتان لە دۆزەخ ڕزگارکەن، ئەی نەوەی هاشەم، خۆت لە دۆزەخ ڕزگار بکە، ئەی فاتیمەی کچی محەممەد صلی الله عليه وسلم، خۆت لە دۆزەخ ڕزگار بکە، بزانن کە من لای خوا دەسەڵاتی هیچم نییە کە بیکەم بۆ ئێوە، ئەوەندە هەیە لە دنیاە مافی خزمەتیتان بەجێدێنم. ئەبوو عەبدوڵڵاه عەمری کوڕی عاس ڕەزا و ڕەحمەتی خوا لە خۆی و عەبدوڵڵای کوڕی فەرمووی: لە حەزرەتم ژنەوت بە ئاشکرا نەک بەنهێنی، بەبێ پەردە و پەروادەی فەرموو: خانەوادەی نەوەی فیسارەکەس پشت و پەنا و خاوەن و سەرداری من نین، وەلێ پشت و پەنا و خاوەن و سەرداری من تەنیا خودایە و بەس. لە دوا خوددا پیاوە باشەکانی موسڵمانەکان کەسی منن، ئەوەندە هەیە ئەوان مافی خزمەتیان بەسەرمەوە هەیە، تا ماوم لە دنیاە سیلەی ڕەحمیان بەجێدێنم. خالیدی ئەنساری ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی: پیاوە عەرزی حەزرەتی کرد صلی الله عليه وسلم، ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، کارێکم پێ بفەرموو بەکردنی بچمە بەهەشت و لە دۆزەخیش دوورم بخاتەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی: خۆتان لە دۆزەخ ڕزگارکەن، تەنیا خوا بپەرستن و هیچ هاوبەشی بۆ بڕیار مەدەن و کە سوکاری خۆتان بەسەر بکەنەوە. سلمان ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لە حەزرەتەوە صلی الله عليه وسلم دەفەرمێ: بە خورما بەربانگ بکەنەوە، چونکە شتێکی پیرۆز و مفەڕەکە. ئەگەر خورما نەبوو بە ئاو ڕۆژۆکانتان بشکێنن، چونکە ئاو پاک و پاکەوەکەرە، خوا حەسکە ڕۆژوەکانتان دەبێ بە پاککەرەوەی دەروون و دەرەوەتان. و فەرموویشی: خێر بە هەژار هەر خێرە و بەس، بەڵام خێر بە خزم دوو جار خێرە، چونکە هەم خێری ئاساییە و هەم بەسەرکردنەوەی خزم و خوێشە. ئیبن عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی: ژنێکم هەبوو، خۆم خۆشمەویست، بەڵام باوکم حەزی لێی نەبوو، پێی گوتم کە تەلاقی بدەم، منیش قایل نەبووم. جا باوکم ئەمەی عەرزی پێغەمبەر صلی الله علیه وسلم کرد، ئەویش پێی فەرمووم تەلاقی بدە. من کە وەرگێڕی ئەم نامە پیرۆزەم بۆ ئەوەی دایک و باوک بەهۆی تێنەگەیشتن لەم فەرموودە پیرۆزەیەوە بە هەڵا نەچن و بەناحەق وڕک لە مناڵی خۆیان نەگرن کە ژنیان پێ تەلاق بدەن، ئەم فەرموودەیە لە سەرەتای باسی تەلاقی تاج الئوسوڵەوە ڕادەگوێزمەوە بۆ ئێرە. ئەبوو هورەیرە فەرمووی: پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ: ئەو کەسەی کە ژن و پیاو یان باوک و مناڵ یا بەندە و ئاغا یان دوو خزم یان دوو دۆست بەناحەق لێک بکە لە ئێمە نییە. بۆیە ئەڵێم مەبن بە دڕکی مەموزین برا، بۆ کوڕ و بووکتان ببن بە چرا. نەوەت گوڵێکە موتوربەی دووڕەک، نەکەی بێدایشی لێ بکەی بەنەنگ. پەپولە بە دوو باڵی نەشمیلە، گوڵا و گوڵ دەفڕێ جوان و خنجیلە. باڵێکی ببڕی باڵەکەی تری، بۆ سەری دەبێ بە دەردی سەری. بێنازی کاتێ بێدایکم ئێستاش، ماکی هەرماوە لە دڵما باش باش. چۆن دڵت هات جێم بێڵیدایە، خۆت لە بەهەشت بی و من لەم دنیایە. هەوری ڕەحمەتت هیوایە خوایە، بۆ دایک و باوکم بکەی بەسایە. فەرمودەی حەزرەت صلی الله عليه وسلم ڕۆحی یاسایە، فامی تەواوی پیشەی مەلایە. مەلا چی فەرموو تۆ بڵێ وایە، دەنا سارەیی ژن لێنایە. مەبەست لە مەلا زانای دانایە، کە جێنشینەی ڕەسوول اللهە صلی الله عليه وسلم. نەک پەڕۆ بەسەر وێنەی من بێفەڕ، دینی فرۆشێ بە توور و گێزەر. من بە قوربانی مەلا و پێڵاوی، کە هەمیشە خواوە لە بەرچاوی. گەلێکم دیوە مەلای مەردیوە، زەوی دەنازێ بەسەریا بڕوە. داخم ئێستاکە لەبەر بێنازی، لە گۆشەی مزگەوت وەکو شابازی. بێپەڕ و بێباڵ لە ناوی لانە، بوون بە نیشانەی تیری زەمانە. پیاوێ ئەچێ بۆ لای ئەبوو دەردا ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، ئەڵێ ژنێکم هەیە، دایکم پێم ئەڵێ کە تەلاقی بدەم. ئەبوو دەرداش ئەڵێ لە پێغەمبەرم بی صلی الله عليه وسلم دەیفەرموو: باوکو دایک دەرگە هەرە باشەکەی بەهەشتن. ئیتر تۆیش ئارەزوی خۆتە، ئەگەر حەز ئەکەی ئەو دەرگایە لە کیس خۆت بدە، ئەگەر حەزیشەکەی مسۆگەری بکە بۆ خۆت. بەڕا ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی: حەزرەت صلی الله عليه وسلم فەرمووی: پور واتە خوشکی دایک لە جێگەی دایکە. باسی ناڕەوایی دڵڕەنجاندنی دایک و باوک و دەنگدابڕین لە کەس و کار.
خوای گەورە دەفەرمێت: فهل عسيتم إن توليتم أن تفسدوا في الأرض وتقطعوا أرحامكم. تفسيري أم آية لا زنجير تشلدا رابورت فرمودي چوارم. هروها خواي گەورە دەفەرمێ: والذين ينقضون عهد الله من بعد ميثاقه ويقطعون ما أمر الله به أن يوصل ويفسدون في الأرض أولئك لهم اللعنة ولهم سوء الدار. سورة الرعد آية 13. واتا ئەو کەسانە کە پەیمانی پتە و لەگەڵ خودادا دەبەستن کەچی نایبەنە سەر و بێعەهد و پەیمان دەردەچن و شتێک کە خوددا فەرمانی کردو بەکردنی ئەوان نایکەن و تێکیەدەن و چەندەی لە دەستیان بێت لە زەویە فەساد و ئاژاوە بەرپا دەکەن. ئەو کەسانەی کە ئەمە حاڵ و ڕەفتاریانە لعنەتی خودایان لێبێ لە هەردوو جیهانە، ماڵوێران و خانە خراپ خۆیانن. خوای گەورە دەفەرمێت: وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا. بڕوانە ئاەتی پێنجەم لە باسی چل. ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی: پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی: ئەدی با پێتان بڵێم کە گەورەترین گوناهی گەورە چییە؟ 3 جار لەسەر یەک ئاوای فەرموو. ئێمەیش گوتمان فەرموو بفەرموو ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. فەرمووی: هاو بەشبڕیاردان بۆ خودا و دڵڕەنجاندنی باوک و دایک. حەزرەت صلی الله عليه وسلم لەم کاتەشا شانی دادا بوو. جا ڕاست دانیشت و فەرمووی: وەشایەتی درۆ واتە درۆی ناحەق. گوتی: اینجا ئەوەندە ئەم وشە و ڕستەیەی دووبارە کردەوە هەتا گوتمان خۆزگا ئیتر بێدەنگ دەبوو. لە سایی خودا و ئێستا لە ناو موسڵماناندا ئیشراک و هاو بەشبڕیاردان بۆ خودا نەماوە. مسلمان هەموو تاکپەرستن. ئەو مسلمانەی بە زمان بڵێ لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله و بەدڵ باوەڕی بەم وشە پیرۆزە هەبێ، ئەوە مسلمانە لەسەر دینی ئیسلامە و لەبەر کردنی هەندێشت ئایا ڕەوایە ناڕەوا بە قسەی ئەو نەکافرە بێ و نەدادەنرێ بە موشریک و فرەخوا پەنامان بەخوا لەشتیوە. کاکی برا، موشریک ئەوە نییە کە لەسەر فتوای هەندێ مەلا بچێ بۆ دیدەنی گۆڕێ یا مەولودێ بکە بەنیازی دەفعی بەڵاو خێرەکەی بنێرێ بۆ گیانی وەلیەکی مردوو. ئەمە ئەو پەڕیەکەی گوناهێکی گەورەیە و لە کۆن و نوێدا مسلمانان بەگشتی کردویانە. مشریک ئەوەیە کە بەدەم و بەدڵ دەڵێ ئەجعل الآلهة إلها واحدا إن هذا لشيء عجاب. مشریک ئەوەیە کە دەڵێت ئەنە ئوحیی و ئومیت، یان دەڵێت ئەنە ربكم الأعلى. من لەسەر سەری خۆم مەرج دەکەم ئەوەی لە دەفتەری نفوسەکەی نووسرا بێ مسلمان ئەم پرسیارانە ئاوا وەڵام دەداتەوە. چەند خوددا هەیە؟ یەک. ناوی چییە؟ بە کوردی بە زمانی خۆی خوددا. ئەڵڵا. یەزدان. کوڕێ کچێکی هەیە؟ نەخێر. هاوڵی هەیە؟ نەخێر. کێ تۆ و ئەم بوونەوەرەی دروست کردووە؟ ئەو خودایەی هەر خۆی خودایە و بەس. قیامەت چییە؟ ئەوەیە خوددا هەمومان لە پاش مردن زیندووە کاتەوە و خۆی مەحکەمەمانەکا و بە پێی کردەوەی خۆمان حکممانەدا، یا بە ڕەحمەتی خۆی ڕەحممان پێکا. پێغەمبەر چییە صلی الله عليه وسلم؟ ئەویش وەک من عەبدی خودایە، بەڵام خوا کردوێتی بەڕابەرێکی باش بۆ ئێمەی مسلمانان. قورئان چییە؟ نامەی خودایە، دەستوری دینی ئێمەیە. نوێژ، زەکات، حەج، ڕۆژوو چییە؟ ڕوکنی دینی ئێمەیە. وەلی چییە؟ دۆستی خوایە. هیچی بەدەستان نەخێر، بەڵام ئەتوانێت کا و دوعا لە خوددا بکە. ئیتر خوددا قبوڵ یەکا یان نایکا ئەوە خواستی خۆیەتی. عەبد زۆری لەسەر خوا نییە. نوێژ، ڕۆژوو، حەج، خێر بۆ کێکەی؟ بۆ خوددا. عیبادەت بۆ کێکەی؟ بەس بۆ خوددا. ئیتر بەچی بەڵگە و شایەت و نیشانەیە هەندێک کەس کۆمەڵ مسلمانان حکمەدەن بە کوفر و شیرک و شتی ئاوا؟ هەتا هەندێک کەسی ناشارەزا شتەکە ئەوەندە بە ئاسانە زانن لەسەر لاسایی جلو بەرگ و تاشینی ڕیش و هێشتنەوەی قژی سەر وەک میلەتانی تر کۆمەڵ تاک مسلمانان کافرەکەن. ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون. ئیتر پەنە بە ڕەحمەتی خوددا. عەبدوڵڵای کوڕی عومەر ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ فەرمووی: پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ گوناهە هەرە گەورەکان ئەمانن: هاوڵدانان بۆ خوددا، دڵشکاندن و دڵڕەنجاندنی باوک و دایک،
و کوشتنی ئادەمیزاد بە ناڕەوا و سوێندی ناحەقی ماڵکاولکەر کە سوێن خۆر هەتا لەناو ئاگری سوورە نوقمەکە. دیسان فەرمووی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی تاوانێکی گەلێک گەورەیە پیا و جنێ و بە باوک و دایکی خۆی بدا. یاران فەرمویان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جا چۆن چۆنی پیا و جنێ و بە باوک و دایکی خۆیەدا بۆ هەیە کەشتی وا بکە؟ فەرمووی هەیە. ئەوە دەچێت ژنێ و بە باوک و دایکی کابرایەکی ترەدا و کابراکەیش گوێن بە باوک و دایکی ئەوە داتەوە. ئاوا دەبێ بەمایی ئەوە خەڵک جنێویان پێبدا. لە گێڕانەوەیەکی تردا تاوانێکی گەلێک گەورەیە پیا و نەفرین و لەعنەت لە باوک و دایکی خۆی بکە. وترا جاشتی وا چۆنە بێ؟ فەرمووی با دەبێ. هەیە دەچێت جنێ و بە باوک و دایکی کەسێ دەدا و ئەویش جنێ و بە باوکی یان بە دایکی ئەو دەداتەوە. جوبەیری کوڕی مطعم ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەوەی ڕشتەی خزمایەتی بپسێنێ و سیلەی ڕەحم ببڕێ پێی ناچێتە بەهەشتەوە. مغەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی خودای گەورە حرامی کردووە لەسەرتان دڵڕەنجاندنی باوکان و دایکان و زیندە بەچاڵکردنی کچان و نەدانی مافی سەرتان و زەوتکردنی حەقی خەڵکان و حەزیش ناکا لەم ڕەفتارانە بۆتان لە وتی و لە پرسیاری زۆر و لە سوالکردنی زۆر و لە زایەکردنی ماڵ بە خۆڕایی. باسی گەورەی چاکەکردن لەگەڵ دۆست و خزم و کەسوکاری باوک و دایک و ژن و خزمانی تر کە سونەتە ڕێزیان بگیرێ. لە ڕێگەی مەککە عەرەبێکی دەشتەکی تووشی ئیبن عومەر ڕەزا و ڕەحمەتی خوا لەسەر خۆی و لە باوکی بێت دەبێ. ئیبن عومەر چاک و چۆنی لەگەڵ دەکا و گوێرێژەکەی ژێر خۆی دەداتێ و مێزەرەکەی سەری خۆی شێداتێ. ئەم گوێدرێژە یەدەک بوو. ئیبن عومەر ناو بەناو کە لە سواری هوشتر بێزار دەبوو بۆ چان سواری پشتی ئەو گوێدرێژە دەبوو. جا ئیبن و دیناری برادری پێڵێ خوا باشە بۆ بکە ئەمانە دەشتەکین بە کەمیش قایلە بن ئیتر بۆچی وڵاخی ژێر خۆت و مێزەری خۆتی ئەدەیتێ؟ ئەویش فەرمووی کاتی خۆی باوکی ئەمە دۆستی باوکم بوو و بۆ خۆشم لە پێغەمبەرم ژنەوتووە صلی الله علیه وسلم دەی فەرموو چاکترین چاکە ئەوەیە کە ئادەمیزاد کە سوکاری ئاشنا و دۆست و برادری باوکی خۆی بەسەر بکاتەوە ئیتر باوکی هێشتا لە ژیان نابێ یان مردبێت. ئەمە بە کورتی پاڵفتەی هەموو گێڕانەوەکان بوو. ئەبوو ئوسەید ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ دەفەرمێ جارێ لە خزمەت حەزرەتە صلی الله علیه وسلم دانیشت بووین. لەو کاتەیە پیاوێکی بەنو سەلەمەیی هاتە خزمەتی عەرزی کرد ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئایا لە پاش مردنیش باوکو دایکم چاکیان لەسرم ئەمێنەیە کە پێویست بێ لەسرم حەقیان بۆ بکەمەوە؟ فەرمووی بەڵێ وەک ئەوە نیزای باشیان لە پاش مردنیان بۆ بکە بۆیان لە خوا بپارێرەوە ئەگەر بەڵێنێکی شەرعیان بە کەسێداوە بەڵێنەکەیان بۆ جێبەجێ بکە خزم و کەسوکاریان بەسەر بکەرەوە ڕێزی دۆست و برادەریان بگرە. ئەبوو داود ئەم فەرمودەیەی ژێڕاوەتەوە. عایشە ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ دەیفەرموو لە هیچ ژنێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەندەی خەدیجەی ژنی هەوێباریم نەکێشاوە لەگەڵەوەیشە کە من فریای خەدیجە نەکەوتوم چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆری ناوە برد و یادیە کرد گەلێ جار مەڕێکی سرە بڕی ئەی فەرموو بەشی دەستە خوشک و ئاشناکانی خەدیجە بنێرن. عایشە فەرمووی ڕۆژێ تووڕەی کردم گوتم خەدیجە ئەوە بوو بەچی؟ فەرمووی صلی الله علیه وسلم بەدەست خۆم نییە خۆشەویستی خەدیجە لە خواوە لە دڵما چەسپیوە. لە گێڕانەوەیەکە گەلێ جار عەرزی پێغەمبەرم کرد صلی الله علیه وسلم دەڵێ ئەم جیهانە کەسی تری تێدا نییە خەدیجە نەبێ. ئەویش فەرمووی صلی الله علیه وسلم ئافرەتێکی وەها و وەها باش بوو سەرەڕای ئەوەش مناڵم لی هەبوو. لە گێڕانەوەیەکە ڕقم لە پێغەمبەر صلی الله علیه وسلم نەکێشاوە لەسەر هیچ ژنێکی وەکو لەسەر خەدیجە ڕقم لێ دەکێشا. خەدیجەیشم هەرگیز نەدیوە چونکە 3 ساڵ بەر لەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم من بگوازێتەوە خەدیجە وفاتی کردووە. هۆی ئەم ڕقە لێکێشانم ئەوە بوو پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر یادی خەدیجەی دەکرد. ئەنەسی کوڕی مالیک ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی لەگەڵ جەریری کوڕی عەبدوڵڵای ئەلجەبەلیدا چووم بۆ سەفەرێ لە ڕێ جەریر خزمەتی دەکردم وتم شتی وا مەکە. فەرمووی من بە چاوی خۆم دیومە کە یاری دەدەران
خزمەتێکی جوانی پێغەمبەریان دەکرد صلی الله عليه وسلم. بەتایبەتی لە کاتی سەفەردا منیش سوێندم لە خۆم خواردووە ببم بە هاوڕێی هەر کەسێ لە یاریدەدەران لە تۆڵەی ئەو چاکەیاندا کە لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیان کرد خزمەتیان بکەم. دەی تۆش لەوانی و خزمەتی زۆری پێغەمبەرت کردووە صلی الله عليه وسلم، کەواتە جێگەی خۆیەتی کە منیش خزمەتت بکەمەوە. ئازیزان، هەر کاتێ ناوی پێغەمبەرمان هێنا هەمووتان بڵێن صلی الله عليه وسلم و هەتا سڵاواتی زیاتری لەسەر بدەن، زۆرتر لە قیامەتا بەهرەمەنی گەورە بن. باسی ڕێزگرتن و قەدرزانینی کەسوکاری پێغەمبەر صلی الله عليه وسلم و ڕۆشنکردنەوەی قەدر و ڕێز و فەزڵیان. خوای گەورە دەفەرمێ: إنما يريد الله ليذهب عنكم الرجز أهل البيت ويطهركم تطهيرا. سورة الأحزاب آية 33. واتە ئەی خانەوادەی محەممەد صلی الله عليه وسلم، خوا ئەیەوێ لە گوناه پاکتان بکاتەوە و دوورتان بخاتەوە لە خراپە و پیسی. هەروەها دەفەرمێ: ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. آية 22 بڕوانە سەرەتای باسی 27. یەزیدی کوڕی حەیان فەرمووی: من و حوسەینی کوڕی سەبرە و عەمری کوڕی موسلیم پێکەوە چوین بۆ لای زەیدی کوڕی ئەرقەم. کە دانیشتین لە خزمەتیا، حوسەین عەرزی کرد: ئەی زەید، بەڕاستی خێری زۆرت هاتۆتەڕێ. پێغەمبەرت صلی الله عليه وسلم بە چاوی خۆت دیوە و بە گوێی خۆت گوێت لە فەرموودە و فەرمایشتەکانی بووە و بۆ خۆت لە خزمەتیا غەزات کردووە، نوێژت بە جەماعەت لە پشتیەوە کردووە. بەڕاستی خێری زۆرە بەنسیب بووە ئەی زەید. ئادەی بفەرموو فەرمودەیەکمان بۆ بگێڕەوە کە بە گوێی خۆت لە زاری پێغەمبەرت بیست بێ صلی الله عليه وسلم. فەرمووی: ئەی کوڕی برام، بە خودا پیر و ئیختیار بووم و چوون بە ساڵا و هەندێشتم لە یاد نەماوە لەو شتانەی کە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەرم گرتبوون و لەبەرم بوون. جا هەرچی فەرمودەیەکم بۆتان گێڕایەوە، ئەوا وەری بگرن، ئەگینا ڕووم لێ منێن بۆ هیتر. اینجا زەید فەرمووی: ڕۆژێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر ئاوێ بوون، ناوی غەدیر خوم واتە ئەستێرەی خوم بوو، کەوا لە نێوانی مەککە و مەدینەیە. لەوێ هەڵسا و تارێکی بۆمان خوێندەوە. سوپاس و ستایشی خودای بە جوانی کرد و پند و ئامۆژگاری کردین و لە پاشا فەرمووی: لە پاش ئەمە ئەی موسڵمانینە، ئەی خەڵکینە، ئاگدار بن و بزانن کە منیش وەکو ئێوە ئادەمی زادم و بەسەرهاتی ژین و مردن وەک لە ئێوە ڕووەدا لە منیش ڕووەدا. جاها کاڕابەری پروردگارم سەری لێدام. خوا درەنگ، خوا زوو مردنی خودا یەخەم دەگرێ و منیش دەچم بە پیرەوە و ملی بۆ کەچ دەکەم. جا لەم حاڵەیە من دوو یادگاری سەنگین و گرانبەهاتان لە ناوە بەجێ دەهێڵم. بەباشی ئاگداریان بن و حەق و مافی خۆیانیان بدەنێ. یەکەمیان کە نامەی خودایە، بەڕاستی بۆ ڕێگەی ڕاست چرایە. ئەمەیان کە قورئانە لەوی تریان گەورەترە. دەی کە مەندی ئەم نامەی خودایە بگرن و بە هیچ جۆرێ بەری مەدەن و بیکەن بەسەر مەشق و هەمیشە ڕەفت و کاری پێ بکەن. ئیتر گەرێ هانەهانی دان لەسەر پەیڕەویکردنی قورئانی نامەی خودا. ئەوجا فەرمووی: و ئەوی تریان کە سوکارەکەی خۆمە. ئەم دووەیش هەرگیز لە یەکتریدا نابڕێن تا پێکەوە بەجوود دێنەوە بۆ لای خۆم بۆ سەر حەوزی کەوسەر. دەساکەوایە ئێوەش لە پاش خۆم لە باتی من چاوی خێرتان لیانەوە بێ و لە بەرخاتری من ڕێزێکی باشیان لێ بگرن و هەمیشە ترسی خواتان لە دڵا بێ لە هۆی کە سوکارەکەی منەوە. جا حوسەین پێی گوت: ئەدی کە سوکاری پێغەمبەر صلی الله عليه وسلم کێوکێن؟ ئەی زەید، ئایا ژنەکانی بەرکە سوکاری ئەکەون و بە کەسوکاری دائەنرێن یان نا؟ فەرمووی: ژنەکانی دادەنرێن بە کەسوکاری، بەم معنایە کە خێزانی ئەون و پاک و بێگردن، بەڵام کەسوکاری ڕاستەقینەی ئەوانن کە لە پاش خۆی زەکاتیان پێناشێ. حوسەین گوتی: ئەی ئەوانە کێن ئەی زەید؟ فەرمووی: ئەوانە بریتین لە نەوەی عەلی و نەوەی عەقیلی برای عەلی و نەوەی جەعفەری باڵدار و نەوەی عەباسی مامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم.
وتی جا ئەمانە هەمویان زەکاتیان پێ ناشێ؟ زەید فەرمووی بەڵێ زەکات بەمانە بە هیچیان ناشێ. ئیبن عومەر لە ئەبوو بەکری سەدیقەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ چاکەی پێغەمبەرتان صلی الله عليه وسلم لەبەرچاو بێ و لەبەر خاتری ئەو ڕێز و قەدری کەسوکاری بگرن، ئەوە وەکو دەق ڕێزی محەممەد خۆی بگرن وایە. باسی ڕێزگرتن و قەدرزانینی زاناکان و گەورە پیاوان و خاوەن پایەکان و پێشخستنیان لە کەسانی تر و بە چاوی حورمەت تەماشاکردنی کۆڕی دانیشتنیان و ئاشکراکردنی پایە و پلە و مەقامیان بە پێی خۆیان. خۆی گەورە دەفەرمێ فهل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون إنما يتذكر أولو الألباب. سورة الزمر آية 9. واتە ئەی محەممەد صلى الله عليه وسلم بفەرموو هەرگیز نەبووە و نەئەبێ کە زانا و نەزان وەکو یەکوە ئەبن و دانا و نەدان چۆن یەکسانە بن. لە ڕاستیدا تەنها خاوەن هۆش و گۆشەکان بە باشی لە شت وردەبنەوە و پەندی لێ وەردەگرن. ئەبوو مەسعود ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی کێ قورئانی پتر لەبەر بوو بە ئەوە پێشنوێژی بۆ گەل بکە. جا ئەگەر هەموو وەک یەک قورئانیان لەبەر بوو با کامیان باشتر شارەزایی سنەتی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم ئەوەیان بەرنوێژیان بۆ بکە. جا ئەگەر لە مەشیان وەک یەک بوون باکیان لە پێشترا کۆچی کردبوو لە وڵاتی کوفرە و وڵاتی ئیسلام ئەوەیان بەرنوێژیان بۆ بکە. جا ئەگەر لەوەی شایەکسان بوون با کامەیان بەتەمەنتر بوو ئەوەیان لە گێڕانەوەیەکە لە باتی با کامەیان بەتەمەنتر بوو ئاوایە با کامەیان لە پێشدا ئیسلام بوو ئەوەیان. و هەموو کەسێ لە قەڵەمڕەوی خۆیدا دەبێ بەرنوێژی بکە و نابێ کەسی تر لە قەڵەمڕەوی ئەودا بەرنوێژی بکە مەگەر لەسەر ڕەزای ئەو، لە ماڵەوەیش لەسەر جێگە و تەختی تایبەتی یەکتریدا مەنیشن مەگەر بە ڕەزامەندی خاوەنەکەی. موسلم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ڕیوایەتی ئەم فەرمودەی کردووە. دیسان لەوەوە دەفەرمێ حەزرەت صلی الله عليه وسلم لەم پەڕی ڕیزەوە تا ئەو پەڕی ڕیز لە نوێژە دەکەوتە ناو ڕیزەکەوە و دەستی دەهێنا بە سنگ و بە شانیاندا و ڕێکی دەخستن و دەیفەرموو لە ڕیزە ڕێک بۆستن و ناڕێک مەوەستن و خێچ و خوار مەبن ئەگینا ناڕێکی و ناکۆکیتان تێکەوێ. عەبدوڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی با سەلار و هۆشیار و فامیدەکانتان لە منەوە نزیک ببنەوە. اینجا ئەوانەی کە لە زرنگی و هوشیاریە لەوانی نزیک دەکەنەوە 3 جار ئاوای فەرموو و فەرموویشی خۆشتان دوور بگرن لە بگرە و بەردە و چەقەچەقی بازار. سەهلی کوڕی خەثمەی ئەنساری ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی عەبدوڵای کوڕی سەهل و محەیسەی کوڕی مەسعود ئەچن بۆ خەیبەر کە لەو کاتەیە خەیبەر لەگەڵ ئێمەیە ئاشت بوو لەوێ بەناو باخە خوڕماکانە بڵاوە بنەوە و عەبدوڵڵا ئەکوژرێ. کاتێ محەیسا دەیگاتێ دەڕوانێەوە کوژراوە و خەڵتانی خوێنە و لەناو خوێنی خۆیان گەوزاوە. جا لەوێ دەینێژێ و خۆی دەگەڕێتەوە بۆ مەدینە و گومان دەخەنە سەر جوولەکەکان. جا عەبدوڕەحمانی برای و 2 ئامۆزای کە محەیسە و حوەیسەی کوڕی مەسعود بوون هاتنە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. فەرمووی ڕێزی لە خۆت گەورەتر بگرە یا فەرمووی با گەورە دەست پێ بکە. جا ئەو بێدەنگ بوو و ئامۆزاکانی دەستیان بە قسە کرد. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی 50 کەس لە ئێوە سوێن بخۆن لەسەر پیاوێ لەوان ئەو پیاوە پەت ئەکرێ و دەدرێتە دەستان لە جیاتی کوژراوەکەتان بیکوژنەوە. گوتیان شتێک کە بە دیاریەوە نەبوو بین ئێمە چۆن سوێندی لەسەر بخۆین؟ فەرمووی کەواتە جوولەکەکان 50 کەسیان سوێنتان بۆ خۆن و بەوە پاکانەتان بۆکەن. وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هۆزێکی بێبڕوان و سوێندی ئەوان کوا بایەخی هەیە. جا پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی خوێنی کوژراوەکەی لە وشتری زەکات دا. جابر ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم شەهیدەکانی غەزای ئوحود 2 پیا و 2 پیا و لێ قەبرا دەیان ناشتن. بەڵام دەیفەرموو ئەم 2 شەهیدە کامیان قورئانی پتر لەبەرە جا ئەوەیانی لە گۆڕیچکەدا دەخستە پێشەوە کە نیشانی ئەویان دەدا. ئیبن عومەر ڕەزا و ڕەحمەتی خوا لە خۆی و لە باوکی فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی لە خەوما بەدار سیواکێ سیواکم دەکرد
دوو پیاو هاتن بۆلام، یەکێکیان لەوی تریان گەورەتر بوو. ویستم سیواکەکە بدەم بە بچکۆلەکەیان، لە خەوەکەیە پیان گوتم بیدە بە گەورەکەیان، منیش دام بە گەورەکەیان. ئەبوو موسا ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ لە حەزرەتەوە صلی الله عليه وسلم دەفەرمێ هەر کەسێ قەدر و ڕێزی مسلمانانی پیر و کاربەدەستی دادگەر و قورئان خوێن بگرێ بە مەعنا قەدر و ڕێزی خودایی گەورە دەگرێ، بە مەرجی قورئان خوێنەکە پێی لێ هەڵ نەبڕێ و زۆر قوڵی نەکاتەوە و بێزار نەبێ لە خوێندنەکەی. باپیری عەمری کوڕی شوعەیب ڕەزا و ڕەحمەتی خوا لە خۆی و لە باوک و باپیری بێت فەرمووی حەزرەت صلی الله عليه وسلم فەرمووی ئەو کەسەی بەزەی نێتەوە بە بچووکمانە و قەدری گەورەمان نەزانێ ئەوە لە ئێمە نییە. لە گێڕانەوەی ئەبوو داوودا بەم جۆرە هاتووە مافی گەورەمان نەزانێ. جارێ سوالکەرێ هات بۆ لای حەزرەتی عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت. حەزرەتی عایشە لە تێنانیدا پێی لە پاش ئەو پیاوێکی پۆشتە و پەرداخی بە قەڵافەت هات بۆ لای. عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ داینا هەتا نانی خوارد کە بۆ ئەمە لە عایشەیان پرسی فەرمووی چونکە حەزرە صلی الله عليه وسلم دەفەرمێ هەموو کەسێ بە پێی پایە و پلەی خۆی لە ناو کۆمەڵە قەدری بگرن و خاتری بزانن. ابن عباس ڕەزا و ڕەحمەتی خوا لە خۆی و لە بابی بێ فەرمووی عوەینەی کوڕی حیسن هات لە لای حوری کوڕی قەیسدا بەزی و بوو بە میوانی. حور کە برازای عوەینە بوو لەبەرەوەی یەکێک بوو لە قورئان خوێنەکان عومەر قەدری دەگرت و لە خۆی نزیکی دەکردەوە چونکە قورئان خوێنەکان پیر و لاویان لە تاقم و کۆمەڵێ مەجلیس و کۆڕی ڕاوێژی عومەر بوون. جا عوەینە بە حوری گوت ئەی کوڕی برام تۆ ڕووی لای ئەم فەرمان ڕەوایەت هەیە و لە کنی خاترت هەیە کەوایە داوای لێ بکە کە ڕێگەم بدا هەتا بچم بۆ لای. ئەویش ڕوخسەتی بۆ خواست و عومەریش ڕێگەی پێدا. جا کە چووە خزمەتی حەزرەتی عومەر گوتی ئەی کوڕی خەتاب دەسا بەخوا نە خەڵاتی باشمان دەدەیتێ و نە بە عەدالەت دەڕانی لە ناومانە. عومەریش لەم قسە ڕەقەت و ڕەبوو تەنانەت قەرمی لێ خۆش کرد کە تەمێ بکە. حور پێی گوت ئەی میری مسلمانان خوای گەورە بە پێغەمبەری خۆی دەفەرمێ خذ العفو وأمر بالعرف وأعرض عن الجاهلين واتە لایەنی نەرمونیانی بگرە و ڕەفتاری شیرینی ئاسان لە خەڵکی قبول بکە و پیشت چاکە بێ و ئەمری پێ بکە و دەمەدەمێ و چەلەحانێ لەگەڵ نەفامان مەکە و پشت هەڵکە لە دەمەتەقێ لەگەڵ نەزانانە. دڵنیاش بە کە ئەمە لەو نادانانەیە کەواتە لێی مەگرە و گوێ بەم قسە خراپەی مەدە. ئیتر بەخودا کە حور ئەم ئایەتە پیرۆزەی بەسەر حەزرەتی عومەرە خوێندەوە حەزرەتی عومەر ڕق لێی ڕاوەستا و لێی لا نەدا چونکە هەمیشە حەزرەتی عومەر لە ڕاستی حوکمی نامەی خودا ڕێک ڕادەوەستا و ملی بۆی کەچ دەکرد. سەموورەی کچی جوندوب ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی من بەسەرینی پێغەمبەر صلی الله عليه وسلم کوڕێکی گەنج بووم وەشتم لە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەبیست و لەبەرم دەکرد بەڵام لەبەر ئەوەی لە خۆم گەورەتر لەوێ بوو لە خزمەتیا قسەم نەدەکرد. ئەنەس لە حەزرەتەوە صلی الله عليه وسلم دەفەرمێ هەر لاوێ ڕێزی پیرێ بگرێ لەبەر خاتری تەمەنی مسۆگر کە خوا حەقی بۆ کاتەوە و یەکێکی وای بۆ دەرەخسێنێ کە لە تەمەنی پیریە قەدری بگرێت. باسی دێنیکردنی پیاوچاکان و خێرەمەندان و دانیشتن لەگەڵیان و خۆشەویستی و خۆنزیکردنەوە لێیانەوە و داوای دینی و دوعا و نیزای باش لێیان و سەردان و زیارەتکردنی شوێنە مفەڕەکەکان. خۆی گەورە فەرمێ وإذ قال موسى لفتاه لا أبرح حتى أبلغ مجمع البحرين أو أمضي حقبا. سورة الكهف آية 60. تا کۆتایی داستانەکەی حەزرەتی موسا و حەزرەتی خضر. تەماشای ئاەتی یەکەمی باسی 32 بکە. ئەنەس ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی لە پاش وەفاتی حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم حەزرەتی ئەبوو بەکر بە حەزرەتی عومەر دەفەرمێ با بچین بۆ لای ئوم ئەیمەن ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دێنیەکی بکەین وەک جارانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەچوو بۆ سەردانی کە گەیشتنە لای ئوم ئەیمەن دەستی کرد بە گریان. ئەوانیش وتیان بۆچی ئەگریت؟ ئەتی نازانی ئەوەی لای خوایە چاکترە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم. فەرمووی من لەبەرەوە ناگریم
ئەزانم ئەوەی لای خوایە باشترە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم. بەڵام لەبەرەوە ئاگریم کە سروش واتە وەحی لە ئاسمانەوە کۆتایی هات، ئیتر ئەوانیش خڕۆشان و هەردووکیان لەگەڵ یا دەستیان کرد بە گریان. ئوم ئەیمەن دایکی شیری پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم دەگەڕێتەوە دەفەرمێ پیاوێ ئەچێ بۆ گوندێ بۆ دیدنی برادێکی خۆی، خوا فریشتەیە نێرێتە سەر ڕێگەکەی کە ئەگاتە لای دەفەرمی بۆ کوێ چیت؟ ئەڵێ ئەچم بۆ لای برادێکم وا لەم گوندە. فریشتەکە دەفەرمێ ئایا هیچ نیازێکت هەیە پێی؟ دەڵێ خەیر، تەنیا ئەوە نەبێ کە ساغ لەبەر ڕەزای خوای گەورە ئەوم خۆشەوێ. دەفەرمێ دەمن فروستادەی خوددام، منی ناردووە بۆ لای تۆ کە پێت بڵێم کە خوددایش تۆی خۆشەوێ چونکە تۆ ئەوت لەبەر خوا خۆشەوێ. دیسان لەوەوە لە حەزرەتەوە صلی الله عليه وسلم دەفەرمێ هەر کەسێ سەر لە نەخۆشیە بدا یا دێنی برادێکی ئاینی خۆی بکە، فریشتەیە لە غەیبەوە لەلایەنی خودداوە بانگیەکە ئەی خۆش بیت و بەخۆشی ئۆغر بکەیت و لە بەهەشتا هەوار هەڵدەیت. دیسان لەوەوە لە حەزرەتەوە دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێ سەر لە نەخۆشێ بدا یان دێنی برادێکی ئاینی خۆی بکە، فریشتەیە لە غەیبەوە لەلایەنی خودداوە بانگیەکە هەی خۆش بیت و بەخۆشی ئۆغر بکەیت و لە بەهەشتا هەوار هەڵدەیت. ئەبوو موسا لە حەزرەتەوە صلی الله عليه وسلم دەفەرمێ هاوڕێ و هاونشینی باش وەک میسک فرۆش وایە، هاوڕێ و هاودەمی خراپ وەک موشەدەمەچی وایە. میسک فرۆش یا خۆت لێی دەکڕی یا خۆی بەشت دەدا، یا هەر هیچ نەبێ بۆ نەخۆشەکەی دەچێ بەسەرتا، بەڵام موشەدەمەچی واتە ئاسنگەر یان جلەکانت دەسووتێنێ یا بۆ چروکێکی پیس دێت بەسەرتا. لە خزمەت مەلا کەسێ دانیشێ ڕەنگی پیاوانی خودای لێدەنیشێ، بۆنی مەیخانە و بۆگەنی بۆی ئەو هۆش و دڵ و چاو زوو ئەکەنە خەو. ئەبوو هورەیرە خوای لێ ڕازی بێ فەرمووی حەزرەت صلی الله عليه وسلم فەرمووی وا باوە لەناو خەڵکا کە ژن لەبەر ئەم چوار شتە مارە ئەکرێ و دەخوازرێ، لەبەرەوە ماڵی هەیە یا لەبەرەوە کە خانەدانە یا لەبەرەوە کە جوانە یا لەبەرەوە کە بە ئایینە و خاوەندینە. جا ئەی ژن خوازی هۆشمەند، تۆ ئافرەتی دینداری بەدین لە کیس خۆت مەدە تا دەستەشکێن نەبیت. ابن عباس ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە جوبرەئیل عليه السلام دەفەرمێ لەبەر چی دیدەنیمان لەمە پتر ناکەی؟ ئیتر بەم بۆنەیەوە ئەم ئایەتە هاتە خوارەوە وما نتنزل إلا بأمر ربك له ما بين أيدينا وما خلفنا وما بين ذلك هەتا کۆتایی ئایەتەکە واتە ئێمە ناینە خوارێ بە فەرمانی پەروەردگاری تۆ نەبێ لە ئەزەل هەتا ئەبەد کاروباری هەردوو جیهان خوددا هەمووی دەزانێ و هەموو شتێ بەبێ جیاوازی مڵک و دروستکراوی خوددایە. خوای تۆ خوایەکی دانا و زانا و بە ئاگایە و هیچ شتێ فرامۆش ناکا. ئەبوو سعید ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە حەزرەتەوە صلی الله عليه وسلم دەفەرمێ تەنیا هاوڕێتی موسڵمانی خاوەن باوەڕ بکە بەس، و نان و ئاویش تەنیا موسڵمانی خوداناز بیخوات و بەس. ئەبوو هورەیرە خوای لێ ڕازی بێ فەرمووی حەزرەت صلی الله عليه وسلم فەرمووی بنیادەم لەسەر ئاین و کێشی دۆست و برادەری خۆیەتی کەوایە با باش باش ورد ببێتەوە کە کێ دەگرێ بە دۆست و ئاشنای خۆی. ئەبوو موسا ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لە حەزرەتەوە صلی الله عليه وسلم دەفەرمێ پیاو لە قیامەتە لەگەڵ خۆشەویستی خۆیدا دەبێ و لە گێڕانەوەیەکە عەرزی حەزرەت صلی الله عليه وسلم کرا پیاوی وا هەیە کۆمەڵێکی خۆشەوێ بەڵام بەکردەوەی باش بەوانە ناگا. ئایا پایی ئەم جۆرە پیاوە لە قیامەتە چییە؟ فەرمووی صلی الله عليه وسلم پیاو لە جیهانە کێی خۆش بوێت لە قیامەتیشا لەگەڵ ئەوەیە دەبێ. ئەنەس ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی عەرەبێکی تەشتەکی لە پێغەمبەری صلی الله عليه وسلم پرسی کەی قیامەتە؟ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. حەزرەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرمووی
باشە چیت بۆ ئامادە کردووە؟ گوتی وە نەبێ لە نوێژ و ڕۆژ و خێر و سەدەقا زۆرم ئامادە کرد بێ بۆی، بەڵام دەستمایی دەستم ئەوەیە کە خوا و پێغەمبەری خوام خۆشە بێ صلی الله عليه وسلم فەرمووی دە تۆ لەگەڵ ئەو کەسانە ئەبی کە خۆشت دەوێن. ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی حەزرەت صلی الله عليه وسلم فەرمووی سەرنج دەدەن کە ئەم خەڵکە وەکانی زێڕ و زیوان واتە هەر کەسە ڕەگەزیان دەچێتەوە سەر بنەماڵەیەکی خانەدان یان بنچینەی دەچێتەوە سەر بەرەبابێکی ناڕەسەن و زۆریش کردار و ڕەفتار و گفتاریان بە پێی ڕەسەنی و ناڕەسەنیانە، جا بۆیە ئەوانەیان کە لە سەردەمی نەزانی پێشهاتنی ئیسلامە ڕەسەن و باش بوون دیسان لە سەردەمی ئیسلامەتیشە هەر ئەوانەیان زۆر باش و ڕەسەنن، بەڵام بەمەرجێ شارەزابن لە شەریعەت. گیانگەلیش لەناو خۆیانە وەکو چەند کۆمەڵێ سەربازی قاڵی مەشق پێکراوان کە هەر لە سەرەتاوە لە ئەزەلا لە پێش دروستکردنی لەشە خوا لەسەر چەند جۆرێکی جیا دروستی کردوون و جۆرە مەشقێکی تایبەتی لە عالەمی ڕۆحا پێکردوون. جا بۆیە ئێستایش لە ژیانی دنیادا ئەوانیان کە بە پێی ئەزەل هاوتەحر و هاو ئولفی یەکترن هۆگری یەکترە بن و پێکەوە دەسازێن. ئەوانەشیان لە سەرەتاوە لە عالەمی گیانگەلدا لە یەکجوودە ئەبوون، ئەمڕۆکەیش نامۆیی لە یەکترەکەن و دژی یەک دەوەستنەوە و لەگەڵ یەک ناسازێن. ئوسەیری کوڕی جابر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی جاران کە لەشکری کۆمەکیەکانی یەمەنە هات بۆ عومەر، حەزرەتی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لیانیە پرسی ئەرێ ئۆوەیسی کوڕی عامرتان تێدا نییە؟ هەتا بەم جۆرە پرسیارە ئۆوەیسی دۆزیەوە. فەرمووی تۆ ئۆوەیسی کوڕی عامریت؟ فەرمووی بەڵێ ئەوم. فەرمووی لە خێڵی قەرەنی کە دەشنەوە سەر هۆزی موراد لەوانی؟ فەرمووی بەڵێ. فەرمووی جاران بەڵەک بوویت بەڵام ئێستا چاک بوویتەوە؟ تەنیا بەقەد جێگە درەمێکی ماوە؟ فەرمووی بەڵێ وایە. فەرمووی دایکت هێشتا ماوە؟ فەرمووی بەڵێ ماوە. حەزرەتی عومەر فەرمووی ژنەوتم لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەی فەرموو لەناو ئەو لەشکرانەدا کە لە یەمەنەوە دێن بۆ کۆمەکی و یارمەتیتان پیاوێ دێ ناوی ئۆوەیسی کوڕی عامرە لە هۆزی قەرەنە کە ئەشنەوە سەر عێلی موراد، لە پێشە هەنێ بەڵەک ئەبێ لە پاشا چاکە بێتەوە، بەقەد شوێنی درەمێکی نەبێ، دایکێکی هەیە زۆر بۆی باشە. ئەو ئۆیسە ئەوەندە نازی هەیە لە لای خوای گەورە، ئەگەر سوێن لەسەر شتێ بخوا کە ئەبێ خوا ئەو شتەی بۆ بکە خوا دڵی ناشکێنێ و سۆندەکەی ناخات و داواکەی جێبەجێکا بۆی. ئەی عومەر ئەگەر بۆت ڕێکەوت بە ئەو پیاوەل لە خودا بۆت بپارێتەوە، چونکە هەمیشە دوعا و نیزای ئەو گیرایە و ڕەت نابێتەوە. جاکەواتە ئەی ئۆیس بۆم بپارێرەوە. جا ئەویش بۆ حەزرەتی عومەر دەپاڕایەوە. ئەو جا حەزرەتی عومەر پێی فەرموو کوێتەوێ؟ فەرمووی کوفە. حەزرەتی عومەر فەرمووی نامەت بۆ بنووسم بۆ والی و فەرمانڕەواکەی یارمەتیت بدا؟ فەرمووی حەز ناکەم ناوم کەوێتە ناو ناوانەوە، حەز بە ناو مەردوومە ڕەش و ڕووتەکە ئەکەم. وتی لە ساڵی ئایندەیە پیاوێکی خانەدانیان هات بۆ حەج. حەزرەتی عومەر هەواڵی ئۆیسی لێپرسی، وتی کە من هاتم ماڵێکی پڕپوت و کەمێش تومەکی هەبوو. عومەریش فەرمودەکەی پێشووی حەزرەتی بۆ گێڕایەوە صلی الله عليه وسلم. جا کە پیاوەکە دەگەڕێتەوە دەچێتە لای ئۆیس و پێڵێ بۆم بپارێرەوە. ئەڵێ تۆ تازە لە سەفەری خێرگەڕاویتەوە، تۆ بۆ من بپارێرەوە. لە پاشا پێڵێ دیارە عومەرت دیوە و ئەو ئەم تەکبیرەی بۆ کردویت؟ دەڵێ ئا بە خزمەتی گەیشتم. جا بۆیە پاڕێتەوە. ئیتر دەردەکەوێت و خەڵک پێزانن و باشیەکەی ئاشکرا بێ و نیزاخوازان و خاوەن نیزاکان سەری لێدەن، ئیتر ئەویش سەری خۆی هەڵەگرێ. لە گێڕانەوەیکی تری موسلیمدا هەر لە ئوسەیری کوڕی جابیرەوە ئەڵێ کاتی خەڵکی کوفە هاتن بۆ لای حەزرەتی عومەر، پیاوێکیان لەوانە تێدا بوو کە تیزیان بە ئۆیس دەکرد. حەزرەتی عومەر فەرمووی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کەس لە قەرەنیەکان لێرە هەیە؟ جا ئەو پیاوە هات. عومەر فەرمووی حەزرە صلی الله عليه وسلم فەرمووی لە یەمەنەوە پیاوێت بۆلاتان پێڵێن ئۆیس
تەنیا دایکێکیە بێ کە خۆی دێ بۆ ناو ئێوە لێ من دایکی بەجێ دێڵێ ئەویس لە پێشا بەڵەکە بێ لە پاشا لە خوا پەڕێتەوە خوا چاکیەکاتەوە تەنیا جێگەی درهەمێکی زێڕی نەبێ یا بەقەت شوێنی درهەمێکی نەبێ جا هەر کامێ لە ئێوە تووشی ئەو پیاوە بوو با بۆتان بپارێتەوە و داوای لێخۆشبوونتان بۆ بکە. لە گێڕانەوەیەکی تری موسلیمە لە حەزرەتی عومەرەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی بە گوێی خۆم لە زاری حەزرەتم صلی الله عليه وسلم ژنەوت دەی فەرموو باشترین کەسی چینی دووهەمی موسڵمانان کە ناودار و مەشهورن بە تابعین پیاوێکە ناوی ئوەیسا دایکێکی هەیە زۆر باشە بۆی لە پێشا بەڵەکە بێ لە پاشا چاکە بێتەوە داوای لێ بکەن با بۆتان بپارێتەوە. ئەی سەبا لەو خاکی بەری پێی ئەو ئوەیسی قەرەنا بۆ شیفا تۆزێک گڵم بۆ بێنە لەو گوڵشەنە چاوڕێی موژدە و خەڵاتم بۆیە چاوم وا لە ڕێ تا بڕێژم چاوەکانم لەو کلەی ئەو یەمەنە. حەزرەتی عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی عەرزی حەزرەتم کرد صلی الله عليه وسلم کە ڕێگەم بدا با بچم بۆ عەمرە ئەویش ڕێگەی پێدام فەرمووی ئەی برالم لە نیزای باشی خۆت فرامۆشمان مەکە. عومەر دەی فەرموو ئەم وشەی حەزرە صلی الله عليه وسلم کە داوای نیزای لە من کرد بە هەموو مڵک و سامانی دنیا ناگۆڕمەوە. لە گێڕانەوەیەکە حەزرە صلی الله عليه وسلم فەرمووی ئەی برای ئازیزم لە نیزای خۆتا هاوبەشیمان بکە. ئیبن عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێت فەرمووی جاران پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو شەممەیەک بە پێ یا بە سواری وڵاغ ئەچوو بۆ مزگەوتەکەی قوبا دوو ڕکەعەت نوێژی سونەتی تێدا دەکرد. ئیبن عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ خۆیشی ڕۆژی شەممەکان ئاوای دەکرد باسی گەورەی خۆشەویستی کە لەبەر ڕەزای خوا بێ و یەکێکی خۆش بێ با پێی بڵێ ئەویش چی بڵێ پێی. خوای گەورە فەرمێت أعوذ بالله من الشيطان الرجيم محمد رسول الله والذين معه أشداء على الكفار رحماء بينهم حتى آخر آية سورتك لسورة فتح. هروها خوي جورا فرمي والذين تبوأوا الدار والإيمان من قبلهم يحبون من هاجر إليهم سورة الحشر آية 9. واتا هروها عجبتان بلكاري شيريني أو دلير منداني كناويان دركردو بناوي أنصار ياري ددرانوا لپیش تشریفێنانی حەزرەت صلی الله عليه وسلم و کۆچکارانە بۆ مەدینەی پیرۆز ئەوان لەوێ هەم نشینجێ بوون و هەم ئیسلام بوون و هۆگری ئاینی ئیسلام بوون و ئەوانیان خۆش ئەوێ کە ساغ لەبەر ڕەزای خوا لەدەست زوڵم و زۆری کوفر و بێدینی ڕەویان کردووە بۆ لای ئەوان. ئەنەس ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمووی لە حەزرەتەوە صلی الله عليه وسلم دەفەرمێ هەر کەسێ ئەم سێشتەی تێدا بێ تامی شیرینی ئیمان و باوەڕ دەچێژێت خوا و پێغەمبەری خوای لە هەموو شتێکی تر لەلا خۆشەویستتر بێت. دووهەم هەر کەسێکی خۆشەوێ ساغ لەبەر ڕەزای خوای گەورە خۆشی بێت. سێهەم چۆنیش حەز ناکە بیخەنە ناو ئاگرەوە ئاواش حەز نەکا کە جارێکتر بچێتەوە سەر کوفر و بێبڕوایی و ببێتەوە بە کافر. ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لە حەزرەتەوە صلی الله عليه وسلم دەفەرمێ حەوت تاقم هەن خوا لە ڕۆژی قیامەتە دایەنەنێ لە ژێر سێبەری تەخت و بارەگاواتە عەرشی خۆیە. لەو ڕۆژەیە کە هیچ سایە و سێبەرێکی تر نییە بێجگە لە سایە و سێبەری خۆی. یا ڕەب یا ڕەب یا ڕەب یا ڕەب ئێمە و ئەوەی گوێی لەم فەرموودەیە یا ڕەبی لە ژێر عەرشی تۆیا بین لە ڕۆژی قیامەتە. یەکەم پادشای عادڵ و پێشەوای دادپەروەر و کار بەدەست و سەرکاری بەدات. دووهەم لاوێک کە لە عیبادەت و خواپەرستیە قاڵ بوو بێ و پێگەیشت بێ و بەرە گەورە بوو بێت. سێهەم پیاوێ کە دڵی ئالوودەی مزگەوت بێ. چوارەم دوو پیاو کە لەبەر ڕەزای خوا یەکتریان خۆش بوێ کاتێک کۆ بنەوە لە شوێنێ ساغ لەبەر ڕەزای خوا کۆ ببنەوە و کاتێکیش لە یەک جێوە بنەوە ساغ لەبەر ڕەزای خوا لە یەکتری جیا ببنەوە لە پاش تەواوبوونی کۆبوونەوەکەیان. پێنجەم پیاوێک کە ئافرەتێکی خانەدانی خانومانی شۆخی جوان
داوای ئیشی خراپی لێ بکە و خۆی تەسلیم بکە، ئەویش نەیکا و پێی بڵێ من ئیشی بێشەرعی ناکەم چونکە لە خوا ترسم. 6. پیاوێ خێری بە پەنامەکی بکات کە ئەم دەستی بەو دەستی نەزانێ. 7. پیاوێ کە بە تەنیا خۆی بێ و یادی خوا بکا و فرمێسک بە چاویا بێتە خوارەوە لە ترسی خوا بگری. دیسانەوە لەوەوە لە حەزرەتەوە صلی الله عليه وسلم دەفەرمێ لە ڕۆژی قیامەتە خوای گەورە دەفەرمێ ئەو کەسانەی کە لە جیهانە لەبەر خاتری من یەکتریان خۆشەویست لەکوێن بابێن ئەمڕۆ ڕۆژی ئەوانە، ئەمڕۆ دەستی قەدر و ڕێزیان لێنێم و لە سێبەری خۆما پەنایانەدەم. ئەمڕۆ ئەو ڕۆژەیە کە جگە لە سێبەری من سێبەری تر نییە. دیسان فەرمووی حەزرە صلی الله عليه وسلم فەرمووی بەو کەسە کە گیانی منی وا لە دەستا تا باوەڕ و ئیمان نەهێنن ناچنە بەهەشتەوە و باوەڕی تەواویش ناهێنن هەتا یەکتریتان لەبەر خوا خۆش نەوێ. جاکەوای لێهات بە ئەو شتەی کە کردنەکەی دەبێ بەهۆی خۆشەویستی یەکتری پێتان بڵێم سڵاو لەناو خۆتانە پەخش و بڵاو بکەنەوە. بەڕائی کوڕی عازب ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی خۆشەویستی ئەنسارەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم نیشانەی باوەڕی پتەوە وەڕق لێبوون و کینەش لێیان نیشانەی دووڕوویی و ناپاکیە. ئەوەی ئەوانی خۆشەوێت خودایش ئەوانی خۆشەوێ و ئەوەی کە ڕقی لەوانە خوایش ڕقی لەوە. معاذ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمووی لە پێغەمبەرم ژنەوت صلی الله عليه وسلم دەی فەرموو خوای گەورە و مەزنە فەرمێ ئەو کەسانەی کە لەبەر خاتری مەزنهایی و شکۆمەندی من یەکیان خۆشەوێ وان لەسەر مینبەرگەلێ لە نور پێغەمبەران و شەهیدان خۆزگەیان پێخوازن. ئەبوو ئیدریسی خەولانی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی چوون بۆ مزگەوتەکەی دیمەشق تەماشام کرد کەوا لاوێکی دەم و پلجوان مردومەکە دەوریان لێداوە و هەموو چاوێن لە دەمی ئەوە. پرسیم ئەمە کێیە؟ وتیان ئەمە معاذی کوڕی جەبەلە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. بۆ سبەینێ زوو هاتم بۆ مزگەوت ڕوانیم ئەو لە من زووتر هاتووە و خەریکی نوێژە. چاوەڕوانیم کرد تا نوێژەکەی تەواو کرد. اینجا لە بەردەمیەوە چوون بۆ لای و سڵاوم لێ کرد و پێم وت بەخوا من تۆم زۆر خۆشەوێ. فەرمووی ئایا لەبەر خوایە؟ وتم بەڵێ لەبەر خوایە. دوو جار ئەوەم وت. ئەوجا چمکی عەباکەی گرتم و ڕای کێشام بۆ لای خۆی و فەرمووی دەموژدەت لێبێ چونکە لە پێغەمبەرم ژنەوت صلی الله عليه وسلم دەی فەرموو خوای گەورە دەفەرمێ خۆشەویستی من پێویست بوو بۆ ئەمانە یەکەم بۆ ئەوانەی کە لە ناو خۆیانە لەبەر من یەکتریان خۆشەوێ، دووهەم بۆ ئەوانەی کە لەبەر ڕەزای من کە بە یەکەوە کۆڕەبەستن، سێهەم بۆ ئەوانەی کە لەبەر خاتری من دیدنی یەکترەکەن، چوارەم بۆ ئەوانەی کە لەبەر ڕەزای من شت بە یەکتریە بەخشن. مقداری کوڕی معدی کەریب ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لە حەزرەتەوە صلی الله عليه وسلم دەفەرمێ کاتێ پیاوێ برادێکی خۆی خۆشویست با ئاگداری بکا کە خۆشیەوێت. معاذی کوڕی جەبەل ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستی گرتم و فەرمووی ئەی معاذ بەخوا من تۆم زۆر خۆشەوێت. ئەی معاذ کەواتە بە ئامۆژگاریەکە بکەم لە پاش هەموو نوێژێ ئەم وشانە بڵێ و هەرگیز تەرکیان مەکە. بڵێ اللهم أعني على ذكرك وشكرك وحسن عبادتك وتخوايا یارمەتیم بدە لەسەر زیکر و یادی خۆت و لەسەر سوپاس و ستایشی خۆت و لەسەر بەندەیی و پەرستنی خۆت لەسەر شێوەیەکی شیرین و جوان. ئەنەس ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی پیاوێ لە لای پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم ڕەت بوو، پیاوێکی دیکەش لەبێ بوو، وتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم منم پیاوم خۆشەوێ. فەرمووی ئاگدارە کردوتەوە؟ وتی نەخێر. فەرمووی دەی ئاگداری بکەرەوە. پیاوەکەش دوای کەوت و گرتیەوە و پێیوت من لەبەر خاتری خوا تۆم خۆشەوێ. ئەویش پێیوت ئەو کەسەی کە تۆ لەبەر خاتری ئەو منت خۆشەوێ ئەو کەسەش تۆی خۆش بوێت. دەستکێکەوێ بەهرەی گەورەی وا خۆشەویستی دۆست لە پێناوی خوا.
بۆ ئێمەومانان ئەوەمان بەسە، نە دوژمندارین نە دۆستمان کەسە. باسی نیشانەی خۆشەویستی خوا بۆ بەندەی خۆی و هاندان لەسەری و تێکۆشان لە پێناوی وەدەستهێنانی. خوای گەورە فەرمێت: يا أيها الذين آمنوا من يرتد منكم عن دينه فسوف يأتي الله بقوم يحبهم ويحبونه أذلة على المؤمنين أعزة على الكافرين يجاهدون في سبيل الله ولا يخافون لومة لائم ذلك فضل الله يؤتيه من يشاء والله واسع عليم. سورة المائدة آية 54. واتە ئەی مسلمانینە، بزانن کە کۆمەڵی لە ئێوە لە ئیسلام وەردەگەڕێن و با ئەدەنەوە سەر کوفر و ئەشنەوە سەر دینە پیسەکەی جارانیان، وەلێ خوا بێ باکە بەوە هیچی لێ نایە و دەست لە یاریدەدەری دینی خۆی هەڵناگرێ. بۆیە لەمەولا لە جیاتی ئەو بەدبەخت و ئاخر شەڕانە کۆمەڵێکی هەڵبژاردە ئەهێنێ و ئیسلامیانەکە، هەم خوا ئەوانی خۆشەوێ هەم ئەوان خودایان خۆشەوێ. نیشانەیان وایە لە ئاستی مسلمانان ملکەچ و خزمەت گوزارن و لە ئاستی بێباوەڕ و کافران سەربەرز و دڕکدارن. لە پێناوی بەرزەوەبوونی ئاڵای ئیسلامە بەسەر و ماڵ، بەدەست و دڵ و زوبان، بە ئاشکرا و نهێنی، لە خۆشی و ناخۆشیە تێکۆشن و خەباتە گێڕن و ئاسایش لە خۆیان حرامەکەن بۆ یارمەتیدان و یاریدەی ئیسلام. نە لە شیر و تیری دوژمنانە ترسن، نە دەربەستی تانە و تەشەر و تانوتی ناحەزان دێن. ئامانج و ئاواتیان ڕەزای خوایە، زمانی حاڵیان ئەمەیە، دەربەستی هیچی ترنین ڕەزای خوا و پێغەمبەر نەبێ صلی الله عليه وسلم. ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی: پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی کاتێ خوای گەورە بەندەیەکی خۆشویست بانگی جوبرەئیل ئەکاوە فەرمێ: ئەی جوبرەئیل، خوای گەورە فیسارە بەندەی خۆشەوێ، دەی تۆش خۆشت بوێ. ئیتر جوبرەئیلیش خۆشیوێ و جارەدا بەناو خەڵکی ئاسمانە: خوا فیسارە بەندەی خۆشەوێ، کەواتە ئێوەش خۆشتان بوێت. ئیتر خەڵکی ئاسمانەکانیش هەموو خۆشیانەوێت. ئەوجا لە ناو ئاهلی زەویە ڕەزای سووک و شیرینە بێ و پەسەند دەکرێ. و کاتێ ڕقی لە کەسێ بێ جوبرەئیل بانگاوە فەرمێ: من ڕقم لە فیسارە کەسە، دەی تۆش ڕقی لێ هەڵبگرە. جوبرەئیلیش ڕقی لێ دەگرێ و ئەوجا بە ئاسمانە بانگەوازەکەوە فەرمێ: خوای مەزن ڕقی لە فیسارە کەسە، ئێوەش ڕقی لێ بگرن. ئیت لە زەویشا ڕەزای تاڵە بێ و لە بەرچاوی خەڵک ئێسکی قورس دەبێت. یا ڕەب، خۆشەویستانی لای تۆ بین، ئێمەت خۆش بوێ یا ڕەب، ڕێکەی خۆشەویستی خۆتمان پیشان بدە ئیلاهە العالەمین. اللهم آمین. عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی جارێ پێغەمبەر صلی الله عليه وسلم پیاوێکی کرد بە سەرکردەی لقێک و ناردی بۆ غەزایە. پیاوەکە هەموو جارێ کە بەرنوێژی بۆ هاوڕێکانیە کرد، لە کۆتایی قورئان خوێندنی ناو نوێژەکەیە سوورەتی قل هو الله ئەحەد خوێند. کاتێ گەڕانەوە بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەیان گێڕایەوە بۆی. فەرمووی صلی الله عليه وسلم پێی بڵێن و لێی بپرسن لەبەر چی واکە. کە لێ پرسن ئەڵێ چونکە ئەم سوورەتە صیفەت و نیشانەی خوای بەخشندە و میهرەبانە، لەبەرەوە حەزەکەم کە هەمیشە بیخوێنم. جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی پێی بڵێن کە خوایش ئەوی خۆشەوێ لەبەرەوەی ئەو سوورەتەی خۆشەوێت. بەندەی پەسەندی لای خودا و بەندە لە هەردوو جیهان وەک یەک پەسەندە. باسی هەڕەشەکردن لەو کەسانەی ئازاری پیاوچاکان و لازەبوونان و هەژاران و بێنەوایان دەدەن. خۆی گەورە فەرمێت: والذين يؤذون المؤمنين والمؤمنات بغير ما اكتسبوا فقد احتملوا بهتانا وإثما مبينا. واتە ئەو کەسانەی کە بە خوت و خوڕایی بوختان بە پیا و ژنی مسلمانانە ئەکەن و بەناڕەوا بەبێ ئەوەی شتێکیان کردبێ ئازاری دڵیانەدەن، ئەوە تاوانێکی گەورە ئەکەنە ئەستۆی خۆیان. هەروەها خۆی گەورە دەفەرمێت: فأما اليتيم فلا تقهر وأما السائل فلا تنهر. سورة الضحى آية 10.
خاسانی خوددا زۆریان هەژارن، ئازاریان بدەی بۆ زارت ژارن. باسی ئەوەی کە شەرع زاهیربینە و حکم بەوە ئەکرێ کە بە دەرەوەیە و لەبەرچاوە و نهێنی دڵ و ڕازی دەروون چییە و چی نییە ڕوبەڕووی خوا کرێتەوە. خوای گەورە دەفەرمێ: فإن تابوا وأقاموا الصلاة وآتوا الزكاة فخلوا سبيلهم. سورة التوبة آية 5. واتە جا ئەگەر لە خراپەی خۆیان پەشیمان بوونەوە و لە کوفر و بێدینی دەستیان هەڵگرت و تەوبەی بەڕاستیان کرد و بەڕێک و پێکی نوێژیان کرد و بەباشی زەکاتیان لە ماڵەکانیاندا، ئیتر دەستیان لێ هەڵبگرن و ڕێگەیان لێ مەگرن و وازیان لێبێنن. ابن عمر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی فەرمانم پێکراوە کە شەڕ بکەم لەگەڵ ئەم خەڵکەیە هەتا شایەتومان دێن و بە زوبان دەڵێن أشهد أن لا إله إلا الله وأن محمد رسول الله. شایەتیە دەم کە هەر خوا خوایە و خوای تر نییە، ئەگەر بش بێ ڕاست نییە و درۆیە، و هەروەها شایەتیە دەم کە محەممەدی کوڕی عەبدوڵڵاه پێغەمبەری خودایە و بەڕێک و پێکی نوێژ بکەن و زەکات بدەن. ئیتر ئەوەی ئاوا بکە ئەوە سەر و ماڵی خۆی لە من قەدەغە ئەکا و خوێن و ناموسی و ماڵی لە من حرامە بێ مەگەر لەسەر حەقی شەرعی، و ئیتر حیساب و لێپرسینەوەی نیازی دڵی لەو دنیا لەسەر خودایە. تاریقی کوڕی ئەشیەم ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی ژنەوتم لە زاری حەزرەت خۆی صلی الله عليه وسلم دەی فەرموو هەر کەسێ بە زوبان بڵێ لا إله إلا الله و بڕوای نەبێ بەو شتانی کە ناموسڵمان ئەی پەرستێ، ئیتر سەر و سامانی خوێن و ماڵی حرام ئەبێت، لێپرسینەوەی نیازی دڵی لەو جیهان لەسەر خوایە. مقداری کوڕی ئەسوەد ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی بە پێغەمبەرم وت صلی الله عليه وسلم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێم بفەرموو ئەگەر تووشی پیاوێکی ناموسڵمان بووم و بوو بە شەڕمان، ئەو دەستی خۆی وەشاند و دای لە دەستێکم و دەستی پەڕاندم، لە پاشان من زۆرم بۆ هێنا و لە ترسی من خۆیدایە پاڵ درەختی و وتی بڕوام هێنا بەخوا و مسلمان بووم، ئایا لەم حاڵەیە بیکوژم یان نا؟ فەرمووی مەی کوژە. عەرزم کردەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستێکی پەڕاندم، ئەو جاوا ئەڵێ فەرمووی مەی کوژە. و ئەگەر لە پاش گوتنی ئەو وشەیە سوور زانیت کە بەڕاستیەتی و بۆ فێڵ و شتیوانیە بیکوژیت، ئەو لە جێگەی پایی تۆدا ئەبێ بەر لەوەی تۆ ئەو بکوژیت و وەک لەوە پێشی تۆ خوێنی پارێزرا و خاوەن ڕێزە بێ، بەڵام تۆ وەک پێش ئیسلام بوونی ئەو خوێنت بە حەقدەرەکانی ئەو کوژراوە ڕەوایە. ئوسامەی کوڕی زەید ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم ناردی بۆ غەزای خێڵی حورقە کە لە هۆزی جوهەینەن و لەگەڵ دەمەدەمی بەیانە دامان بەسەریانە. من و پیاوێکی ئەنساری نیشتینە سەر پیاوێ لەوان تا بەرەبەرە تەنگمان پێ هەڵچنی، ئەو جاوتی لا إله إلا الله. ئیتر ئەنساریەکە وازی لێهێنا، بەڵام من بەڕمەکەم دامگرت تا کوشتم، جاکە گەڕاینەوە بۆ مەدینە. ئەمە گەیشتەوە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم. فەرمووی پێم ئەی ئوسامە لە پاش ئەوەی کە گوتی لا إله إلا الله چۆن کوشتت؟ منیش وتمەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم من وازانم مەبەستی ئەوە بوو خۆی لە کوشتن قوتار بکە. فەرمووی چۆن کوشتت لە پاش وتنی ئەو وشەیە؟ ئیتر پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەندە ئەم وشەی دووبارە کردەوە تەنانەت خۆزگەم خواست کە هەتا ئەو ڕۆژە مسلمان نەبوومایە. لە گێڕانەوەیەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی کە وتی لا إله إلا الله ئیتر چۆن کوشتت و چۆن دەستت تێچوو کە بیکوژی؟ وتم قوربان لە ترسی تیغ وایوت. فەرمووی جا نەئەبوو کە دڵی هەڵبدڕی تا بزانی لەبەر ئەوە وایوتوەیان نا؟ ئیتر پێغەمبەر صلی الله عليه وسلم هەرەم وشەی دووبارە کردەوە تا لە دڵەوە خۆزگەم خواست کە لەو ڕۆژەیە ئیسلام ببوومایە تا ئەم کەتنم بەخۆم نەدایە. جندوبی کوڕی عەبدوڵڵاه فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەشکرێکی لە مسلمانان نار بۆ سەر هۆزێ لە بتپەرستان. لە شوێنێکا بەرەنگار یەک بوون. پیاوێ لە بتپەرستەکان پەلاماری هەر پیاوێ لە مسلمانەکانیەدا ئەی کوشت تا پیاوێ لە مسلمانان فرسەتی لێهێنا و ئاگای لە خۆی نەبوو پەلاماریە کە شمشێرەکەی لێ ڕاست کردەوە کابراوتی لا إله إلا الله. ئەویش کوشتی. لەناو خۆمانە واقاو بوو
کە ئەو پیاوەی فرسەتی لێهێنا و کابرای کوشت ئوسامەی کوڕی زەید بوو. کاتێ موژدەبەر مزگەنیدا بە پێغەمبەر صلی الله علیه وسلم پرسیاری ڕووداوەکەی لێ کرد. ئەویش چۆن بوو ئاوا بۆی گێڕایەوە و سەرگوزەشتەکەی کابراشی بۆ گێڕایەوە کە چی کردبوو و چۆن کوژرا. پێغەمبەری صلی الله علیه وسلم ئوسامەی بان کرد و لێی پرسی و فەرمووی بۆ کوشتت؟ ئەویش وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئێشی گەیاندبوو بە موسڵمانان، فیسارەکەس و فیسارەکەسی کوشت و ناوی چەند شەهیدێکی هەڵدا کە هەموو بەدەستی ئەو کابرایە کوژرا بوون. ئیتر منیش هەڵمەتم بۆ برد و تەنگم پێ هەڵچنی وەلێ کە چاوی بە شمشێری ڕوودکە و بەسەر سەریەوە بوو، زانی وا سوورە کوژرێ، وتی لا إله إلا الله، بە ئومێدیەوەی کە دەستی من سار ببێتەوە نەیکوژم. فەرمووی جا کوشتت؟ وتی بەڵێ کوشتم. فەرمووی جا چی لە لا إله إلا الله ئەکەیت؟ ئەگەر لە ڕۆژی قیامەتە بێ لە لای خۆش کاتی لێ بکە. وتی قوربان، داوای لێ خۆشبوونم لە خوا بۆ بکە. بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم هەموو جارە لەمە زیاتری نافەرموو جا چی لە لا إله إلا الله ئەکەی؟ ئەگەر لە ڕۆژی قیامەتە بێت و لەسرە ببێ بە داواکار و لە لای خوش کاتی لێ بکە. عەبدوڵڵای کوڕی عوتبەی کوڕی مەسعود فەرمووی لە عومەری کوڕی خەتابم بیستەی فەرموو هەندێک کەس لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم سروش پەردەی لە ڕوو هەڵدەماڵین و پێوە دەبوون. وەلێ ئێستا سروش واتە وەحی کۆتایی هاتووە و لە پاش مەرگی حەزرەت ئیتر وەحی بۆ کەسی تر نایە. لەبەرەوە ئێستا بە پێی کردەوەی لە بەرچاوتان ڕەفتارتان لەگەڵەکەین. جا ئەوەی چاکەی لێ ببینین ئەوە متمانەی پێکەین و لە خۆمانی نزیکەکەینەوە و بە هیچ جۆرێ حەقمان نییە بەسەر نیاز و ڕازی دڵیەوە. خوا خۆی بە پێی نهێنی دەرونی و نیازی دڵی حەق و حسێبی لەگەڵەکە. وەلێ ئەوەی خراپەی لێ ببینین نەمتمانەی پێکەین و نە لە خۆمانی نزیکەکەینەوە. با خۆشی لافی ئەوە لێ بدە کە گوایە دڵ و دەرونی باشە و نیازی پاکە. بە پێی ڕووکارە بڕیاری ئاین شەرع زاهر بینە نەوەک زەڕەبین. باسی ترسان لە قاری خودا. خۆی گەورە فەرمێ وَإِيَّايَ فَارْهَبُونِ. سورەتی ئەلبەقەرە ئایەتی 40 واتە بە باشی ترسی خواتان هەبێت. هەروەها فەرمێ إِنَّ بَطْشَ رَبِّكَ لَشَدِيدٌ. سورەتی ئەلبروج ئایەتی 12 واتە دڵنیابە کە خوای تۆ زۆر بە توند و سەختی پەلی خۆیەوە شێنێ. هەروەها فەرمێ وكذلك أخذ ربك إذا أخذ القرى وهي ظالمة إن أخذه أليم شديد إن في ذلك لآية لمن خاف عذاب الآخرة ذلك يوم مجموع له الناس وذلك يوم مشهود وما نؤخره إلا لأجل معدود يوم يأتي لا تكلم نفس إلا بإذنه فمنهم شقي وسعيد فأما الذين شقوا ففي النار لهم فيها زفير وشهيق. سورة هود آية صود وصوشش. هروها خوي جورد فرمي ويحذركم الله نفسه. سورة علي عمران آية 28. هروها فرمي يوم يفر المرء من أخيه وأمه وأبيه وصاحبته وبنيه لكل امرئ منهم يومئذ شأن يغنيه. سورة عبس آية 34-37. هروها خوي جورا فرمي يا أيها الناس اتقوا ربكم إن زلزلة الساعة شيء عظيم يوم ترونها تذهل كل مرضعة عما أرضعت وتضع كل ذات حمل حملها وترى الناس سكارى وما هم بسكارى ولكن عذاب الله شديد. سورة الحج آية يكبوت. هروها دفرمي ولمن خاف مقام ربه جنتان. سورة الرحمن آية 36. هروها دفرمي وأقبل بعضهم على بعض يتساءلون قالوا إنا كنا قبل في أهلنا مشفقين فمن الله علينا ووقانا عذاب السموم إنا كنا من قبل ندعوه إنه هو البر الرحيم. سورة الطور آية 25. مەبەستی سەرەکی لەم ئاەتە پیرۆزانە لەم شوێنانەیە ئەمەیە ئەی خەڵکینە خوددا بێباکە لە پێش ئێوە چەندەها وڵاتی لە ڕێدەرچووی خاپور کردووە و تەفر و تونای کردوون.
ئێستاش هەر کاتێویستی وڵاتێ بەهۆی زوڵم و زۆر و ناحەقیە و کاول بکە، وەک لەمە و پێشکردوێتی زۆر بە سەختی دەیهاڕێ بەسەریەکە، هەتا ئەم تۆڵە سەختە ببێ بە پند و عیبرەت بۆ ئەو کەسانەی کە لە خوا دەترسن و مەترسی سزای ڕۆژی قیامەت و دواییان هەیە، کە ڕۆژێکی وایە ئەو خەڵکە هەموو لەوێ حازرن. ئەو ڕۆژە کاتی دیاریکراوی خۆی هەیە، وە لێو ڕۆژەکە هات زۆر بەسامە، کەس ڕادەی ناکەوێت کە قسە بکە، کەس ناتوانێت کە نەقە بکە مەگەر خوا ڕێگەی پێ بدە. ئەو خەڵکە هەیانە نەکبەت و بەدبەختن، و هەیانە خوددا پێدراون و بەختەوەر و خۆشبەختن. دیارە کە جێگەی بەدبەختەکان ئاگری دۆزەخە و لە ناویا گاه هەراو زەناو هەناسە بڕکیانە و گاه نگەنک و هەناسەی سەردیانە. خوددا دەتان ترسێنێ لە قاری سەختی خۆی، بزانن ڕۆژێکی سەختی واتان لەبەرە. پیاو نایپەرژێتە سەر برای خۆی، نایپەرژێتە سەر دایکی، سەر ژنی، سەر کوڕی خۆی، سەر هاوسەری خۆی، نایپەرژێتە سەر باوکی. ئەو ڕۆژە ڕۆژێکی وایە هەموو کەسێ پلکەوە بە دەردی خۆیەوە، حەقی بەسەر کەسی ترەوە نییە. ئەی موسڵمانەکان لە خوا بترسن. بیری ئەو ڕۆژە سەختانەتان هەبێ کە لە پێشتانن، کە یەکێکیان هاتنی ڕۆژی قیامەتە کە ئەبێ بە فەرتەنێکی وا بەردار بەرەخە دایک نایپەرژێتە سەر مناڵی کۆرپەی خۆی. ئەو خەڵکەوا سەرگەردان و پەرۆش و غەمبارە بن، ئەحەپەسێن و سەرسامە بن، دەڵی سەرخۆشن. ئەویش لە تاو تند و تیژی سزای خوا بەو جۆرەیە. لەلایەکی تریشەوە ترسی خوا هەر وەک ئەبێ بەهۆی ئەوە لە قاری خوا بتان پارێزێ، دەشبێ بەهۆی شاد بوون بە بەهەشتی خوا. بۆیە بەهەشتیەکان لە بەهەشتا شانازیەکەن و باسی ژیانی جیهانی خۆیان لە یەکتریە پرسن و دەڵێن ئێمە لە دنیاە کە لە ناو کەسوکاری خۆمان نابووین هەمیشە لە خوا ترساین. ئیتر خوا بە میهری خۆی دەستی ڕێزی لێناین و نازی گرتین و لێمان خۆش بوو و لە گڕەی ئاگری دۆزەخ پاراستینی. ئێمە لە دنیاە خوددا پەرست بووین، بەڕاستی خوا خوایەکی چاکە و میهرەبان و بەڕەحمە. عەبدوڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی پێغەمبەری ڕازگۆ صلی الله عليه وسلم کە فەرمایشتی جێگەی باوەڕە صلی الله عليه وسلم، هەر یەکێ لە ئێوە کە خوددا دروستیەکە 40 ڕۆژ بە تۆمەتی واتە نوتفەیی لەسکی دایکیا کۆکرێتەوە و دەمێنێتەوە. اینجا بە 40 ڕۆژی تریش دەبێ بە پارچە خوێنێکی مەیی و اینجا بە 40 ڕۆژی تریش دەبێ بە پارچە گۆشتێ بە قەت پارویێ. اینجا گیانی بەبەراکرێ. جا خوای گەورە فەرمانەکە بەو فریشتەیە کە گیانیەکا بە بەریا کە ئەم 4 وشەیە بنووسێ. یەکەم ڕزق و ڕۆزی چییە و چی نییە. دووهەم ئەجەل و ئاکامەی کەیە و کەی نییە. سێهەم کار و کردەوەی. چوارەم بەدبەخت و بەدکارە بێ یان کامەران و بەختیارە بێ. دەسا بەو تاقە خوایە کە هەر خۆی خوایە. کەسی وا هەیە کردار و ڕەفتاری وەک کردار و ڕەفتاری بەهەشتی وایە. لە خەڵک وایە کە بەهەشتیە، بەڵام نامەی چارەنووسی دەست پێشکەری لێکا و دەست دەکا بەکردنی کاری خەڵکی دۆزەخەوە چێتە ناو دۆزەخەوە. کەسی واشتان هەیە کە بە کردار و ڕەفتار بێت لە دۆزەخیە چێ. لە خەڵک وایە جەهەنمیە، بەڵام نامەی چارەنووسی پێشدەستی لێکا و خاتیمەی بە خێر دەگێڕێ و ئاخر خێرە بێ و دەسەکا بەکردنی کردەوەی باش و ئەچێتە ناو بەهەشت و ئەبێ بە بەهەشتی. دیسان فەرمووی حەزرەت صلی الله عليه وسلم فەرمووی لە ڕۆژی حەشرا کە دۆزەخ دێنن 70,000 هەوساری هەیە و هەر هەوسارێ بە 70,000 فریشتە ڕای دەکێشن. نوعمانی کوڕی بەشیر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی لە پێغەمبەرم ژنەوت صلی الله عليه وسلم دەی فەرموو لە ڕۆژی قیامەتە ئەوەی لە هەموو کەسێ سزای سوکترە کابرایە کە 2 پشک و ئاگردا ئەنێن لە ژێر سنگی هەردوو پێیە یا لە ژێر بەری پێیە لە ناو چاڵای یەکایە. ئیتر مێشکی بەتینی ئەو سکڵانە وەک منجەڵی سەر ئاگرە کوڵێت. لە خۆی وایە کە کەس وەک ئەو سزای سەخت نییە، وەلێ لە ڕاستیە لە ناو دۆزەخیەکانە کەس لەو سزای سوکتر نییە. سەموورەی کوڕی جوندوب ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی حەزرەت صلی الله عليه وسلم فەرمووی لە دۆزەخە دۆزەخی وا هەیە ئاگر ئەدال لە قولەپێی
هیوا هەیە ئاگرەدا لە ئەژنۆی، هیوا هەیە تا پشتێنەی نوقمە بێ لە ناو ئاگرا، هیواشەیە تا بینەقاقای لە ئاگرا دەچەقێ. ابن عمر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی حەزرەت صلی الله عليه وسلم فەرمووی کاتێ مردوم لە گۆڕ هەڵسنەوە ئەچن بۆ دەشتی مەحشەر، هیوایان هەیە تا بناگوێی لە ئارەقی خۆیان نوقمە بێت. ئەنەس ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم دوانێکی جوانی بۆ داین، هەرگیزا و هەرگیز دوانیوە بە تام و چێژم نەبیستووە. فەرمووی ئەگەرەوەی منەی زانم ئێوە بیزانن کەم پێکەنین و زۆرە گریان. ئیتر یارانی حەزرەت صلی الله عليه وسلم دایان لە پرمەی گریان و سەری خۆیان داپۆشی. لە گێڕانەوەیەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەلایەنی یارانیەوە شتێکی پێگەیشتووە و تارێکی دا و فەرمووی بەهەشت و دۆزەخم پیشاندران، لەبارەی خێر و شەڕەوە وەک ئەمڕۆ خێرم نەدیوە. ئەگەرەوەی منەی زانم ئێوە بیزانن کەم پێکەنین و زۆرە گریان. ڕۆژی وا سەخت و دژواری تر لە هاوڕێیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕووی نەداوە، ئەوەندە پەرۆش و پەرێشان بوون هەموو سەری خۆیان داپۆشی. مقداد ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی لە حەزرەتم ژنە و دەی فەرموو صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتا خۆر لە دروستکراوانی خوا نزیکە بێتەوە بە ئەندازەی میلێ. سولەیمی کوڕی عامر کە لە مقدادەوە فەرمودەکە دەگەڕێتەوە فەرمووی بەخوا نازانم مەبەستی لە میل ئەو میلەیە کە زەوی پێورێ یا ئەو میلەیە کە چاوی پێڕێژرێ و پێشی ئەوترێ میل چیوک. بچینەوە سەر فەرمایشتەکەی حەزرەت صلی الله عليه وسلم. فەرمووی خۆر لە مەخلوقات نزیکە بێتەوە بە ئەندازەی میلێ، ئیتر هەموو کەسێ بە پێیکردەوەی خۆی لە ناو عارەقی خۆیان بێ، هەیانە تا هەردوو ئەشنۆی، هەیانە تا کورتەکەرەکەی، هەشیانە تا لە لغاوی عارەق پەنگە خواتەوە. ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی حەزرەت صلی الله عليه وسلم فەرمووی لە ڕۆژی ژیانەوەی واتە قیامەتە ئەو خەڵکە ئەکەونە سەخڵەتێکی واوە عارەقەکەن، عارەقێکی زۆر زۆر، تەنانەت 70 باڵ عارەقیان بەناخی زەویا چێتە خوارەوە، لایەکی تریشەوە پەنگاوی عارەقی لەشیان و ئەو قەداتەوە تا ئاگاتە لالغاویان گەلێ جار دەگاتە بناگوێیان. دیسان فەرمووی جارێ لە خزمەتی حەزرەتا بووین تەپەیەکی ژنەوت واتە گوێی لە دەنگێک بوو. فەرمووی ئەزانن ئەم گرمەیە چی بوو؟ وتمان خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆیان باشە زانن. فەرمووی ئەمە بەردێ بوو 70 ساڵە فرێدراوەتە ناو دۆزەخەوە، لەو ساوە هەر بەناو دۆزەخا بەرە بێتەوە تا ئێستا لەم دەمەیە گەیشتە بنی و دای لە بنکەکەی و ئەوە دەنگی ترپەی ئەو بوو کە گوێتان لێبوو. لە ئەبوزەڕەوە خوای لە ڕازی بێ لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم دەفەرمێ من شتیوا بینم کە ئێوە نایبینن. ئاسمان چرکە چرکیەت و حەقیشێتی کە چرکە چرک بکە، چونکە هەموو شوێن چوار پەنجەیەکی فریشتەیەک توێڵی لێداناوە و کڕنوش بۆ خوای گەورە دەبا. بەخوا ئەوەی کە منەزانم ئەگەر ئێوە بیزانن زۆر کەم پێکەنین و زۆر باش دەگریان و لەگەڵ خێزانی خۆتان لەسەر نوێن کەیفتان ناکرد، بەڵکو هەڵە ڕژانە دەرەوە و ڕوتانە کردە ڕێگە و بانەکان و لەو دەشت و هەردە هاوارتانە بردە بەر خودا. ئەبوو بەرزە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێت فەرمووی حەزرەت صلی الله عليه وسلم فەرمووی لە ڕۆژی قیامەتە بەندەکە لە بەردەمی دادگای خوا ڕاوەستێ لە شوێنی خۆی ناجوڵێ هەتا ئەم چوار پرسیارەی لێکرێ تەمەنی خۆت بەچی بەسەر برد، ئەو زانستەی کە هەد بوو چیت پێ کرد و ئەو ماڵی کە هەد بوو چۆنە پەیدا کرد و لەکوێ هێنات و لە چیا خەرجت کرد و لەشی خۆت لە چیا نیوداشت کرد. ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمەی خوێندەوە يومئذ تحدث أخبارها. ئەوجا فەرمووی ئایا دەزانن ئەو هەواڵ و پەیام و خەبەرانەی کە زەوی دەیدا بە پێی ئەم ئاەتە چییە و چی نییە؟
وتمان خۆ و پێغەمبەری خوا باشەی زانن. فەرمووی ئەوەیە زەوی شایەتیەدا لە هەموو بەندەیە، چ پیا و چ ژن، کە چی کردووە لەسەر پشتی، ئەڵێ تۆ لەو ڕۆژە و لەو ڕۆژەیە ئەوە و ئەوەت کردووە. مەبەست ئەمەیە کە خوا لە قورئانە فەرمێ يومئذ تحدث أخبارها، سورەتی العادیات ئاەتی 4. واتە لەو ڕۆژەیە زەوی هەموو هەواڵەکانی خۆی گێڕێتەوە. ئەبوو سعیدی خودری ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی من چۆن خۆشی بکەم و بە خۆشی ڕابیۆرم لە کاتێکا کە ئیسرافیل شاخی سووری گرتووە بەدەمیەوە و گوێی هەڵخستووە و چاوەڕوانی فەرمانی خوایە کە ئەمری پێ بفەرمێ و یەکسەر فوو بکا بە سووردا و قیامەت بەرپا ببێ. وەکو ئەم فەرمایشتە زەحمەت بێ بەلای یارانەوە، بۆیە فەرمووی بڵێن حەسبنا الله ونعم الوەکیل، واتە تەنیا خوامان بەسە و خوا خۆی باشترین پشت و پەنایە. ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم دەفەرمێ کەسێ ترسی هەبێ شەو دەگرێ بەدەمەوە، ئەوەیشی شەو بگرێ بەدەمەوە دەگاتە هەوار. وشیار و دڵنیابن کە کاڵای خوا گرانبەهایە، بزانن کە مەبەست لە کاڵای گرانبەهای خوا بەهەشتە. حەزرەتی عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمووی لە پێغەمبەرم بیست صلی الله عليه وسلم دەی فەرموو لە ڕۆژی قیامەتە مەردوم کە گلێر دەکرێنەوە، واتە حەشرەکرێن، بە پێی پەتی و بە ڕوت و قوتی بە خەتەنە نەکراوی حەشرەکرێن. منیش عەرزم کرد ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، جا ئەو پیا و ژنانە هەمویان بێکەوە چۆن تەماشای شەرمگای یەکتری ناکەن. فەرمووی ئەی عایشە کێی پەرژێتە سەرشتیوە، لە ڕۆژی وا سەختا کێ بیر لە شتیوە کاتەوە. لە گێڕانەوەیەکە کار لەوە نییە کە خەڵک بیپەرژێتە سەرەوەی تەماشای یەکتری بکەن. پەنا بەخوا.